بەڕێزان لەرکن سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شادەبم هیوادارم توانم سەرسان ڕابکێشم لە پرسێکی گرنگی نیشتیمانیشدا ئەویش تایبەتە بە قسەکردن لەسەر ضرورەت یا پێداویستی بە مۆنۆمنتکردنی هەموو ئەو ناوچانەی کە کەسوکاری سەربەرزی ئەنفال یا ئەنفالەکانمانەوەی کە لە دەستمان چوونەوەی کە زیندە بەچاڵ کران یادەوەریان هەیە لەو سەربازگانەدا لەو شوێنانەدا ڕاستی بەبێ ئەوەی کە ئەو شوێنانە بکرێ بە مۆنۆمنت هەمویان لە ناو دەچن لەگەڵیا کۆمەڵە یادەوەری گەورەش و مانە سومبڵی کوڕەمزیەکانی ئەنفالیش لەگەڵیا دەڕوا ڕاستی بۆ ئەم بەرنامەیە لەگەڵ زۆر گەنجی ڕۆشنبیر لە ڕێکخراوەکانی تایبەت بە خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی ئەنفال قسەم کرد باسییان لەوە کرد کە گلەکان و داخەکانیان و جەغەر و کەسەرەکانیانەوەی کە تاوەکو ئێستا وەکو پێویست لە پەیام و مانای ئەنفال تێنەگەیشتون و نەمانتوانیوە ئەنفال وەبەر بهێنین ئەنفال ئستسمار بکەین هەندێکیان باسییان لەوا کرد میلەتێکی وەکو کورد ئەگەر لە بەها و قیمەتی ئەنفال و هەوڵە دژمنکاریەکانی کورد بۆ سڕنەوەی کورد تێبگەیشتنا لە ڕابردوودا نەبوو شەڕی ناوخۆ ڕووبدا نەبوو جارێکی تر دەستی کورد لە دەستی کورد بەربێتەوە نەبوو خوێنی کورد بە دەستی کورد بڕژێ بەڕاستی لە زۆر وێزگەدا ئەبووە ئەنفال بەهانای ئێمەوە بهاتە لەبەرووی کە جینۆسایت زۆر میلەتی دنیای دروست کرد ئەبووە ئەنفال فێری بکردینە کە خزمەتگوزاری لە شار و قەزا و ناحێ و گوندەکاندا بە شێوەیەکی ئاسۆیی وەک یەک بڕوا ئەبووە سیستمێکی ڕێکوپێکی خوێندن و سیستمێکی ڕێکوپێکی هاتوچە و سیستمێکی ڕێکوپێکی تەندروستیمان لە هەموو شار و شارستەکانی کوردستان دروست بکردا نەک کە سوکاری سەربەرزی ئەنفال لە قەزا و ناحەکاندا فەرامۆش بکرن هەندێکیان باسییان لەوە کرد ڕاستە ئێستا ناوی ئۆردوگای زۆرە ملێنیە بەڵام بەڕاستی زۆرێک لەو شوێنانەی کە سوکاری سەربەرزی ئەنفال تیا ئەژین هێشتا هەر مقاوماتی ئۆردوگای زۆرە ملیان تێدا لەبەروی کە هێشتا کچەکانمان بە تەشت و بەسەر ئاوەهێنن شانیان شەکەت بوو سەریان پان بووە هێشتا لە بێئاویدا دەژین هێشتا خزمەتگوزاریە تەندروستیەکان لەو شوێنانەی کە سوکاری سەربەرزی ئەنفال تیا ئەژین بەڕاستی زۆر لە حاشیەدایە زۆر لە کەناردایە تاوەکو ئاستیەوەی کە بڵین لەو ناوچانە سیستمی تەندروستی خۆی نەخۆشە ئەمە جگەلەوەی باز لەواکەن بەڕاستی لە ڕابردوودا بە تایبەتی لە ڕۆژگاری تاڵی دابڕانی هەولێر و سلێمانی یەکێتی و پارتی شەڕی ناوخۆ ئەوان بە گوڵەچنە و بە نەهامەتی و بە قوربەسەری و بەهێنانی دوو قوت و دۆشا و لە بازگەکانی بەعسەوە مناڵەکانیان پەروەردە کرد و خوێندنیان پێتەواوکردن و پەیمانگیان پێتەواوکردن بەڵام ئێستا وەکو دامەزراندن نییە بەڕاستی لەو ناوچانە کۆمەڵە کارگەشت نەکراوەتەوە تاوەکو کچ و کوڕەکانیان بتوانن لەوێ بژەوی ژیانیان پەیدا بکەن ئەمە هەزاران نەهامەتی تر جگە لەوە شەندێکیان بەڕاستی لە نوگرە سەلمان ساڵی پار کە چووم وتیان ئێمە بۆیە لە زۆرێک لە کەناڵەکان نیگەرانین بۆیە نایەڵین زۆرێک لە بەرپرسەکان لە بۆنەکانمانە بەشداری بکەن بەڕاستی ئێوەی میدیاکار هەر ئەمان لاوێننەوە بەڵام وەرن پەنجە بخەنە سەر برینەکانمان دەنا وڵاتی خۆمانە و ئێمە پێش هەموو کەسێ قوربانیمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داوە وەڵحاصڵ ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەم نییە بەڵام ناکرێ باز لە مۆنۆمنت بکەم بەڵام باز لە معاناتی ئینسانەکان نەکەم ناکرێ باز لە پەیکەر بکەم بەڵام باز لە ڕۆحی ئینسانە زیندوەکان نەکەم بۆ ئومێدەی کە سەرنجتان ڕابکێشم بە ئامادەبوونی جەنابی وەزیر کاک عەبدوڵڵای حاجی مەحموود وەزیری کاروباری شەیدان و ئەنفەلکراوان هەروە کاک عەبدوڵڵا میروەیس ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاک یەمن حەسیب نووسەر و چالاکوان لە بواری ناساندنی ئەنفال کاک محەممەد مستەفا بەڕێوەبەری دەستگای شەیدانی کەرکووک کاک یەمن محەممەد سەرۆکی ڕێکخراوی یادەوەری ئەنفال قسە لە ضرورەتی بە مۆنۆمنتکردنی ئەو سەربازگانە و هەندێک لە معاناتەکانی ئەوانی شەکەین بەخێربەن سەرچاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ ئەوەی کە باشتر لە بینەران و ئێوەش بگەێنین سەردانێکی مەیدانیمان کردو بۆ تۆپزاوە خوشک و برایە کە یادەوری تاڵ و ناخۆشیان هەیە گفتوگۆیەکی مەیدانیم لەگەڵ کردوون بابی بینن فەرموون ئەمە معسکەرەکەی تۆپزاوایە على السماوات قاعدة لا يراك درج
هنيدي عن دا بيمان أما نمبر دام كده دميوه وتي دايا وتمها وتي تقوى تلبس غير من بدك على جزا وتنطق بعد باشي مداوة وتي نا من يتناخر كلي زلام من ناو جوجا كدر كخواوش من ناو جوجاي إنك بس كلكي ما في بين ناري دا بيام تي خرم بارت بيني بامت بيبي يسمن أول نام دو شو أبو حج أرين لعرعر ورالم شو لعرعر وبروم شو لعرعر وبروم پێویستە لەسەر هەرێمی کوردستان ئەم شوێنانە بە هەر نرخێک بێت بپارێزێت. حەزەکەم بیهێنێتەوە بیکاتە مۆنومێتیە هەتایە بمێنێ. بنەرانی بەڕێز سڵاوتان لەبێ هەڵبەتە ئەمە معسکەرەکەی تۆپزاوایە هەموو ئەنفالەکانی گەرمیان ئەهێنران بۆ ئێرە لێرەوە دابەشەکران بۆ دووبز بۆ عەرعەر بۆ معسکەرەکەی نوگرە سەلمان ئێرە پڕ لە چیرۆکی تاڵ ئێرە پڕە لە نەهامەتی ئێرە پڕە لە کۆژان ئێرە پڕە لە یادەوری ناخۆش ئێستا ئەم پیاوە ناوی کاکشاڵاوە هەڵبەتە لە پشتمانەوە ماڵێک هەیە ئەو کاتە کۆشکی عەلی حەسەن مەجید بووە بەڵام ئێستا مەقەڕی سوپایە ئەو سوپایی کاتێکە لێرە لەگەڵ جوتیارەکان ئەم دوانن هەموو ڕۆژێ هاتنە سەر ئێرە و زەویەکانیان داگیرە کردوونیانەڵا ئیش بکەن بەڵام کاکشاڵا سوپاسە دەکەم بەڵام هەر کەسێک لێرە بدوێنی چیرۆکی هەیە ئەم پیاوە بە ڕێزەم بینی ئەمێ سەرەتا جەنابەت بدوێنم جەنابەت ناوت چی بوو؟ حاجی ئەحمەد. حاجی چیەکەی بەم بارانە لێرە؟ والله ئەوە ماڵەکەم لێرەیە ماڵەکەم لێرەیە. حاجی تۆ دەمێکە ماڵە لێرەیە دیارە؟ لە سقوت سەدام و لێرەم. ئەی پێشووتر لە کاتی ئەنفالەکانە پێشی ئەنفالەکان لە گوندەکە بین جۆت لێ بوو باسی ئەنفالەکان مەکرد هاوردنیان بە سیارە هاوردنیان بە زاقۆزی قوبەهیر هاوردنیان ئەکردیان ئێرەوە ئەیانکردە ئەم معسکەرەوە ئەم معسکەرە پڕ بوو ها جمەیە ترافی هینبی سیمبی تەلەزی و دوای لە سیمەکە ئەنجا کردەی دوار لە دیوارەکە ئەوە ئەو ڕێە لێ ئێمە قەپات کرد ئەو ڕێ نایەش کەس پێها بڕە چیت بیرە ئەو ڕۆژانە ئەو شەوانە وەڵا شەوانە چی هەر مەسلەی کورد بی هاوردەی و لێرە کۆمەڵیە کرد و یان بە شەو دەرێ کردە بردە یان بۆ نوگرە سەلمانە بردەیانە بردەی بۆ دوبسە بردەی تەوزیعیانە کرد تەوزیعیانە چ ڕووداوێکت بیرەکە لە یادەوەری تا بیرە ناچێتەوە وڵای حتا مردنش لە بیرمان ناچێتەوە باشە ئەو زەمانە بیرە دێ لەگەڵ هیچ کەسێکیانە قسەتان کرد بێ لەم دەوروبەرە عەلی حەسەن مەجید لەگەڵمانە دانشت نایب زابوت بی بەر لەوە ئێستا ئەم حیسابە نەبی نایب زابوت بی ئەمە قەدیم ئێستا ئەم ئەنفال و منفالە نەبی هات لە لامان دانشت لە مەرکەز تەدریب بی شەوە هات سعات داهات حتا سعات یەک شەو لەگەڵمان دانشت هەتا دوانزە لەگەڵمان دانشت بە نایب زابوتی من دیمەی باشە ئەوە قەدیم وەک بزانی کەسیانیان توانی دەرباز ببن ڕابکەن کەسیان لە ڕزگارە بوو بە شەو چۆن بە شەو لە سیمەکە ئەپەڕیانەوە حتا سیمبی ئەپەڕیانەوە کردەی دوار داها ناتوانستم پەڕیانەوە یعنی کەس هەیە لێرە ڕزگاری بوو بێ تقریب بەخوا 12 نەفەر شەو هاتنە لای من ماڵەکەم لەو بانە بی لای بیرەکەم بیم شەو گردەوە بووی لەو گردە لە بەرامبەر گردەکە اینجا ئەلێ بیم پشتمش معسکەر هەبی ڕبایە عسکەر هەبی وتیش بە قوربانتە من شارەزا نین چی عیلاجمانکەوە وتم کاکە عیلاج چی لێتان کەم باوڕێن خۆیان کرد بە ماڵتانە کردنە هاتنە ماڵ بە دەنگ سەگەکە دەچوومە پیریانەوە 12 زەلام بین بردمیان کردمیان ناو سیارەکەم بردمیان بەڕێی دبسە شارەزا بین بەلێ هین معسکەرە دەریان کردم بردمیان لە ناو ڕەحیمەوە دایان بازگەوشت نەبوو بازگەوشت
واتە سەیتەرە نەبوو سيطرة بس لبن كركوك هذي لیان نەپرسیتەوە ودي أما تشيا وتملامانا عملا للام الشكن أو اشتاب مويان لهنا كان بردیانە بۆ کوێ بو ئازاد رحيما وبردميان تا ڕەحیماوە حتى رحيما وبردميان قالوا دايان قلت مخوم قريامو ئەوە کارێکی زۆر گەورەیە جەنابەت کردوتە أهم كردوهم یەکەم جاریشتە باسێکە یا هذا والله يا أخواتها من دريج بيت. خوش بياري ئینشاءڵڵا ئەوە وەکو کارێکی زۆر گەورە بۆتە أوام نووسێت كل قال يعني هذا والله یاخوا لەش خوش ساڵ بياري کاک شاڵاوگیان بەخێر بەی سەر چاوە جەنابێت جوابت بۆ ڕوودا و ناردبوو کە چیرۆکێکت بۆ منی گەڕیتەوە تاکە ڕەنجان ئەو کاتە من لە 2006 لەگە ئەمریشەکانە داوام کرد لە خانووکە علی حەسەن مەجید مجالەوە گردێکی لێ بوو مەسەلە وەکو ڕەبایەمان دروستە کرد هەر هەڵمانە کرد بەس پەنجەی مناڵ دەرەچۆ دەرەوەی تر نازانام دەست و مەچەک و پەنجە پەنجە بەس پەنجە ئیتر باشە نازانم بووە پەنجە نازانم زۆر سەیرم پیادە ینی لە خۆش چەند شوێنێک ئەمەتان سوودفە کرد لە چەند شوێنێک ینی بەردەوام یەسک لەونەوە کەوتە بوو ئیتر دەستەکان هەمووی مناڵ بوو هەمووی هەمووی بچوو بوو ئارە وەڵڵە یعنی ئیستا نازانم ئیستا ئەمریکەکان ئەو کاتە چیانەوت هیچ قسەیان ناکرد نەمانەتوانێت مەش باسی کەنە و کات یەکەم جار تێی گەڕیتەوە یەکەم جارمان کەواتە ئێستا ناو ئەو شوێنەی کە سوپایتیایە بینەرانی بەڕێز کە ماڵی علی حەسەن مەجید وە هەڵبەتە ڕاستیتان پێ بڵم من نەمتوانی بچم ئەمانەش لەوایە بزانن خانووکە علی حەسەن مەجید ئەوەی خوارەوە تەپۆلکەیشی لێە لا سيد خلا لا سيد خلا لوبانك لوبانك ئەڵێ لە ناو حەوشەکە ئێسک و پرووسکی مناڵی وردی تیا بووە كاغا من جوجاي كم هبي كلي زلام من ناو جوجا كدر كخواوش ناو جوجاي انك بس كلكي ما في بەس کەلەکە بس كلكي ما هەر جۆگەلەی ئەم دەوروبەری ئەم معسکەرە ام عسكر لا معسكرك لای معسکەر لا معسكرك ئەم معسکەرەیە ئەوەی خەڵاف لا او هنا أوي علي حسن حسن مجيد. علي حسن مجيد الان شلون غي مايا او كلا كم در كله کە لەسەرە لەوێ بینی كلا سريعه کاگرێرە هەر شوێنێک کەڵکەنی ڕووپاتێکی ئەنفاری هەرتیایە ینی شوێن نییە ببێ ڕووفات بێ ینی ئێستا تو یعنی ئێستا ئەگەر مەسحێک بکرێت ئێرە هەتیاتی زۆری تیاگە لە زۆری تیا زین بۆ تۆ چیتە بینی چەنە قوڵتانە کرد هەر بستێک قوڵمانە کرد بەس پەنجەی مناڵ دەرەچۆ دەرەوە یعنی ئەگەر زیاتر بڕۆشتە ڕەنگە مەسەلە مەمەی شیر جارەوە بوو دەرەچۆ دەرە ئەو شتانە ینی هەمووی ئەوەی لەم منتیقەیە بێ شایدە ئەزانێ ئیتر ئەو کاتێ من نەمانەتوانێت قسەکەین لە 2006 ینی ئێستا یەکەم جار تا ئەیگەڕیتەوە ئێستا ناو مەقڕی سوپا ژێرەکەی گۆڕی مناڵی کوردی ئەوە یەکەم جارێ جەڕەوە ئیتر نازانم تر هەڵکەندرا بێ من باسی 2006ەکەم ئێستا نازانم ئایا هەڵکەندرا بێ نەمابی ئەویان نازانم ئێمەش نەمانەتوانێت قسەکەین چکە لە شوێنێکی زۆر یعنی شوێن و دوان نەبوو سیان نەبوو تەپۆلکێ گردێ بوو بەرزایەکە لە بەرزایەکە هەڵت کەندایە بەس پەنجەی مناڵ تەپۆلکە بوو یا لەوە ئەچوو لەوە گیانیان دەرچوو بێ و یا بردبێتیان لەوە دایان پۆشی بێ من لەوە شوبم بۆ چێ دایان پۆشی بێ ینی بەرزیان کرد بێتەوە هەر بەرز تەپۆلکەی بچووک بچووک بوو ژێرەکەی ئێسک بۆ کوین وا بوو ئەوەندە بەرزە بوو بەرز بوو بەقەدەر باڵای زەلام زیاتر زیاتر لێرە هەر شوێنێ هەڵکەنی لەوە ئەنفالی شتیا بێ زۆر سپاس قوربانت بم کاک شێرزاد بەخێراتی سەر چاوم سەلامەت بی وەکو جووتیارێکی ئەم ناوچەیە قوربانت بم ئایا پرسیاری ئەوم هەیە چیت بیستووە بڵێ ناو ئەم حەوشەی مەعسکەرەکە دیسان ڕووفاتی تێدا بێ والله ئەوەی من بیستم لە 2005 بوو کرێکارمان هێنا عەرە بوون لێرانە کاریانەکرد لەگەڵمانە ئەیوت من لێرە چایچی بووم بوو ئەیوت ئێستا مەسئولم لەسەر قسەکەم بە چاو خۆم بینیمە ئەلێرانە لێرە یعنی ڕێک سوچی ئەو داران لە پشتی ئەو داران ئەو دارانە تەنیشتە هۆڵە بەڵێ بە چای خۆم بینەوە گول لە باران کراون و ئەلێرە نێستراون ئەلێرە نێژراون بە چای خۆمەوەم بینیوە یەک جار ما مححمد هەر ئەو جارە ئەو کە لە سەرت بینی یا خەڵکی تریش باسێکا کە لەم ناوە ئێسکۆپرسکی من یەک جادیمێ ئەوە تەنێ چاڵەکەی مایە لێنە ئەی هاوتەمەنەکانی تۆ چییە گێڕنەوە چیتریان بینیوە وەڵایوانێ من دیمەیان گشتێوانە ئەم بەزم و ڕزمیانە هەموو دیت بەس ئەمر خۆیان کرد کەس نەمایە لەو بەدەم گاسنەوە قەت لە ناو ئەم دەخڵودان و ئەلێرە لە دەم شارعەکە دەرەچووی بەدەم گاسنەکە گاوەستنەکە کەلپەلەکانیان دەرەچووی سقوان مقانەکەی دەرەچێت دەستقانوشتەکانە کەوت زۆر قویل نەبی هەر بەس ئەوەندە بانیان دابین نەبی ئەوە لە دەم ئەم شارع و شارعە
تقريب دور 100 متر زياتر هینی هەبی ئارێ وڵە زۆر سپاس کاک شەرزادیان بەڵێ کاک ڕەنج من ئەوەی خۆم لێرە بینیم بە چاو خۆم ینی دانەیەکم دەرهێنا جلو بەرگەکەی دەستم کرە گیرفانیا کە جلی کوردی لە بەرابوو جلی کوردی بوو یعنی مستەمسەکات و کاملی کشتەکانی پێبوو عنوانی ماڵەکەیشی خۆشی پێبوو خەڵکی شۆرجە بوو ئەمان هی ئەنفال نەبووە ئەمە هی 91 بووە ئەمان هی 91 بووە ینی عنوانەکەی کامل نووسرا بوو فەرعی نازەم چەندەم فەرعی سەلاجەچێکە نووسرا بوو ئەمە ماڵەکەشان دۆزرایەوە دامەلایانی پەیوەنددار ماڵەکان دۆزیەوە بڵین ئەدرسەکان خست بۆ گیرفانە بەڵێ لە گیرفانێ بوو خۆی نووسی بوو لە بەرابوو ڕانک و چۆغا قاتێکی شەروار ڕساسی لە بەرابوو قاتێکیجلەکانی بەس شێوێنرا بوو شێوێنرا بوو یان قاتەکە بەس ئەمە ڕژبگیریەکەی ساڵی 92 ئەمە 91 بوو لە 91 بووە بەڵام هەر بە تەنیشتیەوە یا هی مناڵشی تیا بوو مناڵ و ئیتر دولەر و نعل و پێڵاوی مناڵ مشەی مناڵ بوو تەزبیح ئیتر ئاوێنە و شتیە گەنج سەردەمی خۆی بابۆی کرد گیرفانی ئەو شتار هەموو شتێکیان یعنی بەڕای تۆ وەکو جووتیارێک ئەم ناوە ئەم دەغڵ و دانە ئەم حەوشەیە پێویستی بە مەسحێکی تەواو هەیە بە تاکیت پێویستی پێ هەیە مەسح بکرێت ئەگەر بە دوایانە بگەڕێ بتێ شتێکت دەستکە ئەرێوەڵا پێویستی پێ مەسی بکەوە دەوە 100% دەسەکەون بینەرانی بەڕێز من چاوەڕێی دوو خانەوادەی ترم کە بەداخەوە خۆیان چیرۆکی تاڵیان هەیە یەکێکیان لێرەوە براوە بۆ دوو بس بەداخەوە لەو شەوەدا لەو زریکە و ناڵە و هاوارەدا لەو سەرما و سۆڵەدا ڕۆژێک بووە وەکو ئێستا سارد بووە هەمان کات و هەمان دەور و زەمان بووە هەمان وەرز بووە مناڵەکەی لەو دابڕانەیە لە دایکی تووشی خۆفێک کە چێتە جەستەوە نەخۆشەکەوێ بەداخەوە کە لێرە یان بن بۆ دوو بز لەوێ گیانی دەرەچێت ئێستا دایکی بەڕاستی پێشم ناخۆش بوو لەبەروی کە براکەی دێ هەندێک چیرۆکم بۆ باس بکە بەڵام دایکی ئەو مناڵەش لەگەڵادێ و چاوەڕێ ئەوانم فەرمایشتێکتردا بوو وڵی کاکڕانج ینی من ئەڵێم هەر بستێکی ئەم خاکە قەناتمێک ینی ڕوفاتی ئەنفالی کوردی تیابێ سلام سڵای خوا لە ساجی کاتڕانس باشی سپاس دەکەم سەلامەت چاوەکەم بەڕێزی باش دادەگیان بەخێر بێ خۆش بیا باشی باشی طبعا زۆر خەجاڵەتم پێم ناخۆش بوو تۆ عەزەتێک کێشا لەگەڵ کاک خەجاڵات نەجات قسەم کرده بوو خەجاڵات داوای لێبوردنەکەم قوربان طبعا بەڕاستی ئەزانم ئێوە یادەوەری ناخۆشتان لەگەڵ ئێرە هەیە ئارە وەڵە ئەمەە یادەوەری ناخۆشمان هەیە لێرە بەسن گەرەکمانە کورد ئەم شوێنە بسێنێتەوە بیکاتە مۆنیمێتە هەتایە قەت کورد لە فکری نەچێت ئینشاءڵڵا کاک نەجات وابزانم جەنابەت یەکەم جارتە ئێرە بینی لە دوای ئەو زەمەنەی کە تەمەنە 12 ساڵ بوو بە ئەنفالی ئێوەیان هێنا بۆ ئێرە کاتێکە ئەم بینایە نابینی ئەم هۆڵا نابینی یەکەم ساتی دابەزینت لێرە چه هەستێکت هەیە هیچی و بیرەکەوێتەوە ئەم قاعانە ئەم پەنجەرانە ئەم هۆڵە گەورە بڵێ ئەمە شوێنی خۆیان بوو ئەم قاعانەشە شوێنی ئێمە بوو سزنەکان بوو سوپاوشتەکە لێرا بڵێ ئەمانەشە شوێنی سزنەکان بوو بەڵام هەر ئەم قاعانە بوو بەشێکی کەشی هێلە ولاوە زۆر بوون ئەم قاعانە زۆر بوون ئەوە نەبوو بڵێ هەر ئەم 4-5 قاعەیە بێت کە ئێوە هاتن خەڵکی تری لێ بوو لێرەتانکە ئێمە کە هاتین ئەو شۆی کە گەشتینە ئێرە بەبین ئەو قاعانەیە کە ئاوە هاتینە خوارەوە لەوێ پێشووتر زەلامەکانیان لە ئێمە بڕ کرد کە هێنایان هاتینە ئێرە بە بەردەمیانە کە تێپەڕین سیرەکەین زەلامەکانی تایە خاڵێکم و مامێکی باوکم لە پەنجەرەکەەوە بانیان کردین بیرێ ناکەوێتەوە لە چه هۆڵێکیانەوە بوو لە چه پەنجەرەیەکەوە لەم گۆشەیەوە بوو لە دیوی ئەو دیوە بوو
لە دیوی ئەو دیۆ بوو لە دیوی ناوە بوو کە بانیان کردین ئێمەش گوێمان لە دنیان بوو یەکسەر چوین بۆلایەن بۆ پەنجەرەکە لەو کاتەیە کە ئێمە قسەمان لەگەڵەوانە کرد جوندیەکان هاتن لە پەنجەرەکەەوە بە قۆناخەتفەن کێشا بە خاڵمە لی تووڕە بوو پاڵی نایە ئێمە وتی بڕۆن چەنەکەن تۆ لەگەڵ چەند کەس بووی من 5 خوشکم لەگەڵ مابوو وەکو برا هەر خۆم گیرا بووم بەڵام 5 خوشکم لەگەڵ مابووم خوشکەکانم سییانیان شووی کردبوو هەمویان مناڵی خۆیان پێ بوو ئەمە یەکییانە کە 5 مناڵی پێ بوو خوشکی عزیزم ئەو مناڵانە لێت دابڕان مناڵەکان شەو هاتن مناڵەکانیان لێمە بڕ کرد چەندی حەوڵماندا من قلێکم هیر بوو ئەوەکانم هوردە بوو خۆم داوابانیانە کراسەکەتیان گرتە بوو خۆم داوابانیانە ها خۆم داوابان ناڵەکانمە بەس گەورەکەمیان ڕاکێشە هەنێ ڕام کێشە ئەو ڕایکێشە قەل ئەو کەیتر لە ژێر باڵمەوە ڕای کێشە ڕام کێشە نەمێش بیبات ئیتر بیە قیژە ژن و مناڵ و گشتی قیژان زریکە و هاوارێکمان بوو لە عەرز لە ئاسمان ئەوانیش بێڕەحم ئەوانیش بێڕەحم ئەیان کردە ئەم مناڵێ لە ڕایانە کێشە ئەیان داوە سەر خۆمانە ئەیوت بەریاندن بردیانیان حتاک و 2 سعات 12 ئێمە گیریاین و فیزاحمان کرد و زیڕانمان و هاوارمان کرد اینجا دوای ئەوسا مناڵیان هاوردەوە اینجا مناڵ گشتی هەچەندمانەکە نەمانە دۆزیەوە مناڵەکان ئامان جیان چی بوو ئەم مناڵ وەڵڵای ئامانجانەوە بوو کورتەوە ئەوکەن ئامانجانەوە بوو مەبەستەوە بوو بۆ مناڵەکانیان لە دەستانە سن ناڵێ مناڵەکان وەڵی وتیان یەک دوانێکی هەراش بوو وتی بردمانیانە قەعەیەکەوە بەخوا وتی ئاها شورتەکە کارەباگەی دا لە قاپێکە وتی دوو جادای لە قاپێکە وتی شورتەکە خۆی ڕایتەکان شورتەکەی گرت کارەباکە وتی اینجا وتی هاوارە ئەم ناڵانە بنەوە دەست خاوەنیان وتی شورتەکەی ڕاتەکان دووجا ڕایتەکان تۆ مناڵەکەت ئەلەوێ تووشی ئەم خۆف و ترسە بوو نەخۆش ئەوەنە ڕیان کێشە ئەمەنە ڕیان کێشا مناڵەکانم ئەو ترسە کوێ گیانیەوە ئەو تینە کوێ گیانیەوە ئیتر حر و هەتا بێ لاواز بوو هەتا بێ لاواز بوو هەتا چمانە دوو بس لە دوو بزی تر گیانی دەرچوو لە دوو بس ئیتر زووخاوی هەڵە هاوردەوە قەستەم بەخوا زووخاوی هەڵە هاوردەوە کوڕەکە ئێوە بەیانی هەسیان ڕۆیم سەمونەکە بێرم وتی دایە سەمونەکە و ئەمەنە پەنیریاندا پێمان ئەمەنە بڕی دام کردە دەمیەوە وتی دایە وتم ها وتی توخوا ئیتر بەشەکەی من بدە کاکە جەزا وتم بە قوربانت بەشیم داوە وتی نە من ئیتر ناخۆم ئیتر نەیخوارد هەر ئەو خوارد نەبوو چەندێ ڕۆیم بۆ لای ئامرەکان وتم تو خوا بە قوڵەکەم بەرم بۆ خەستەخانە وتی لا 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 وەڵڵا نایبوو چەندی حەوڵمدا نەیانهێشت وەڵا ئاخرەکەی مناڵ گیانی دەرچوو لەگەڵ خەسوومان لەگەڵ میرزایەکمان بردمان بۆ دوو بس بینێنە قەبر بەخوا ئاها لە باوشما بوو لەوێشە واهینەکەم و دووە حەرەسەکە لە دوو بس ئاها لە باوشمان وتی وەڵڵاه بگیری فڕێەدەم نەمتوانی بگیرم ئاها لە داوەکەمە خۆم داوەبانیان ئاها لە دڵەوە ئەکیرە وتم با فڕی نەدەن هەچۆنی بێ بیشارنەوە هەنانەت بە کامی دڵ نەوتوانی بۆشی نەمتوانی بگیرم گریانیش قەدەغە بوو گیران قەدەغە بوو چارێکیان کرد ئاها عەرزەکەیان بنکەن کرد نانە ناوی دوو خاکەن هەسخۆریان کردە بانیا خشتێکیان لەم سەرۆ ناخشت ئیتر نەمانوێرە ئەمە بنووسین کوڕ فڵان کەسە ئەمە بنووسین ئەوەیە نەمانتوانی لێشی بنووسین با وردە وردە بچین بۆ ناو ئەم هۆڵانە ئەم هۆڵانە هیچیانێ بیرە گشتم لە فکرە گشتی و لە فکرە گشتم لە فکرە بەس ئێمە ئێستا بیرە بێت چ ڕەفیقێک چ خانەوادەیەک چ عایلەیەک لێرا بووە دەنگیانە بیرە قسەکانیان هاوارەکانیان ماڵ غەزوورم خۆم و ماڵ و مناڵمان گشتمان سجنمان پاکمان یەک مناڵیە ماڵ غەزوورم و خۆمیش وە دەشتەوە نەبوومان بابچینەوە تۆزە گەرمی شەویتەوە بەڵێ براکانم خوشکەکان و ئەم برامانە لەگەڵمانە بوو ئیتر خواخوامان بوو هەرچەندمانە کرد خواخوامان بوو فریا یەک بکەین یەک بگرینەوە شوێنی خەو هەبوو یا بە چیچکانەوە دانیشت وڵای وە چیچکانەوە دانیشتین جێگامان پێ نەبوو جێگامان پێ نەبوو هەلەبان ئەو چەمە تۆ سەردە بوومان ئەی بۆچی مناڵمان گشتی توش هات کورە لە دوو بز ئەمەنە مناڵ مرد گشتی توش سەرما و هین هات مناڵ زۆر مرد کاگە خۆ هەرینەکەی من نەبرد بەخوا
ژنێت چواری سیانی پێ بوو ئەمر خوای کرد ژنێتتر دوانی پێ بوو ئەمر خوای کرد ئەمە هەمووی زۆری هی دێکی ئەوە یەکتریشتانە ناسی گەشتمان یەکمانە ناسیین دیەکان و ئیتر منتیقەکان ئاهاتن لێرە ئەم مناڵانەی کە لەوێ زۆری مردن هەمووی هاوڕێ بوون لە گوندە یاریانە کردبەیەکەوە گشتیان یاریانە ناسی ئارە وڵا گشتی یەکتری ئەناسی گشتمان یەکتریمان ناسی خەڵمەتیقەیە ما خەڵمەم لە حەو دیێڕەشە و خۆڵێن و گشتمان دیەکەمانەوەنم بینی نییە گشتمان وەیەگۆمان لە سزنەکەیش گشتمان آخر کرد هاودمانیان بەخوا ئەو شەوە هاودمانیان باوبارانێ بوو باوبارانێ بوو ئەمە وتمان تەواو ئەمە ڕۆژەکەیە کە لی ترسیان ئەمە بووە مەرگە ئێمە بووە مەرگ هاتمانە ئەیرا بۆ مەرگ هاودمانیان ئەیرە ئەزانی من حەزم نەکردەوە بێتەوە ئەمڕۆ بۆ ئێرە قەی ناکە بۆ هاتیتەوە بۆ ئەوەی هاتمەوە هین ئەنفار قەدە دڵم دەرناچێت ئەنفار قەدە دڵم دەرناچێت ئەو جەزرەوە قەدە دڵم تۆ دەرناچێت حەزەکەی ئەمە حکوومەتی هەرێم بیهێڵێتەوە حەزەکەم بهێنێتەوە بیکاتە مۆنومێتیە هەتایە بمێنێ هەتایە کورد بزانێ ئەمە شوێن ئەشکەنجەی کووردە یعنی لێرەش تەعزیب و لێدان و سوکاتیکردن هەبوو ئێمەیانە هاورد ئەسران ئێمەیانە هاوردە بەرخۆرەکە زەلامەکان ئەلەو قاوشەی ئەو بەرەوە بیایەن وە شەق و شەپلاقیان هاورد بوو ئەمبەر ئەمە ئەو دیو هۆڵێ ئێرە هۆڵێ ئەوێ هۆڵە ئەوە هەمووی هۆڵ ئەو لا هۆڵ بەشێتر هەلەو پڕ بوو لە کورد هەمووی پڕ بوو لە کورد بەس زەلام بەخوا هین وەستاخری تیا بووە هین خۆمان تیا بۆ خاڵۆم گشتیم ئاو هاوە بەرچاومەوە ئەسر بووە ئێمەیان دەرکردا ئەوان وە شەپراخ و وە شەق ئەوانیان هاوردە بوو قاوشێتر قاوش لە ئێمە دووریان نەخستەوە دیمەنێکی زۆر هینم ئەبینی کە ئەو دیمەنە هەرگیز وەرگیز لەبیر ناچێتەوە کاتێک کە زەلامەکان ئەیانویست بچن تەوالێتیە بکەن ئەبوو بەم شێوە بڕۆشتنا لە دەرەوە ڕیزیانیانە کرد ئاوا بەم شێوە لەم تایمە ئەوەستان هەتا ئەبوون بە چەندانەیەک ئەو ساتە وەک ئەو ڕۆژە حەشرە بوو کە کەس نەئەپەرژا دەسی ڕەفیقەکەی بگرێت دەسی برادەرەکەی بگرێ خزمەکەی بگرێ یعنی ئەو کارە ساتە بە هیچ شتێک باز ناکرێتەوە نە بە نووسین ئەنووسرێتەوە نا بە جێڕانەوە ئەجێڕێتەوە ئەو زیڕە و ئەو هاواری ئەو هەموو مناڵە خۆی ئێمە 182,000 ئەنفال هەیە لانی کەم ئەم 182,000 40,000 هەر مناڵ بوو ئەم هەموو مناڵە وەرە زیڕە ئەم هەموو مناڵی گوری ئەبێت چی ڕووبە ئەگەر تۆ ڕۆژێ فیلمێکی سینەمایی دەربکەی لەسەر ئەم مەعسکەرە چ شتێکە گێڕیتەوە کە قەت لە بیر ناچێتەوە هەمیشە چ دەنگێت چ زریکەیە هیچ کاتێک ئەو زیڕەی خۆم و ئەوانەی کە ئەمساری وەکو خۆم بوون لە بیر ناچێتەوە ئەو ساتەی کە بڕکراین لە دوای نوێژی مەغریب بەدواوە کە بڕکراین هەتا درنگانێکی شەو ئەو مناڵانە بە شێوازێک زیڕەمان هەبوو یعنی نەکڕبوونەوەش نەبوو یەک لەوانە کە ئەو ڕەفیقەی خۆم بوو کە عەباسی کاکتەیب نەنچی لە ژوورەکەیا بوو لە دایکی بڕکرا بوو زیڕێی ئەو ژوورەی گرتبووە بۆ قەت بەبیر تا هات ڕۆژە لە ڕۆژان بیتەوە ئێرە هیچ کاناڵێکی کوردی هیچ کاتێک ئەمە بگەڕیتەوە ئەم کارەساتە هیچ کاتێک من تەوقی ئەوەم نەکردە کە من ئازاد ئەکرێم و ڕۆژێک دەتوانم بە ئازادی بێم لەم شوێنەیە باسی ئەو ژیانە سەختەی خۆم و ئەو هاو سۆز و ئەو کوردە بکەم کە لێرە ئەم وەزعیان چەشت دادەگیان تۆ وەکو ژنێکی کوردی کوردپەروەری ژنێکی ستەمدیدەی کورد وەکو ژنێکی قسەزان ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەمە بکرێ بە فیلمی سینەمایی چۆن حەزەکەی بگەڕێتەوە ئەم کارەساتە حاچی تەنێ باسەکەی نێشان کەمە 6 مانگ ئەشکەنجە بە ئاسانی تەواو نابێت 6 مانگ ئەشکەنجە ئا لێرایە هەستیان کەوتنە ناو گەنجەکان کچە گەنجەکانیان برکرد بردیان دوو لە ڕووی تۆ بینەران بێ ئەدەب و ئەوەش بوون لەگەڵ کچەکانیشمانە ئەدەب و بێناموس دوو لە ڕوویەوە ئەمەنە بێشەرەف بوون حەسیان کەوتنە ناویان کچە گەنجەکانیان برکرد بردیان ئەجاکە حەسیان ئەوەشیە تەمەنی بوو ئەختیارەکان بردیان بۆ نوگرە سەلمان بردیان بۆ نوگرە سەلمان باوکی مناڵەکانە لەگەڵ تابوو لێرە و زەمانە باو مناڵەکان هەر مستەشار تەسمیلی کرد نەمزانی بۆ چی لێ هات هە نەمزانی بەس ئەویشیان هێناوە بۆ ئەم بینە ئەنگشیان هاوڵە بۆ عێراقە
ئەرەوەڵا گشتیان ناوردە بۆیرە چونکەم ئەوانەی کە مستەشار تەسمیلی کرد هەندێکیم ئەدی لەیراکە ناڵێم ئاوا لە قەعی ئەو بەرەوە بیمان ئەوان ئەهاتن ئەیانە دووەرن مناڵەکانتان بێنە بەر خۆرەگە ئەهاتین تو مەزە لەبەر ئەوەیانە ئێمە زەلامەکان و بەرچاومانەوە لیان دەن و بیان بن بۆ قەعەتر دووری خەنەوە لە ئێمە حەزیانەکرد لە بەرچاویەوە حەزیانەکە لە بەرچاو ئێمە نولیان وەڵا حەزیانەکە لە بەرچاو ئێمە خۆمان تعزیب نەفسیم ئێمە خۆمان ئافرەت ئێوەش و فەرقی نییە وەکو ئەم برامەوانە بۆ سەر ئاوەکە ئەبواە شورتەکە لەگەڵ تا بهاتایە ئاها لە قابێکە بێسێ هەتا دەرچوتە دەشت ئافرەتیش نەک زەلا باشە باسی ئەوە لێرەوە بردیانی بۆ دوو بز لە دوو بز لەوێ زۆر کەسە مرد اختیارەکان و بەتەمەنەکان یا مناڵیش ژنێ مرد خەڵک تەپە عارە بوو فەقیرە مناڵەکانشی قلێکیان مرد ژنێتر هینی ناوبوو ئاڵای ناوبوو ئەوە چوا مناڵی بوو لەوێ ئەمر خوای کرد هینەکەی من لەوێ ئەمر خوای کرد قلێتن ڕۆیمانە اینجا بنمانیانە تکریژ یعنی حاڵتان لە دوو بز لێرە باشتر نەبوو باشتر نەبوو پیس بوو خۆیان یانود ئەسکەرێکە خۆیان یانود ئەید ئەیرە زۆر پیسە خۆیان یانود زۆر پیسە کاگە سەمونیان بۆمانە هاورد وەڵا قاچەهینەکەی تیا بوو خاص سێرکەکەی تیا بوو چایەکەیانە هاورد قانونچەکەی تیا بوو ئیتر ژیانمان نەبوو نەمانەتوانی دڵ خۆمان تێنان بخۆین و شتێکمان پێ بدرێت کە تێر بخۆین مناڵەکان ئەو شەوەی ئەیانیز ژیانکەنەوە هەمووی چونکی کراسەکەی دایکیان گرت ئارە بەخوا گشتی ئەی زیڕانەی دایەت و خوا دایەت و خوا یاڵا 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 مخەڕەبی مخەڕەبی مخەڕەب ئەوید مخەڕەبینیەوە ئارە بەخوا ئەید مەخەڕەبین بەخوا بردمانیانە دووبست ئەوە لە دووبستیش 5-6 مانگلەوەیمان وە ڕەزالەتە اینجا بردمانیانە تکریت ئەو شەوانە لەم هۆڵەیە لەم سوچەیە لەم سوچەیە لەم بنمیچەیە هەمووی کروشکەی کردبوو ئەرە بەخوا خواخوامان بی لەسەر مایە خۆمان تونەکە لە دیوارەکە مناڵەکانمان ئاوا لێ ئەکردەمانوت با مناڵەکانمان سەرمایان دەبێت لەسەرم ئەرزە ساردا لەسەر ئەم ئەرزە سەردا بەخوا لە دوو بزش هەروە بمان هەر هیچمان پێ نەبوو خۆ ئێمە ئابا و ئاسا هاتین هەر لە چەمچەماڵ لە قەرەتان وەربارمانیان کردیتر نەمانتوانی جلێ لەگەڵ خۆمان نابێرین نەمانتوانی بەتانیە لەگەڵ خۆمان نابێرین ئابەڕوتی مناڵەکانمان هیچمان پێ نەبوو هەرێکی یەک دەست جل لە بەرێمان نابوو کاک نەجات بەس ئەو خاڵەت کە تۆی بان کرد و بە قۆناغەت فەنگلیاننا ئەو ئازاد بوو دوای نه خاڵم خۆی و کوڕەکەی هەردووچیان بەڵێ خۆی و کوڕەکەی نەهاتنەوە عەباس ئەوە 2000 بوو تۆ بینیت خاڵت ئەو شەوەی قسەکەم لەگەڵیا کرد بینیم دوای دوو شەو ڕێگەیان پێداین کە تێکەڵمانیان کردەوە چوین خاڵم بینی هیچە بیرە شتێکی لەگەڵاوت بەڵێ خاڵم ئەو کاتە دەچی کردەبان ملم پێنج ناریدا پێم وتی کوڕم پارەت پێ نێ بامەت پێ بێ شتەکان زۆر زۆر ناخۆشە هەرگیز ئەوم لای بیر ناچێتەوە ئەباز لە ناو گرابەکەیە بوو ئەوان لە ناو گرابەیە بوون ئێمەش ناو گرابەیەکە من سارەکە ناوە کەوتە هاوشانیەک عاربەکان دووسەلیان لێ ئەدا و هەڵپەرکیانە کرد باین کرد وتی میم تەمین وتم ها وتی بەخوا ئیتر چامان دنیا ناکەوێ وتم بۆ عەباس گیان ئەمەنەی لە گرابەکە ئەباسی ڕەفیقیەم ئاخر خزمانشە ها خەک دیەکی وتم بۆ بمە قوربانت وتی عارب چیەکە لە خۆشییان خۆتا دووزەلیان لێ ئەدا و هەڵپەرکیانە کرد و هەڵهەڵیان هەڵەدا لە تکریتیش بمان لە تکریتیش لە هینێکە بمان لە گەراجێکە بمان هین نەبوو زەلامەکان هاودویان پێش ئێمە هاودویان بۆ تکریت خەمیسەکانیان و تفاقەکانیان لە ناو قاوشەکەیە بوو ئێمەیان نەبن لە ناو قاوشەکەەوە ئەمە گەراس تکریتە هین کات سەدام حوسێن ئەسکەریە ئەسکەریە بوو چونکەم خێمەی تیا بوو پۆستاڵی تیا بوو خێمە گشتی تیا بوو گۆرەبی تیا بوو وەڵا ئیتر هەستیان ئێمە سەیمان گوتمان با بچین سەیکەین بزانین ئەمانە چینیە نووسراوە وەڵا یەک دوانی خوێنەوار ڕۆی وتی وەڵا ئەرێ ئەمە بۆ بەردانە هەر کەسێ بێتە ئەیرە بەرە بێت تۆ مەزەفیاڵیان لێیان کردە ئێمەش ئاینی چشت پێمانیان وتیان پارۆ چشت بێرن تەسمیلکەین بارمانیان کرد علی حەسەن مەجید ئاوها قاوشەکە ئاوها بوو وەک ئیستاکە ئێمەش ئاوها بوو بەرەوەم بەرەوە مناڵەکانمان ئاوها بەستیوە خۆمانەوە دایە ناومانە ئەیداوە شان ناڵەکان حەسەن مەجید خۆی دایە ناوماناوتی کولکە مخەڕەبی
ئەیداوە شان مناڵەکانە وتی ها بەچکە کەرات وەڵا ئیتر ئێمەش ئەوتمان دەسڵاتمان نەبوو هەتاکو ئەوەی خزم بوو لە یەک بڕی کرد ئێمە ماغەزورم لە سیارەیەکە ئەومان ئەومان لە ئیتر حەگەشمانیان بڕ کرد وا بڕمانیان کرد ئێمە کەوتن ناو سیارەیەکەوە یەک ئافرەتێ لەگەڵمانە بوو هین لای خۆمان سیارەکە هینەکەیان لێدا بوو گەرمێکە لەبەر ئەوە کە گەرم بێ و بخینکێت ئەمە نەگەرم بوو من بەس کوڕە گەورەکەم باوەڕشێنە گەوتم تازە بەخوا ئەوەکانم خینکیا ئەوەم باوەڕشێنە کرد وە پاوە بێ وتم ڕۆڵە حەچوونە بێت توش دەرچی هەر باشە وەڵاتر دوای ئەو ساکە دوانی لێ بوو نانیانە هاورد بۆ ئێمە کورد بوون خەک سامەڕا بوون وتی ئێمە خۆمان کوردین دایک و باوکمان لە سامەڕا دانیشتە نانیان بۆمانە هاورد هات علی حەسەن مەجید چوینە خوارەوە نازانم بۆ کوێ چوین چوینە خوارەوە هاتنەوە و عارەبی قسەی کرد لە گەڕیانە گوێی پێ نەدا علی حەسەن مەجید هەروە ناومانە هات و ئەڕۆی چاوەڕێی بی سیارەکان هین بێ و ناونووسیرەکە تەواو بێت و بارمان کرد هەر هاتوو بۆ سەرپەرشتی هاتووی هەوە ناومانە بگەڕێ قەشمەریمان پێ بکات ها قەشمەری پێمانە کرد وەڵایتر ئەمەش ئاوهایە کرد کوڕەکە هەم ڕۆیە دواوە دوو کوڕەکە هەم ڕۆینە دواوە وەڵا هەم هاتەوە قسەی کرد لە گەڵێ دای کێشا ڕۆی کاتێکە علی حەسەن مەجید لە قافەزی تاوا نبینی چه هەستێکە هەبوو هەستم ئەمەنە پێم خۆش بوو ئەمەنە پێم خۆش بوو وتم ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە لە حەساو کە ئێمەش لە قەبەزا بمان سەدام و بینی سزای لەسەردارەدانی وەرگرت چه هەستێکە هەبوو هەستم ئەمەنە تۆزە ئاهێک بەدڵتا هات بۆ مناڵە لە دەست وا مەزانی کوڕەکەم لە دووبست چاکەوە بووە هاتێتەوە ئێستا تۆ ئەوەندەی ئەوانە ناسی کە نەگەڕانەوە ئەوەندە خەڵک ناناسی کە ماون لە ژیان ئەو دی ئێمە 130 کەسی گیرە 100مان بەر بوومان 31 کەسمان نەهاتەوە 31 کەس ئەو دی ئێمە بەس دەکەی ئێوە بەس دەکەی ئێمە زۆر لەو ئافرەتانە تەناسی و کچە گەنجانەی کە بە چاوی خۆت بینیت جیانکردنەوە کچەکەی جافرە هەر لێرە جیانکردنەوە نابوو هینەکەی کاکتەی سیەوەی نابوو حەلایان نابوو نەشمیلی نابوو پەژمینی نابوو 5-6 نەباتی نابوو 5-6 کچ ئازە و ئەوە بێچکە لەوەکان تریش ئەوانەی تەکمانەوە هەیە جەباری بوو هەیە آخر هەنێکی هەبوو لە دێکە هات تەواوەتی نەمان ناسی هەتا یەکمان گرت باشە من تقریبا ساڵ و نیوە پێش ئێستا لە بەرنمەیەکە ڕەنگە جەنابەت بینی بێتێ هەر لێرە کردمان داوام کرد کە وەکو ڕوودا و داوامان کرد کە ئێرە بپارێزرێ ئێستا لە بەرنمەکەمە قسەکانی ئێوە لێ ئێم بۆ پاراستنی ئێرە و مەعسکەرەکەی نوگرە سەلمان قسەی کۆتایی تۆ چییە وەکو ژنێکی شەرەفمەندی کورد کە توانی و ئەوەندەی لە دەستت هات دوو مناڵت ڕزگار بکەی لە سەجن ڕاستە دوانیشت لە دەستدا قسەی من ئەوەیە ئەم شوێنە با هەتایە بکرێتە مۆنومێتیە بمێنێتەوە هەتایە کورد بزانێ ئەمە شوێن ئەو کاتەیە کە ئەم خەڵکەیان هاورد بووە مرگ با بمێنێتەوە کاک نەجات ئەو کاتە پیاوەکان هەلوو مەرجیان چۆن بوو پیاوەکانیش پیاوەکان ناگرێن خۆی عادەتەن پیاو ناگرێت بەڵام لە ناخەوە ئەکوڵێ بەڵام پیاوەکان بە ڕوخسار مردبوون ینی بە ڕوخسار مردبوون کە تۆ سەیری ئەکرد ئەم هەموو مناڵە جەرگەکەی لە بەردەسیاتی ئەزیڕێنیە ناموسەکەی لەوانەیە بەدەست ئەمانەوە چۆن بۆ خۆیان بیانێ ئەوە تەسەڕفاتیان ئەکرد ئێمە پێمان خۆشە ئەو شوێنانەی کەتیا ئەشکەنجە دریانە بمێنێتەوە هەتایە برین نەک ئەیرێش و دووبزیش و تکریتیش و پێش شوێنەکان ئێمە ئەشکەنجە نوگرە سەلمان و ئەرعەر و ئیستا منەوە ناوم دەچوە بوو حەج ئەڵێن لە عەرعەرەوە ڕۆڵێم چۆن لە عەرعەرەوە بڕۆم وەڵ ئەو کاتە مەلیاتە بدەمە تەک عەرعەرە کە خاڵۆ میتیایە کە خاڵۆزان میتیایە کە ئامۆزەکان میتیایە کە باو مناڵەکان میتیایە چۆن بدەمە تەکیە کاک ڕەنج ینی پێویستە لەسەر هەرێمی کوردستان ئەم شوێنانە بە هەر نرخێک بێت بپارێزێت من
بێتەوە گەردنم ئازاب کورە سەر جاگەرن ئازابێت قوربان گەرن خۆش ئازابم ئازابێت بورەکە قوربانت پێم ئێمە ناخۆش بوو تۆ خۆمان لە هاتی ماشەوە بەخوا زامایی نەکەوەیشە ئێمە لە فکرمان ناچێتەوە ڕەبی تۆ هەر بمێنیت بۆ ئەمە شتێ نییە مناڵەکان کاک ڕەنجگیان برین وەڵا ئێمە ئێستا ئەوە ئەڕۆینەوە ما خۆمان لە فکرمان نەچێتەوە ئێمە دەقە و سعات ئەم ئەشکەنجە و برینی تۆ برینی ئەم هەموو برینانە لە دڵمانایە دەستە ماچەکەم حەد ساڕێژ نابێت بمێنی بۆ ئەو مناڵانە و حەد کە ساڕێژ ماون نابێت. بمێنی بۆ لەخوا کەس و بەزیاد کار بێ، بەخوا یاخوا ئەوە تەمەند درێژ بیت لەخوا بە زیابێ سێ مناڵ بەبێ باوکو و بەبێ زەلام و بەبێ ڕەنج خۆم و بە دەستکەنەی خۆم ئەو سێ مناڵەمە گەورە کردا ئەوەکەم لە سەرما و لە هینا گوچیلێ ڕەشەوە بوو لە ڕێ ئێران ئەوەی شەقەزا بەڵای ئێوەی برد حەمد و سەنام ماڵ خوا ئاوا بێحین خۆیت هەیباتەوە خوایە دایمە سوباسگوزاری تەکەم ئەڵێم خوایە سوباس بۆت و من خاوەن ڕوو خۆمیش نیم خوایە ماڵت ئاوا بێ ئەوەی شەداتەتە من ماڵت ئاوا بێت ئیشەڵا حەجی شێبەنسی بەبێ ئەگەر بەلای عەرعەری شانە ڕۆی لە شوێنێکی ترەوە بەخوا ئیتر پەنا دەستە ماچەکەم و سەری ڕێز بۆت و هەموو کەسوکاری سەربەرزی ئەنفال دانەوێنین نمونەی بەرزی کوردنەوە دووبارە سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست اینجا بینەرانی بەڕێزبا بچینە ناو ستۆدیۆ و هەروەها وێنەگرەکانم هەندێک لەم دیمەنانەتان پیشانێن اینجا ئەچینە ناو بەرنامەکەەوە فەرموون. ئەم دیمەنانەی بینیتان سەرەڕای هەموو برینەکانی ناو دڵی ئەو دایکە ئەو کوڕەکە لە 12 ساڵیە لەوێ ئەنفال بووە هێشتا داوا کرێ بۆ ئەوەی کە ئەم ئاسەوارە نەسڕێتەوە چونکە سڕینەوەی ئەوانە ئەوان یەکسانەکەن بە سڕینەوەی یادەوریەکانی ئەنفال داواکەن بکرێ بە مۆنۆمنت. بە سپاسەوە جەنابی وەزیر لە شاشەکە زۆر چوو بوویتە ناو گوێگرتن لە قسەکانی ئەوانەوە. ئەم دیمەنانە چی پێوتی؟ طبعاً ئەم پرسانە پرسی گرنگن لە مێژووی میلەتی کورد و پێویستە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە یاد و کارەسات و ئەو ناخۆشیانەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە لەبەر دوو سەبەب یەکێکیان لەبەرەوەی بە زیندوو هێشتنەوەی ئەو تاوانە گەورانە بۆ ئەوەی جارێکی تر ئەمانە دووبارە نەبێتەوە لەلایەکی کەش بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان بزانن کە ئەم میلەتە چی بەسەر هاتووە و خاڵێکی لەوەش گرنگتر بۆ پێکەوە ژیانی گەلانی عێراق بەگشتی ینی گەلانی عێراق بۆ ئەوەی بتوانین هەماهەنگ و هاوکار بین لە ئێستەی عێراقی دیموکراتی فیدراڵدا پێویستە ئەم کارە ساتانە و ئەم شوێنانە بە زیندوی بمێنێتەوە. من کاتی خۆی تەوان ئێمە زۆر هەوڵماندا و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی شەهیدانی کەرکووک تەمان بە هاوکاری لایەنە پەیوەنددارەکان کە مۆنومنتێکی باش لەو جێگەیە دروست بکرێ. لە ئێستەی وەکو جەنابەت باست کرد بە تەئکید بە دوواداچوون و پشکنین و گەڕان بۆ ئەوەی مەسحێک بکرێ بزانین نەتایجی ئەو ناوچەیە چی هەیە چی نییە. منی لەگەڵەوەی جەنابەت ئێستا ببوورە بە قسەشی ئێستا شاید حاڵەکان هەن تەنانەت چای چیەکەی ناو سوپا گێڕاوێتەوە کە لە ناو خودی مەعسکەرەکەی تۆپزاوەدا ڕوفات هەیە جەستە هەیە
ئەو برادرە لە بەرگری شارستانیە بە چاوی خۆی بینوێتی و دەمە لەگەڵ ئەمریکەکان ئایشی کردووە دەست و پەنجە و باسکی مناڵ لە ناو ماڵەکەی علی حەسەن مەجید خۆیان زۆر زۆرە واتە ئەمە وەکو سەرەتای ئەوە نییە نەمانەزانی گۆڕەکان لە باشوورن لە ناوەڕاستن لە نوگرە سەلمانن چۆن بە شۆفڵێک ئەم هەموو عەرعەرە هەڵبەینەوە ئەمەیان پێویستی بە بڕیاری بەپەلەیە وەجگەلەوە جەنابی وەزیر بەڕاستی ئەگەر ئێستا بڕیار نەدرێ بە تایبەتی کە زۆر سەرنج شۆتە سەر مەسەلەی ئەو بینایە لەوە ئەچێ چاوی تەماح دەستی تێکدەر دەستی بۆ بەرێ یعنی ئەمە پێویستی بە مفاوەزاتی سیاسیە بە هیممەت بێ بە قیمەت بێ چی ئەکەن چونکە ئیتر لە تەحلیل دەرچووە بەتاکید من یعنی دوایەوەی گوێم لە بەڵێ پێشنیار و قسەی ئەم بەڕێزانە هەیە منیش قسەیەکم ئەبێ لەسەرەوەی کە چی بکەین چۆن ئیشی لەسەر بکرێ بە پەلەوەکوی جەناب دەیڵی وەڵا هەمومان ڕووی دەممان لە تۆیە هەمومان چاوەڕێی دەمی تۆیە من پێشنیارم ئەوەیە دەستگای شەیدانی ئێمە لە کەرکووک لەگەڵ مؤسسەی شەیدانی عێراق لە کەرکووک تەمەن من بەرنامەمانەیە لە ڕۆژانی داهاتوو کۆبوونەیەکمانەیە لەگەڵ مؤسسەی شەیدانی عێراق ینی بەرنامەکە لە کاتێکی گونجاوە بوو بۆ ئەوەی لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ڕێگەی پارێزگاری کەرکووک و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی وانی تابعیان فالن پێکەوە پێم باشە ڕوئیا و پێشنیاری خۆیان بنێرن بە دوو لایەندا لایەنەکەت زۆر بەجێ اینجا لایەنێکیان بە ئاراستەی دەستگای شەیدانی مؤسسەی شەیدانی عێراق و وێنێکیش بن بە ئێمە بۆ ئەوەی لەو کۆبوونەوەی کە بڕیارە لە ڕۆژانی داهاتوو لەگەڵ مؤسسەی شەیدانی عێراق بەرنامەمان هەیە پێشتر بەرنامە ڕێژیمان کردووە بێنە هەرێمی کوردستان و کۆبوونێکمان لەگەڵ ئەنجام بدەن لەسەر چەند پرسێک ئەکرێ ئەمەش بکەینە دەرفەتێک ئەم بەرنامە و ئەم پێشنیاری جەنابەت باست کرد لەگەڵ ئەمەی کە من پێم باشە پێکەوە کۆبوونویە بکەن بە پەلە و پێشنی تەبەن ئەو ناوچانە ڕاستە تابعی هەرێمی کوردستانن بەڵام ئێستا لە ڕووی ئیداری و کارگەڕیەوە سەر بە حکوومەتی عێراقە بۆیە پێویستە پێکەوە هەم مؤسسەی شەیدانی عێراق هەم دەستگای شەیدانی ئێمە لە کەرکووک هەم لایەنی ئیداری و کارگەڕیەکەمان نەکەین ئەوانەی کە باسێکی لێرن ئەوە ئەنجومەنی پارێزگان وێنەرەکەی لێرەیە ئەوە دەستگای شەیدانی کەرکووک لێرەیە و نەتیجە دەستگای شەیدانی عێراقەکرێ بەڕاستی سنات بکاتە سەر ڕاو سەرنجەکانی ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە ئەنفاش لێرن ئەوانیش پێکەوە من پێم باشە پێشنیارێک بنووسن ئەزانی بەس ڕویای ئەوان ڕەنگە ئیسا ئەوان کۆمەڵی تەفاسیل و وردەکاریان لابێ ورتر بەس ئەوەندە ئەڵێن هیچ سوپایە کاتێک کورد لەوێ بوو نە سوپا هەبوو کەسی لە نە عێراق هەبوو نە دەوڵەتەکە هەبوو نە کەس هەبوو ئەو مبەڕیڕانی کە ئەوترێ ئەو مبەڕیڕانەیە کە مێشکی کورد پڕێتی و ئەو مبەڕیڕانە لە لای ئینسانی کورد لای دایکێکیان فال فلسێک ناکات ئەگەر هیچ سوپاش بێ لەبەر ئەوەی شوێنێکە ئاسەوارێکی مێژووی و تاڵی ئەم میلەتەی ئێمەیە زۆر تەبیعیە ئێمە تەڵەب بکەین داوا بکەین لە ڕێگەی نوێنەرانی کورد لە ڕێگەی ڕێیز وزرای عێراق پێکەوە تەڵەب بکەین ئێمە پێشتر داوامان کردووەکو وەزارەتی شەیدان لە 2021 حتمما لە ڕێگەی مؤسسەی شەیدانی عێراقیشەوە لە ڕێگەی جهەتی جەنابی وەزیر لە دوو بس ئاسەوار نەما هەمووی تەخت بوو مەسەلەن بەیانیەک بچین شۆفڵی سوپا چۆن نەیویست لەوێ ئەوەی هیچ حسابی بۆ جوتیارە کوردەکان ناکرد شۆفڵی سوپا بەیانیەک بچین ڕوخانبێتی ئەڵێن چی ئەڵێن وەڵا لە دەستمان دەرچوو ئەم مەترسیە نیە سوپای عێراق چۆتە ناو سەربازگەیەوە و با بڵێن هێزی سەربازی تیا جێگیر کردووە و بە هەوڵی ڕێکخراوەکان و چالاکوانان و خەڵکی گوندی تۆپزاوە ئەو شوێنە چۆڵ کراوە یعنی یەکێ لە جارەکانی کاگڕن بەس یەک دقیقە مؤسسەی شوهەدا دەستگای شەیدانی کەرکووک لێرەن ئەو راپۆرتەت بینی هێشتا لە ناو ئەو سەربازگە واتە ئەو معسکەرە دەست و پەنجەی مناڵی کورد هەیە کە لەسەری ئینسانی کورد هەیە ئێستا کە سوکاری ئەنفال داواکەن ئەوێ بکرێ بە مۆنۆمنت هەڵوێستی ئێوە چییە مووقیفی ئێوە چییە؟ سپاسی ئێوەکەم کە میێوان بووم لەم بەرنمەیە لەگەڵ معالی وەزیر و مامۆستا عەبدوڵڵا و لەگەڵ کەسوکار و شەیدانی ئەنفالکرانی کەرکووک ئەهلەن وسهلەن یعنی سپاسی لە ئێوەکەم طبعا قصروا معاف كان زور فصيحي كان زور فصيحي ان شاء الله بخصوص
مقبرة توبزاوا كهدف أساسي مؤسسة الشهداء يكم هدفي منح الحقوق المالية لعوائل الشهداء دوم هدفش يعني عمل نصب تذكاري متحف بۆ کەسوکار يعني مثلا مقبرەی باش هیچ هەنگاوێکی کرداریتان ناوە هیچ هەنگاوێکی عملیتان ناوە يعني اما لاخر فتره بو هيني بو شوني توبزاوا مؤسسه الشهداء عن طريق رئيس المؤسسه مخاطبي كردي وزاره الدفاع ام شونا با تخصيص بو مؤسسه الشهداء حتى مؤسسه الشهداء تواني ليوي نصب تذكاري رفض هات مع الاسف لوزاره الدفاع رفض هات يعني دەستگای شەهیدانی کەرکووک داوای کردووە لە وەزارەتی بەرگری عن طريق رئيس المؤسسه بافرمي وتي ناكره وزارة الدفاع وتي شونا عايد إيميا تنازل ناكينوا بجواب رسمي هات بو إيما كاغرج من بيجنياركم أو جناب دوتت لدوي أم كوبونويا نوسراوك أراسي وزارة الشهيدان وينيك بنا دزقاي الشهيداني مؤسسة شهيداني عراقيان نووسراوەکە ئاراستی مؤسسەی شەیدانی عێراق بکەن وێنەیەک بن بە ئێمە مشکلە نییە فەرق ناکە باشە ئەوەی ئەیانەوێت چکای من نوێنەرایەتیمان هەیە دەستگای شەیدانی ئێمە لە کەرکووک پێکەوە پێم باشە کۆبوونیە بکەن بە زووترین کات هەر لە دوای ئەم بەرنامە سبەی دوو سبەیکیان پێ باش بوو نووسراوێک ئامادە بکەن چی تەڵەبێکیان هەیە لەسەر ئەوەی بکرێ بە مۆنومنت بمێنێتەوە پارێزگاری لێ بکرێ من تا ڕێز وزرای عێراق لەسەری ڕۆم لەگەڵ باشە ئەی باشە بۆچی ئێمە لە باسی ئەوە بکەینە ئێمە بۆچی باسی ئەوە نەکەینیا جەنابەت وەکو وەزیرێکی کوردستان سەرۆک کۆمار کوردە وەزیری دەرەوە کوردە وەزیری شارەوانیەکانی عێراق کوردە وەزیری داد کوردە و چ شتێک هەیە لە من نادادی تر بێت یعنی ئەوانە هاوکارن یعنی بۆ نمونە بڕۆم پێ بکە و وەفدانەی کوردستان کاچوو بۆ بەغا بۆ پارە ئەگەر جەناب بۆ ئەندامی وەفدەکە بوویتە لەگەڵیا بۆ ئەم پرسە بە یاوەری جەناب و بچوونە ئەتانتوانی ئێرەش و نەک ئێرە نوگرە سەلمانیش بۆ نوگرە سەلمان کەمتر لە تۆپزاوایە بۆ کورد ئێستا ژەکرێ ئەکرێت ئێستا ژەکرێشی لەسەر بکەیت من یەک شتم بۆ کاک عەبدوڵڵا پێشنیارێک کاک عەبدوڵڵا پێشنیارەکەم کاک عەبدوڵڵا وەزیری کاروباری شەهیدانە لای ئێمە کاک عەبدوڵڵا لە بری پێشنیار بۆ هەر بەیانی نووسراوێک ناکەی بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە پەلە مفاتەحەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکات لەو ئاستەوە دابەزن چونکە ئێمە کە باس لە ئەنفالەکەین خۆ حەزەکەم ڕوونکردێ بدەم ئێمە باس لە ئەنفال ئەەکەین لەوە تێپەڕیمان ئەنفال جینۆساید بوو ئەنفال دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیاریدا ئەنفال لە نەرویج و لە سوید و لە فڵان و فڵان ناسیێنرا وازمان لەوەش هێنا وازمان لەوەش هێنا چی بۆ خەڵکی ئەنفال و ڕزگاربووانی ئەنفال کراوە هەتاکو ێستا بەشێکیان هەر ئەسڵەن ناسنامەیەکیان بۆ نەکراوە واز لەوانەش دێنین ئێمە کە باس لە ئەنفالەکەین ئەبێت لە دوو وێنە دێتە پێش چاومان وێنەیەک ئەو تاوانە گەورەیە کە بەرامبەر ئەم خەڵکە کرا ئەو خەڵکە لەو زیندانانێکیان بەرەکە وێنەیەک ئەو شوێنانی کە تاوانێکی تێدا کرا کاک ڕەنجیان ئەو شوێنانە بۆتە ڕەمز یا بۆتە هێمای معاناتی کورد بۆتە شاهیدێکی زینووی تاوانی ئەنفال ئەو شوێنانە تەنها شوێنێکی ئاسایی نین ئێستا لەو ڕوانگەیە ما بێ ئیش لەسەر ئەوە بکەینانی پاراستنی ئەو شوێنانە ئەرکی نیشتیمانیە ئەرکی ئاینیە ئەخلاقیە سەقافیشە چونکە بست بەبستی ئەو شوێنانە خۆت داوە چاوێک لەوێ لە 2019 ئەم پێشنیارم لە تەلەڤیزیۆنیش کردووە وەزارەتی شەهیدانی کاک ڕەنجیان ئەو شوێنانە بست بەبستی بەس ئەزانی کاک عەبدوڵڵا حەقی پێ بە لە شتێکە مەسەڵەن شتەکە لە ناو کەرکووک عایدی عێراق لە ڕووی ئیداری و کاریگەڕیەوە هەرێمی کوردستانە نییە خۆتە زانی یعنی حکوومەتی عێراقی ئەگەر بیەوێ شتێنەکە بەڕاستی 1001 پینە و پەڕۆ بەهانە هێنێتەوە نییە بەڵام ئێمە ئەبێ بە دوایە بچین مهم ئەوەیە بە قەزیەکردنی مەسەڵەن هاتنی کاک عەبدوڵڵا بۆ لای ئێوە کە مەسەڵەن وتی من حەز یعنی بەڕاستی کە ئامادەکارەکەم قسەی لەگەڵا کردبوو وتی من حەزەکەم بێم لەگەڵ خۆیانە ببم بە ئەندامێکی تیمەکەیان ئەمە قسەی ئەوە من ببم بە ئەندامێکی تیمی ڕێکخراوەکانی ئەنفال بۆ ئەوەی کە ئەم شوێنە نەڕوخێ یعنی ئێستا بۆ ئێوە تیمەکەتان گەورەتر بۆتەوە وەزیریش لەگەڵتانە ئەندامەوە نیە بەڵێ کاک ڕەنجەگەر یەک قەوس مامۆستا ببوورە کە لە ڕووی قوی قانونیەوە موئەسسەکانی پەیوەندیدار لە کەرکووک چکە کەرکووک
ئێستا لە ڕووی ئیداری و کارگەڕیەوە تابعی بەغدادە ڕاست تابقی عێراق لە بەروی تابعی عێراقا ئەگەر جیهەتە پەیوەندیدارەکانی ناو کەرکووک پشتگیری بکەن لە ڕووی قانونیەوە قووەتێکەدا بە ئیشەکە لەبەرەوە نابێ ئەبعاتف ئەم ئیشە بکەین ئەگەر هاوکارمان بن مامۆستا هاوکارمان بێ پێکەوە کۆبوونیوە بکەن نووسراوێکی فەرمی جا ئەکرێ ئەنجومەنی پارێزگایان لەگەڵ بێ نوێنەرێک یەکێک لە جیاتی ڕێکخراوەکانی یا جەنابەت سەرپەرشتی ڕێکخراوەکان و ئەوانی هەتاوەگەێنی ڕێز و زەراوەنیە با یەک تەوزیح هەبێ ینی بۆ هەموو بەڕێزانیش کاکە وەک چۆن ئەنفالکراوان لە بێدەنگیدا لە تۆبزاوە بڕیاری مردنیان دراوە ئێستش ئەو سەربازگەیە لە بێدەنگی لایەنی کوردی ئەحزابی کوردی حکوومەتی کوردی خەریکە لە ناوەچێ کاکە ئێمە سەربازگەی دووەز ئاسەواری نەماوە ئەوەی ئەنفال بۆ لە یەکەوە تا حەوت قۆناغی حەوجگە لە قۆناغی هەشتی بادینا کە بردراون بۆ مەعسکەری سەلامیە لە مووسڵ هەر حەوت قۆناغێکی تر هێنراونەتە تۆبزاوە من لەگەڵ ڕێزما بۆ بە معنەویەکەی بەخوا دوێنێ لەوێ نەبووم 15 بەسەری برایەتیمان کراوە بەکایەن من ئەترسم لە پڕێکا بڵێن وەڵا کایەن مەمنوعە لە ناو سوپایە بە بیانووی ئەوەی کە کایەن نابێت لەوێ هەبێت بیڕوخێنن بەڵێ کاگرنجاخە بۆ ئێم نامەوێ قسەکەم یعنی هەر دارێکی هەر دەرگایەکی ئەو شوێنە چیرۆکێک هەڵەگرێت دوو بز نەما دوو بز ئاسەواری نەماوە وەک ئەو زەوێ تەخت کراوەتە گەڕک باشە لە کاتێکا تا 2007 شما بووە کاگڕنج ئێمە لە باوەی 20 ساڵ لە 2023 تا 2022 بە بەردەوام داوامان لە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانی هەرێم کردو ئەم شوێنە بپارێزێ باشە بەڵام لە 2022 ئێمە بێهیوا بووینە بێهیوا بووین هیچ هیوایەکشمان بەم وزارەتە نەما بۆیە من خۆم لەگەڵ هاوڕێکانمان لەگەڵ ئەوانەیە ڕوومان کردە عێراق لێک ڕێگاوە ئێمە سێ جار ئەوە ئێمە حاصڵ باشە ئێمە سێ جار مانگی دەی 23 سوپا هاتە ئەوێ باشە وەجێگەیش بوو بەیان نامەمان دەرکرد یەکێک لە هاوڕێگان بەیاننامەکەی نار بۆ مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق وتی تۆ کاتی خۆی ئیشی لەسەر تاوانەکانی عێراق کردووە خێرە ئێستا لە سەردەمی تۆ یادەی ئاسەواری تاوانەکان ئەسڕیتەوە ڕایگرت و دوو جارەکەی تریش هەر بە خۆپیشاندانی خەڵکی گوندتەوەزا ئێمە لە مانگی نوێیە بەیاننامەیەکمان بڵاو کردەوتمان پاراستنی سەربازگەی تۆبزاوە ئەرکی چوار وەزیرە کوردەکەی عێراقە لەم چوار وەزیرە بەڕێزەوە تەنها دکتۆر خالد وەزیری داد هاتە سەر خەت دوتی چی بە من دەکرێ وتم یاداشتێکی ئێمە بدەنە سەرۆک وەزیران خۆیەک دقیقە ڕابردوو نەگەڕینەوە وەکو خۆت وتت لە بەردەم ڕووخانەیە من 4 ساڵە لەسەرێکە چەم هەر جارەی لا دیوارێکی ڕووخاوە وانە تەنانەت هەندێک لەوانە ئەوە خەڵکەیە لەوێ گیراوە ئێستا کە ئەچێ بە تاکید بە لەوەی کە نایناسێتەوە وا سیمای شێوێنراوە هەندێک شوێنی یعنی هەر بەشێکی ماڵی بەشێکی ماڵی ئێستا ئێوە بەڕاستی بە تەنیا بە ڕێکخراوی لەبەری عێراق بڕای بە مشتەمەعی مەدەنی سەیریکە ئەزانم ئەمە داواکاری ئەمە هەنگاوێک بێت وەزیرەکان لەگەڵ تابن من لە تۆ پرسم قوتی قانونی تۆ باشتر نابێ ئەگەر وەزیری شەیدان لەگەڵ تابێ ئەگەر خالی وزارەتە ئێمەی نەپرسیوەوە ئێستا هاتووە لێتە پرسێ باشە لە ساڵی کاگڕنج ئێرە بۆ مزایدەکردن لە ساڵی 2021 مزایدەیە با حەلێک دابنێن بۆی ئەزانم بە ڕوونکردنەوەیەک زمانی هاوبەشی حکومەت و کەسوکاری ئەنفال خەریکە لە بینەچێ نە ئەمان مزایدە بەسەر تۆیاکەن نە تۆ ناز بەسەرەوانەکەی مامۆستا تکایە با بیر لە حەل بکەینەوە ساڵی 2021 بێ بەندامی تیمەکەتان ساڵی 2021 بەڕێوەبەری شەیدانی ئێمە کاکسەی خەلیل بوو کسەی خەلیل نووسراوی بە فەرمی ڕەنگە بیش زانێ خۆی نووسراوی بە فەرمی ناردۆ بۆ من نووسراوم بە فەرمی ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران نردویانە بۆ حکوومەتی عێراقی نەتایجی نەبووە یعنی ئەبێت تۆ بزانی من کردومە خۆت کردوتە هەمووی هەوڵیاوە وەزیرە کوردەکان ئێستا پێویستی بە دەستە جەمعیە کە من ئەڵێم ڕئیسی وزرای عێراق وەزیرە کوردەکان ماڵی خۆمانن هەمویان پشتگیر و پشتیوانن پێشوەی بەمێرە قسەم لەگەڵ کردوون ئەوانە ئامادەن وەڵام من ناڵم ڕاستە لەوە لە دەمم دەرچووتم ڕاستە زانی بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئەبووە زووتر هەوڵ بیرە من لە جەنابەدا پرسم من ڕخنەکەم ئاڕاستەی هەمووانە بە جەنابیشتەوە پێت وایە لە 2023 بمانویستانەمان کردا ئەوەی تۆ ئێڵی ئەوە ڕۆشت ئێستا بێت چی بکەیت ئێستا ئەبێ پێکەوە نووسراوێک بنێرن یا بۆ مؤسسەی شەیدانی عێراق یا بۆ من یا وێنەیەک بن بۆ موافقەی مؤسسەی شوەدا
کتابی بۆ سەرۆکوەزیرانی عێراق کرد تەوان دوای ئەوەی ئێمە تەڵەبمان داوە سەرۆکوەزیرانەوە نووسراوی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانە ئەڵێ داواکاری ڕێکخراوەکان و نووسەران و چالاکوانانی بواری جنۆساید ئەنێرین بۆتان ڕاتان چییە؟ ئەوە نووسراوی دەستگای شەیدانی عێراقە ئەڵێ چیت؟ حەزەکەم بە عەرەبیەکەی بیخوێنمەوە باشە؟ إلى مكتب رئيس الوزراء موضوع تحويل معسكر طوبزاوة في كركوك إلى نصب تذكاري لضحايا عمليات الأنفال. كرديكي بۆ سەرۆکوەزیرانی عێراق بابەت گۆڕینی سەربازگەی تۆبزاو بۆ مونومێنتی قوربانیانی ئەنفال ئەڵێ تکایە لە مخاتەبەی وەزارەتی دارایی بکەن بۆ ئەوەی موڵکیەتی زەوی سەربازگەکە بکرێتە ناو دەستگای شەیدانەوە تا ئێمە دەستکراوە بین بۆ دروستکردنی مونومێنت. ئەمە دەستگای شەیدانی عێراق. بەڵێ ئەلێ بۆی وەڵامەکەت پێ هی وەزیری بەرگری؟ وەڵامەکەی وەزیری بەرگری ئەوەیە ئەوەتان ناوە نووسراوەکانە لێرانە هەیە ئەڵێ ئێمە پێویستمان بەو شوێنەیە بۆ ئەوەی هێزە سەربازەکانی تیانیشتە جێ بکەین ئەوە شوێن بڕاوە لە ئەمە ئەو وڵامە ئەزانێ بێت چی بکەین مامۆستا ئەوەشی هاو پێچەکەینەوە حتا طیف سامی چکم لە عێراق یەکشت هەیە زەوی مڵکی وزارەتی داراییە بەڵام ئەڵێ مەسەلەن مڵکی وزارەتی دارایی بەڵام تایبەت کراوە بە فڵان وزارەت تەنانەت وەزارەتی تارایی طیف سامی بە نووسراوی ڕسمی لاری نەبوونی خۆی داوە بەڵام لە عێراقا یەک کێشە هەیە وەزارەتی بەرگری تایسەتەیە کاکە من لەگەڵ وەزیری بەرگری دانیشتم لە مانگی هەشتا من چوومە بەغا لەگەڵ وەزیری تەیف سامیش پارەکە سەرفەکە تەیف سامیش پارە دکتۆر عەبدولئیلیاس سەرۆکی دەستگای شەیدان لەگەڵی دانیشتم وتی ئوستادی من ئێمە وەکو بزانی ئەم وەزیری دیفاع هەر وەزیری دیفاعەکەی پێشووە یا بۆ چوە من دانیشتم لەگەڵی کاک ڕەنج من لە مانگی پێشووەوە چوە بەقینا لە معسکەرە دیارە هەرەوەی پێشووە 2002 این دوای 2003 بەڵام عەقلێتەکە نازانم من واتێکە مەزای بە منی چی وت وتی ئەنفال کۆتایی هاتوو وتم ئەنفال چۆن کۆتایی هاتوو ئەنفال تا مرۆڤایەتی من بێنێ ماوە بەمنوتی سەدام ئەمە وەزیرەکە ئەڵێ ئەنفال کۆتایی هاتووە بەڵێ وتی ئەنفال کۆتایی هاتووە و سەدام دادگایی کراوە هەمووش کۆتایی هاتووە باشە لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتەکەی سەیریکە وەزیرە کوردەکان وەزیری دەرەوە وەزیری شارەوانی وەزیری داد وەزیرێکی هاوڕێتان ئەڵێ ئەنفال کۆتایی هاتووە فەرموو لە کۆبوونەوەکەی بەڕێز سۆدانی کاتێکە ئێوە ئەوە شایەتەکان لێرن فەرموو ئەم جارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێی بڵێن نە ئەنفال کۆتایی هاتووە نە تۆش خاوەنی ئەو معسکەرەی و فەرموو بەڕاستی ژماری ئێوە یەک لە سەرسی وەزیرەکانی عێراق پێک دێنە هەفتا پۆستی فەرمی کورد لە بەغا هەیە ناتوانن وەری بگرنەوە من هێشتا باسی نوگرە سەلمانی شم نەکردووە کە بەڕاستی جاری پێشوو ساڵی پار کە چوون بۆ نوگرە سەلمان بەڕاستی نزیکی 8 سعات ئێمە ون بووین لەگەڵ کە سوکاری ئەنفالە نەمانە دۆزیەوە لەنا ئەو بیابانە نەتوانراوە جادەیەک ڕابکێشتێت لە کاتێکە وەزیر و بەرپرسی جادە کوردە لە عێراقا ئەمە ئستهزا بە ئەنفال ئێوەش وەزیرن وەکو ئەو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران من قەنەعەتم وایە ئەگەر بیکەن بە ئەولەویەت ئەتوانن بیکەن ئەوە جەنابی وەزیری شەیدان کتابتان بۆ ئەکات ئەوە کتابی پێشووتری مؤسسەی شوهدای کەرکووکە واتە دەستگای شەیدانی کەرکووکە سینگەی سەرۆکوەزیران خۆی کتابی کردووە میدارەتی ئەنجومەنی وەزیران خۆی کتابی کردو کتابی وزارەتی داراییە کتابی فەرمانگەی خانوبەرەی دەوڵەت هەیە یعنی چەند جوان کتابی دادگای کەرکووکی شەیە لەبەرەوەی بۆ نیزاعی ئەم زەوێکی لەسەر چواردەی چوار مامۆستا چەند جوان بوو سەدان پاس لە سلێمانی و لێر و دهۆکەوە بچووینە بۆ تۆبزاوە خوێندکاری زانکۆ وەنا بیرێنەوتێک وایە زۆر باسانی کۆنتترۆڵەکرا و داوا کرا چەند جار زانکۆکان داوایان کردوتیانە ئەگە مۆنومنتە ئێمە دین ئەمانەی خوێندکارەکان بێنین بۆ وتمە مۆنومنت نییە باڵەخانەیەکی چۆڵە ئێستا بواە ئێمە لەم چواردەی چوارە یەکێک لە دیاریەکان بۆ کە سوکاری سەربەرزی ئەنفالەوە بواە کە پێشبڕکێ بکرا بۆ دیزایانی مۆنومنتەکە بەڵام ئێستا فەرموو ترى مشكلة زور سهلة حلي أجر موافقي وزارة الدفاع حاصل جيشتي باقي ترى تخصيصات هي عراق يعني ميزانية من بقوتها باقي جاءات ترى زحمة نية بس كيشك وزارة الدفاع وزارة الدفاع أجر تنازلك لو كيشة يعني كيشة دروسك إما كمؤسسين ناتوان تصرفك كينه باعتبار أم ملكيتي أو ئەرزە عید وزارە دیفاع ئۆستاز پەنجەرەکانی دەرهاتووە شیشەکانی بەدەرەوە کاشی هەر پێوە نەماوە کاشی هەر نەبووە پێشووتر لەسەر ئەرزە ساردا ئینسانی کورد و مناڵی کورد لە دانیشت ئەگەر بڕوات دوێنێ بڕوان پێ بکە بارانێک بووە لەوێ لە هەر چوارلاوە ئاوی پیا هاتە خوارێ وردە وردە بەسەرەچێت تەلەفە بێ عمری هەیە چیمەتەوە داڕوخە کە داڕوخە
ئەو تامەی نابێکە ئەو نرخە ئەسەریەی نابێ ئەو نرخە شوێنەواریەی نابێت وانە ئەستا ئەوە جەنابەت موافقیت بەرپرسی یەکەمی دەستگای شەیدانی عێراق ڕەزامەندە طیف سامی ڕەزامەندە و ئەڵێ پارەی بۆ سەرفەکەم جەنابی وەزیری شەیدان ڕەزامەندە ئێوە چیتان کردو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەڵای من سەرەتا سەری ڕێز بۆ ڕوحی ئەنفال کراوەکان بۆ ڕوحی شەیدان دانەوێنین و زۆر سوپاسی جەناب دەکەین بەڕاستی کاک ڕەنجەوە نەبێ بە مجاملە جەنابەت لە هەر پرسێکە ڕۆڵێکی بەرچاوتەیە وای کردووە هەمومان ببزوێنی ئەمە بۆ خۆی جێی دەستخۆشیە لە خۆت و لە ستافەکەشت بەڵام من لێران یەک شتم لا دروست بوو ئێمە خۆتان نەزانن ئێمە یەکەم ساڵ بوو ئەم ساڵ کە ئێمە چوونێتە ئەنجومەن و وەقفەیەکمان کرد ڕاوەستانێکمان کرد کە هەموو پارێزگا بە ئەندامان و بە پارێزگا و بە ستاف و ئەو بۆ یەکەم جار لە کەرکووک هەمومان بۆ ڕوحی ئەنفال کراوەکان ڕاوەستاین و دواتریش ئێمە لە ڕۆژێک پێش چواردەی چوار ئێمە یاداشتێکماندا بە سەرۆکی مەجلیسی ئەنجومەنی کەرکووک کە هەموو بە خۆشحاڵیەوە لێرە ئێمە یەکمان گرتەوە لەگەڵ برادەرانی تری کوردانی ئەمە کۆی ئەندامانی ئەنجومەن بە عەرەب و تورکمان و کورد بەداخەوە بەس کوردەکانن بەداخەوە باشە ئەوە پێتان وتن و نیان کرد پێیان مانوت و نیان کرد بەڕاستی و من مناقشێکی زۆریشم لەگەڵیانە کرد نەبوونی نیەت بەڕاستی هەر کاتێک کە ئەم برادرانە باسی کێشەکانیان کرد من لە کۆی قسەکانیان تێگەم کە نیەتێک نییە بۆی کە نسبێکی تەسکاری بکرێت کە مۆنۆمنتێک بکرێت نیەتەکە نییە جارە عەرەب و تورکمان ئەندامانی ئەنجومەن ئەلەویا هەمویان نەزانن ئەوە هێشتا نەمردوون هەندێکیان ماون کەچی هێشتا ڕازی نین ئەلەوە دلیلەکەم مەوجودە بەس کوردەکانی مزان بەس کوردەکانی مزان کردووە و من بەڕاستی مناقەشەیەوە شملیان کردوتم ئێوە ئەبێ وەکو نەتەوەی عەرەب نەتەوەی عەرەب بەڕاستی بۆ ئەوەی خۆی بەریکە لەم کردەوە قێزەوانانەی بەعس خۆتانی لێ بەریکەن لە پێش ئێمەوە موافقە بکەن کە بڵێن ئەوە نەتەوەی عەرەب نییە ئەوە نیزامێکە بڕوان پێ بکە نەتەوەی عەرەب لە کەرکووک لەگەڵ تورکمانە حەزەکەم زانی بەرامبەر بەو جینۆسایدا ئاوا بیر ناکەنەوە ئەو نخبە سیاسیە دەمارگیریان هەیە ئەگەن خەڵکەکە ئێستا تورکمان هەیە بۆ هاوسۆزی هاتووە بۆ ئێرە حەزەکەم زانی تورکمان هەیە ئەو شەوە تا بەیانی گریاوەکە کوردیان بردووە بۆ ئەوە خۆ ڕەنگە لەوە تورکمانیش کوژرابێ حەزەکەم زانی چاکترین پشتیوانی بۆ قسەکەی جەنابەت ئامادەبوونی مامۆستا محەممەدە کە لە نەتەوەی تورکمانەوە ئامادە بۆ بەرگری و لە تورکمانیشە خۆم ئەسڵەن کوشەیدم تەرها مامۆستا کوڕی شەهید کێشەکە لە نخبە سیاسەکەیە یەک دنیا کوردیش بۆ بەشیر شەهید بووە وەنیە هەموو خوێنەکەت یەکەڵا من کێشەکە لە نخبە سیاسەکەیە چونکە بەڕاستی مبەڕری ئەوانەوەیە ئەڵێ ئێمە جادەمان پێی ناخۆشەکە ئەمە لەگەڵ ئێوە بین باشە ئەمە قەزەیەکی ئینسانیە ینی بەڕاستی تۆ لەگەڵ قەزەیەکی ئینسانی لەگەڵ تانەبی چۆن نتوانی لە شارێکا کار بکەیت ئەمە بۆ خۆی کێشەکان لێەوە سەر هەڵەگرن عەجەبا یعنی من ئێستا لە کەرکووشین بە کورد بە تورکمان بە عەرەب هیچ کاتێک لە جادەیان نەبینەوە کوردێک ڕقی لە عەرەبێک بێت وەکو نەتەوە عەرەبێک ڕقی لە کوردێک بێت تورکمانێک ڕقی لە کوردێک بێت کەڵاون خاڵ و خوشکەزان بابوو شێوەیەک یعنی بەڕاستی خاڵی بەهێزی کەرکووشەکانەوەی کە کەرکووشین ئەمە کۆمانەکاتەوە بەڵام بەداخەوە ئاراستی کێتان کردەوە ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کراوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگات چیاڵە سەرۆک بۆ شێوەیە کە پێتم وت بەڕاستی ینی ئەڵەیە کە ئێمە لە جادەی خۆمان نەترسین ئەمە کارەسات لێرایە سەرۆکی ڕازی نییە سەرۆکی ئەنجومەن کاچ خۆم کوردی قسە لەگەڵاکەم یاداشتەکە کەسیان تەوقییان نەکردووە جگە لە کوردەکان بە سوپاسەوە من برادرانی پارتی دموکراتی کوردستان لە کۆبنەوەکانە ئامادە نابن بەڵام واژویان کرد شتێک کۆمانەکاتەوە ئەو قەزیە پارتیەکان هاتن بەڵێ من بە سوپاسەوە زۆر سوپاسیانێکی باشی ئەمە بۆ خۆی ئەمەش ینی مستەمسەکێکە کە ئێمە خاڵە بەهێزەکانمان لە کوایە کە وەکو مرۆڤ بیرکەینەوە بەڕاستی بەداخەوە ینی هەندێک کەس وەکو مرۆڤیش بیر ناکات باشە اینجا بە سەیری دیمەنێک بکەین بینەرانی بەڕێز ڕوودا و هەر بۆ ئەم پرسا چۆتە لای پارێزگاری کەرکووک بزانین ئەو چیاڵەت
سەبارەت بە دروستکردنی مۆنەمنت بەڵێ لە بەرنامەمانەیە ئەمە لە داهاتوویەکی نزیک لەگەڵ مؤسسەی شوهەدا لە عێراقا و لەگەڵ دەستگاکانی شەهیدانی سەر بە هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکمانە بێت لێرانە و بۆ دوو پرسەیەکیان مۆنەمنتەکەی دووش هەروەها شوێنێکی تایبەت بۆ سەرجەم شەهیدانی کەرکووک ئامادە بکەین بیکەین بە مۆنەمنتی شەهیدانی کەرکووک. ئەو کارانەمان بەدەستەوەی و لە داهاتووی ئینشەڵڵا دەستی پێک. ئەم مەسەلە مەسەلەیەکی ئاسان نییە، مەسەلەیەکی معقەدە و مزمنشە، بەڵام لە هەینی کاتا یاسایەک لە پەرلەمان دەرچووە ئێمە وەکو حکوومەت پابەند دەبین بە جێبەجێکردنی ئەو یاسایە لە دوای ئەوەی کە ڕێنمایەکان لە انجومەنی وەزیرانی حکوومەتی اتحادیە بۆمان دێت ئەو کاتێمە لە حکوومەتی خۆجەیی لژنەی تایبەتی وە دروست دەکەین بۆ جێبەجێکردنیان کاری بۆکەین کاری جدی بۆکەین کە بیکەین. بەڵێ باسی پارێزگاری شەکەم بەڕاستی کاگڕێبار وتی ئێمە وەکو ئیدارە مستعدین بیکەین، بەڵام ڕێکاری یاسایی ئێمە لەبەرەوەی کە ئەندامی ئەنجومەنین هەرەبێت لە ڕێگەی سەرۆکی ئەنجومانەوە بێت ینی شتەکان. باشە سەرۆک کۆمارە توانێت هەڵوێستێکیە بێ خۆتەزانی ئەو نوێنەرایەتی کۆی عێراقەکە بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو هەرێمەکانەوە. کاک ڕەنج ئێمە وەک بەڕاستی کە ئیشارەتم پێدا ئێمە ئەندامانی ئەنجومەن هەموو شتێک بکەین نەبێت لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە بێت. بۆیە ئێمە دواتر هەوڵەکانمان چڕەکەینەوە سەردانی وەزیرە بەڕێزەکانەکەین و سەردا وەکو ئەنجومەن من هیوادارم لەگەڵم تیمە بەڕێزەشە هاوکار بین هەمومان بەیەکەوە، بەڵام ئێمە گلەیەکان لێرە ڕەنگە گلەی بۆ باشکردن بێت. ینی من جەنابی وەزیر کاک عەبدوڵڵا ئەڵێ لە 21 ئێمە داوامان کردەوە بۆ ئەوەی کە نەسبێک بکرێ نەسبێکی تسکاری ینی مۆنەمنتێک بکرێ، بەڵام تۆ لە 2023 تا ئێستا ئەم وەزارەتە بۆ هەوڵی نەداوە، ئەمە بخی خەلەلە. هیچێک لە خەلەلەکانی تر جگە لە مۆنەمنتەکە گرنگتر لەوەش هەنێک شتێ زۆر گرنگە، ینی مافی کەسوکاری شەیدان نەدراوە تا ئێستا لە مۆسەی شۆدای عێراق شەهیدەمان هەیە شەهیدە شەهید بۆم خاکە شەهید بووە بۆم خاکە ئەنفال کراوە بۆچی تا ئێستا مافیان وەرنەگرتووە بووێکە لە 2023 من تاوان محامی هیچ کەسێک نیم من وەکو تۆ بەڕاستی لە زۆر شتا گلێم لە جەنابی وەزیر زۆرە بەڵام لە 2023 کە عەبدوڵڵا لەوێن من مۆسەک وەزارەتەکەڵم یعنی لە 2023 ئەگەر بیویسترا ئەکرا من ئێستا زۆرێک لەو پرسیارانی کە هەمە زۆرێک لەوەی کە لە ڕابردوودا ڕۆژ و هەندێک جار لە دڵی خۆمە ئەموت ئەگەر کە عەبدوڵڵا بێ بۆ بەرنامەکەم پرسیاری ئەوواکەم و پرسیاری ئەوواکەم و پرسیاری ئەوواکەم تێگەی، بەڵام بەڕاستی ئێستا پرسیارەکەی کە ئەوە میست لێ بکەم نایکەم مەزانی بۆچی لەبەرەوەی کە ئەڵێ ئەمەوێ ئەم قەزیە نەچووە بچە و ئێستا بەر لە دەستپێکردنی بەرنامەکە شتێکی تریشی پێوتم وتم باشە کە عەبدوڵڵا حکوومەتی کاربەڕێکەرە وا کابینەی نوێ دروستە بێ وتی بەڕاستی ئەم جەنابی سەرۆکی حکوومەت کتابی کردووە بۆ ڕاوەستانی هەندێک پرۆژەی استراتیجی کە کار لە ڕێڕەوی کابینەی ئاینداکا و ڕەنگە پێویستی بە تەوافقی سیاسی بێ، بەڵام وتوێتی وەزارەتی شەهیدان کاروبارەکانی هەتا 2 دقیقە وەکو خۆی ئەڕواتەوە. بۆیە ئێستا کە هاتووە بۆ ئێرە ئێوە بە هەمووتان ئەتوانن قسە بکەن لەوەی تیمێک دروست بکەن وەفدێک دروست بکەن قەزیەکە گەورەتر بکەنەوە بچنە لای سۆدانی بچنە لای سەرۆک کۆماری عێراق بچنە لای وەزیرە کوردەکان وەزیرتان لەگەڵ بێت ڕەنگە باشتر بێ باشتر نابێت بە تاکید کاک ڕەنج من دەستخۆشی لەکەم یان ئەگەر ئێستاش لەگەڵمانە بێت هەمومان بێکەوە ئێمەش لەگەڵەوانە بین ئەوانش لەگەڵ ئێمە بین بەێسترە بێ، بەڵام ئەنێ خاڵی ترشێ جگەلەوەی کە مۆنەمنتەکە ینی لەوە گرنگتر شتی تر گرنگتر هەیە بۆ نمونە ینی مافی ئەوانی لە تۆبزاوە زیندانی بوونە حکوومەتی عێراق حیسابی زیندانی سیاسیان بۆ ناکە نێرگسخان کە لە سەربازگەی دبێز مامانی بۆ منداڵان کردووە 6 مانگ تای زیندانی بۆ کە مامەڵەی زیندانی سیاسی پێشکەش کردووە حکوومەتی عێراقی ینی ئەوەی چەکە لە کێشەکان بۆ نمونە مناڵی ئەنفال کرا و شەهیدی کوردستان تا ئێستا نمرەی زیاد ناکرێ ینی ئەو کێشەیەکی گەورەیە کە لە کوردستانە مجموعی نمرە زیاد دەکرێ بۆی لەبەرەوەی کوڕی شەهیدە ئەنفالی شەهیدە ئەمە هیچێک لەوانە دووەم درێژکردنەوەی ماوەی خزمەتکردن ئێستا لە 6 ساڵی هەموو کەسێک دەرەکرێت لە وەزیفە بەڵام ئەگەر بێت و شەهید بێت ئەم 5 ساڵی بۆ زیاد دەکرێت لە شەهیدی کوردستان تا ئێستا معاملەی شەهیدی بۆ ناکرێت ئەمانە خەلەلن. باشە ئێستا
سیغەیەکم پێ بڵێن بۆی کە کاگڕنج با دوو بە کورتی دوو چکان مامۆستان دشتڵێ تقریبان ڕەنگە پامەکە نەگەشت بێ درێژکردنەوەی خزمەت بۆ کەسوکاری شەیدان لە هەموو عێراقەکو یەکە بە کوردستانیشەوە بۆ ئێمەشە کرێ کتابمان کردو و چەندین کەسمان درێژ کردوێتەوە یەک دوو یەک کێشە هەیە بۆی ڕوون بێ پرسیارەکەی باشە عفومکە من شەهیدی کوردستان لە کەرکووک درێژکردنەوەکە بڵێ جیاوازیەکە لە چیایە ئەوەی لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ بە پێی یاساکانی عێراق مامەڵی لەگەڵەکەن ئەوەی لە ناو هەرێمی کوردستان بێ بە پێی یاساکانی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵەکەن ئەوەی لای ئێمە تۆمار بێ لە عێراق چی بۆ ناکرێ ئەوەی لە عێراق تۆمار بێ لای ئێمە چی بۆ ناکرێ ئەوە یاسایە یعنی خۆم چوومەتە شۆدای بەغا کاگرا چوومەتە مؤسسەی شۆدای بەغا ئەڵێ و تەنسیقە نیە لە نێوانمانە ڕئیسی مؤسسەی زانی بەس جیاوازیەکەیە جەنابی وەزیر مەسەڵەن ڕەنگە شەهیدێکی بۆ نمونە حزبی داعوە بەڕاستی کورد نەیکوشتووە بەڵام شەهیدێکی کورد حکوومەتی عێراق کوشتێتی کە واریسە واریسی وانە فەرقەکە ئەوەیە لەبەر ئەمە شەڕێکی ترێوێت نە ئەوە نییە مۆزوع یعنی ناوی شەهیدێک خەڵکی کەرکووک بێ شەهیدەکە بڵین خەڵکی کەرکووکە بە نیشتەجێبوونی ئەگەر لە کوردستان تۆمار بوو لە عێراقیشی بە پێی یاسای ئێمە مامەڵی لەگەڵە کرێ ئەگەر لە عێراق تۆمار بوو بە پێی یاسای عێراق مامەڵی لەگەڵە کرێ یعنی وازەحە یاساکانی ئێمە بۆ هەرێمی کوردستانە یاساکانی ئەوان بۆ عێراق من لایرە ئەوە مۆزوعێکی کاگڕنج پێش 2003 لە کەرکووک ئەگەر شەیدی شەوانە نەتەوێرات لە ترسانە نەتەتوانی بڵێ من شەهیدمەیە لە 2003 شەیدەکانەمی لە کوردستان تەسجیل کراوە دروستە بەڵام ئەمەنێ ئەبوایە وەزارەتی شەیدان و ئەنفەلەکراوەکان ئەمانیان نەقل کرایە سەر بەغا بەڵام نەکراوە لە بەرەوەی حەلەقەیەک نەبووە لە مانگی لۆ تعدیلی قانونەکە کرا لە عێراق چارەسەری ئەو بابەتە کراوە مامۆستا محەممەد باش ئەم موضوعات ترى حل بووها حسب قانون مؤسسة الشهداء حل بوو تعدیلی ئەمە من پێش سێ ڕۆژ نەبووە حتى لەگەڵ رئیس مؤسسة عبد الله نالي قسم کرد ئەو موضوعات بالضبط ئەمەش نووسین و بەسمەکانی مامۆستا عبد الله نالي بس اصلا لقانونش كتعديل بو أنا مشكلتي أو تعديلات شي نسراوة فقط مشمول بس شهداء بيشمرقة يعني عام شمولي نكرت مثلا شهداء أنفال استا حسب قانون مؤسسة الشهداء مشمول نية بو عراق شملكا أو السوتشي كيبو سوتشي برلمان كان سوتشي برلمان كان كاتي نسيانة أو قانونه خو نسم شهداء المسجلين لدى وزارة الشهداء ومنفلين خلاص بو أي نسم فقط بس برلمانتاري كردي شاتيا بري بس برلمانتاري كردي شاتيا والله التصويت بو لبريان الركاك بو يعني بويان نكرة بنسراوة فقط بس يعني با بوجدانه وإنسان أنا كردنا براستي أيواني ترشهيدين يعني تو پێش شەیدی پێشمەرگە بە شەید حسابکەی بۆ لە عێراق قانون لا بێئینسافیە ئەزانی منەمە بەرنامەکە چۆن بڕوات جارێ با بگەینە سیغەیەک ئەم قەزەیە سارد نەبێتەوە ئەم قەزەیە نەمرێ دوای ئەوە بەڕاستی هەر کەسێک پرسیارێکی هەیە لەسەر هەویە تەسکەرە موچەکەی نازانم چی ئەزانم بە شارەکەی خزمەتگوزاریەک بە فرسەتە زانی جەنابی وەزیر لێرەیە بە ئەوان فرسەتیان بۆ بڕەخسێنین ئەم قەزەیە چۆن حەلی چییە قضية مسألة مونومنتك تمديد خدمة متحفي توزاوة تذكارك إما لقانون من هي نصب تذكاري ومتحف يعني قانون حل كرديتي أما هيك شيء لمؤسسة الشهداء نية بس كيشكا أو كوزارة الدفاع أبي تنازل أو شوناب ومؤسسة الشهداء مؤسسة شهيدان عراق راضية كتاب كرديتي أصلا باشا مخاطبي وزارة الدفاع كردي مؤسسة شهيدان راضية طبعا كاك هيمنش أو موضوعي صار كردي براستي يعني والله كاك من زور ما عنده بم كتاب بو رئيس مؤسسة مخاطبي وزارة دفاع كردي بس وزارة الدفاع رفضي كردي أصلا أو جوابك جوابي هي جوابش لا باشا جنابي وزير بوي كانت فينا وسرم مسألة همو لاق رازية وزارة مالية رازية جنابي محافظ ايوه بكرة انداماني انجمن
6 كرسیانیان 6 کورسیۆنە حو کورسی عفوان حو کورسیانی مزان هەشت مزای کردووە جەنابەت دەتەوێت بکرێ بەڕاستی ئەم مۆزوعە ئێستا لە ئەستۆی جەنابتە پۆستەکەتە و لەبەرەوە هەنگاوی دوای ئەم بەرنامەیە بە عەمەلی لەگەڵ ڕێکخراوەکانی ئەنفال لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ وەزیرەکان لەگەڵ سەرۆکی حکوومەتی کوردستان لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان چۆن ئەم مۆزوعەوە لێکەی نەمرێ با ختامەکە و میسک بێ و خۆت سەرپەرشتی پرسەکە بکە بۆی بچمە لای خەڵک. بەڵێ وەڵام من پێشنیارەکەم ئەوەیە وا باشترە ئەم موسسانی کە لەوێن ئەوەندەی ئەکرێ یعنی ورد نەکرێتەوە کێ ئیکا و کێ نایکا بەڕێی من نوێنەرایەتی ئەنجومەنی پارێزگای تیابێ محافظی تیابێ دەستگای شەهیدانی موسی شەهیدی عێراقی تیابێ شەهیدان نوێنەری وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوانی تیابێ بە ناوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەگەر نووسراوێک بنێرن بۆ منیا بۆ موسی شەهیدانی عێراق باوەڕ ناکەم قورس بێ من لە دوای ئەم بەرنامەوە نوێنەرەکەی خۆم ئاگادارەکەم لە شوێنێک کۆبوونیە بکەن کوێیان پێ باش بوو لە کەرکووک مەحزەرێ بنووسن بڵێن داوای ئێمە وەکو خەڵکی کەرکووک ئەمە تەڵەبەکەمانە تایبەت بە مۆنومنت پێش تەواوبوونی کابینە لە بەغااو بینین لای سەرۆک کۆمار و وەزیرە کوردەکان و بەجددیشی لەسەرەکەم چکە هەر بەرنامەمانەیە لەگەڵ موسسەی شەهیدانی عێراق ئەمە ڕێئەکەوین لەگەڵ موسسەی شەهیدانی عێراقیش پێکەوە نامێک ئامادەکەین بۆ ڕێز وزەرا ئاخر بەس حاجیان یعنی تۆ ئەوەی کە لەگەڵ یا کۆبوونەوەکی خۆی ڕازیە پێش ئێوە کتابی کردووە زەمن وەزیری بەرگری ناڕازیە هەموو کەسێ ڕازیە آخر لۆبێکیەوێ زەمن فەرقی هەیە ئەگەر نووسراوێ بکرێتەوە یعنی قورسی چییە قورس نییە ئەوە هەردوو هەیە مناکە لێرە تۆ هەردوو هەیە منەکە لێرن ئەمە شتێکی قورس نییە جەنابی وەزیر داوایەکە ئێوە ئەم هەموو شەڕەتان کردووە تۆ جارێ بە بۆ پەڕی کەسەرەوە ئەڵەم لیانیشە خواردووە لە سەرەوە نیە چاوێکیشە لە دەستدا ئێ باشە دە ئەمەش بکە بەس کاکژمەنی وەزیرانی هەرێم کتابی کردووە نازانم یعنی ئەگەر دەرفەتم دێ ئێمە دوای ئەو هەوڵانە لە دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پەیوەندیمان پێوە کراوتیان ئەنجومەنی وەزیران داوای راپۆرتێکەکە لەسەر دۆخی ئەو ناوچانە ئێمە ئەمانە لە راپۆرتەکە ئاماژە بە بەشێکی ئەو ئیشانەیەوەکەین لەگەڵیانە دانیشتی لە مانگی 5 2024 کۆبوونەوەمان کرد لەگەڵیانە و لەوێ هەشتەکانمان خستە ڕووە ئەوان کردیانە راپۆرت و لە ئەنجومەنی وەزیران خوێنرایەوە ئەوەی کە ئەوان جوابەکەیان لە من گێڕایەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم وتێتی ئێمەش لەگەڵ ئەم پرۆژەین و پشتیوانین و هەر شتێ بە ئێمە بکرێ ئامادەین لە ڕێگای لە ڕێگای نوێنەرایەتیەوە کتاب کراوە چوەتە نوێنەرایەتی بەغا ئیتر بەڕاستی لە نوێنەرایەتیەوە ئاگام لێ نییە چیتر کراون تۆ ئەتوێ خۆت ئیشەکە بکەی بیکە ئەکەتەوە پێکەویش بیکەین کەراسانێک من داوای نووسراوێکتان لێکم ئەی زۆر لە ساڵی ڕابردوو مامۆستا محەممەد داوای نووسراوی لە کاک عەبدوڵڵا مەبەستم هیچ شتێ نییە کە من لەگەڵ دکتۆر عەبدولیلاه دانیشتم وتی بڕۆ کەرکووک لەگەڵ کاک محەممەد دانیشە راپۆرتێک منە کە هاتین مامۆستاوتی من کتابێکم ئەوێ لە هەرێمی کوردستانەوە لە بەرەوەی ڕابتە بە مەلەفی کوردەوە قسەیان لەگەڵ کە وتم من مادام تۆ وەک موسسەی جوانترە تۆ وەک موسسە داوا لە موسسەکە یان نەک من کە ڕاستە ڕێکخراوم خۆی لەگەڵ برادرانی ئێوەیە قسەی کرد و داوای نووسراوی کرد ئەوەی من ئاگادارم وڵام نەدرایەوە وڵامی ئێستا بۆ نەکرێت ئێستا بکرێت چییە من یەک شتاڵێ کاکڕاز وتی بە ئەم مێزە بێتە ڕێگەیەک بۆ دۆزینە و چارەسەر وایە ئێمە ئێستا کۆبوونێتەوە بەڕست کاک محەممەد لێرە و کاک هێ من و کاک عەبدوڵڵا هەردوو کاک عەبدوڵڵا ئێمە کاک هێ من هەنگاوی باشی بڕیوە با ئەم مێزە بکەینە چارەسەر کاک عەبدوڵڵا ناڵێ یاداشتێک بنووسن ئێمە هەر لە دوای بەرنامەکە یاداشتێکە دێن بە کاک عەبدوڵڵا داواکاریەکە و ڕێو شوێنەکانیش کە هاوپێچ کراوە کە ئەنجام درراوە هاوپێچەکەین بەڕێست هەر بەیانی بیکەن وسای بۆ ئەنجومەنی بۆ ئەوی مخاتەبەی مامۆستا من نوێنەرایەتێکم هەیە نوێنەری وەزارەتی کاروباری شەهیدان فالکراوانە لە کەرکووک وایە یعنی تۆ ئەبێ دائیمەن احترامی موسسەی ڕسمی خۆت و لایانی پەیوەندیدار لەسەر ئەمێزە وش نوێنەرایەتیەکە یعنی ئەبێ بیقانونێنی ئیشەکە ئەبێ ڕێک نا ئەزانی چۆنە سیکە ئەبێ بیقانونێنی ڕێکی خەی ئەگەر پشگیریەکی محافظی کەرکووکی لەگەڵ بێت چییە ئەگەر محافظی کەرکووکەڵم ئەگەر پشگیرێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لەگەڵ بێت چییە
قرز نییە یعنی پێکەوە کاکە ڕەنج ئیشەکە زۆر قوتی بەسیتە قانونی زیاترە من بەیانی کە ئەچێتە ئەوێ مەرسەری ئەوراقەکە باشە بەس لە شوێنێک پەکێکەوێ خۆت تەلەفۆنەکەوێ خۆت دوایەکەوی پەکی ناکەوێ من خالی شوانی برادەرما ڕئیس وزرای خارجی عێراقا وەزیرەکان هەمووی پێکەوەین من کۆدەنگیەک دروستەکەم یڵە باچین بەلای وەزیری دیفاع یعنی ئیشەکە ناکرێتەوە مشتێک لە کەناڵەکانی ڕاگەن باسی باشە ئەکرێەوە ئیشە ڕسمیەکە ینی لە ئەوراقا ئەبێ کەم و کورتی نەبێ ڕێکخراوی مەدەنیە سەرسەرباتیا بێ بەڵام مؤسسەی ڕسمی هەم عێراق هەم هەرێم ئەبێ لە ناو ئیشەکە بێ نوێنەرایەتی عێراقمان هەیە فەرمانگەی زانین کە عەبدوڵڵاکەی تر عەبدوڵڵاکەی تر کاگرانج وەڵا لەبەرەوەی ئیشەکان لە کەرکووکە بۆ ئەم تەعقیداتەی تێنەکەوێت جەنابتان نەزانن مخاتەواتی بینی هەرێم و حکوومەتی فیدرال لە ڕێگەی نوێنەرایەتیەوە ڕەنگە زۆر جار کێشە و تاخیر بوون ئەوانەی تیاابێ بەڕای من ئێمە کۆنووسێک بکەین لە کەرکووکە نوێنەری وەزارەتی شەیدانی تایە بۆ ئیشەکە ئاسانترکەین نوێنەری وەزارەتی بەڕێزیانی تایە شەیدانی کەرکووک و مۆسەی شۆدا و ئەم برادرانش کە لە ڕێکراوەکانە و ئەنجومەنیش ئێمە بە هەمومان لە ڕێگەی ئەنجومەنەوە ئەگەر نەشکرا ئێمە لە ڕێگەی پارێزگارەوە چونکە ئێمە دەسەڵاتی ئەومان هەیە لە ڕێگەی پارێزگارەوە کتابێ بکەین بۆ ئەو لایەنانەی کە بەرپرسن یەکەم جار با بچین زیارەتێکی مۆسەی شۆدا بکەین مؤسسەی شۆدا ڕازیە ها ئەکید ئێمە هیچی ناوێت نووسراوێکمانە ئەمەی کە عەبدوڵڵا بەڵام ئەگەر نوێنەرایەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیشی تابێ ینی کاکفەمیشی تابێ باشترە بۆی بتوانین کاگرانج ئەم کەیسە بە پلەی یەکەم لە ڕووی قانونی و نوێنەرایەتیەوە لە زیمەی جەنابی وەزیرە وەکو بەرپرسارەتی ئەخلاقی لە زیمەی هەموو کووردا وەنیە وەکو بەرپرسارەتی ئەخلاقی وەکو بەرپرسارەتی یاسایی لە کەرکووک لە زیمەی ئێوەیە لە ئەستۆی ئێوەیە کەواتە بەڵام ئەگە وەزارەتی بەرگریش ڕاستی بێمە شکالێترمان بۆ دروستە ینی برادان کەسە زەوی سەربازگەی تۆبزاوە لە بدەڕەتە مڵکی 11 جوتیاری کوردە جوتیاری کورد لەگەڵا داگیرکرا ئێستا من بۆ خۆم هەموو بێهیوا بوومە لە شتێ هیوا نییە ئەو یاسایی کە گەڕانەوەی زەویزار لە مانگی یەک پەسەند کرا ئەگەر ئەو یاسایە پەسەند بکرێ ئەوە جوتیارەکان لێران باسی هەر کەس بکەن لێرەیە ئەوە جوتیارەکانە لە ئێمە حەلێکێن توانێ مایکەکە لە قانونەکەی هاتووە لە قانونەکەی هاتووە هەر جوتیارێک کە زەوەکەی داگیر کرابێ و نەگەڕێتەوە تعویزە کرێت تعویزێکی مدزیە کرێت برادران جوتیارەکان چاوەڕێی خۆیاڵەتی بۆ پرسەکەی بۆ ترسەکەی تۆ پاچی شەیدان تۆ تەسەورەکەی کورد ببێ بە ڕێگر لە بەردەمەوەیە کورد نابێت ڕێگر ئەوەی ڕێگر و وەزیری دیفاع وەزیری بەرگری بەوە کاک هێمن ئەڵەن ئەوەش ئەرزی 11 جوتیاری کووردە منی شەڵەم سۆڵح لەگەڵ کوردەکە ئەتوانێت حکوومەتی هەرێم ئەو جوتیارانە تەعویز بکە ئەوە زۆربیان لێرە ماڵەکانی ئەوان لێرن بەس وەزارەی بەرگری ئەلێم چارەسەر کراوە ئەو پرۆژە یاسایکەوە ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عێراق واژووی کردووە بڕیاری داوە بە هەڵوەشانەوەی زەوی زاری ینی بڕیارەکانی مەجلس سەورە ئەو زەویە وەزارەی بەرگری لێرە یەک بست عەرزی نییە لەو ناوچەیە ئەو معسکەرەی و ئێستا شوێنی ئەنفالکراوەکانە هی وەزارەی بەرگری نامێنێ بەس مجرد چاوەڕێی ئەواکەین ئەو تەوسیاتی کەوا لە ئەنجومەنی وەزیرانەوە بێت بۆ دایرەکان ئەوە تعلیماتەکەی تایە وەزارەتی بەرگری عێراق هیچ بست عەرزێکی نییە لە تۆبزاوە لە هیچ خاکی تۆبزاوە بەس لە قادسیە و لە معسکەر خالید و لە کەیوان و لە شوێنی تر بۆیان دەستشان کراوە دەستخۆش بینەرانی بەڕێسپاش ناوبڕێک ئەگەڕێینەوە گرنگ ئەوەیە ئێوە نایڵە نەم قەزەیە سار ببێتەوە و بەجددی هەمووتان ئەنجومەنی پارێزگا و وەزارەتی شەیدان و هەردوو کاگێمنەکە و مؤسسەی شوهەدایش کاک محەممەد هەمووتان دوای ئەم قەزەی مۆنۆمنتاکەون نانە مەبەستم لە دوای ئەم قۆناغا ئەزانم ئێوە زۆر ماندوونا نووسە بنووسن و من هەموو جار وتومە کێ دروستیکە عێراق دروستکە هەرێم دروستکە حزب دروستکە دەوڵەت دروستکە گرنگ ئەوەیە بپارێزرێت شوێنەکە ئێستا و کۆنووسە شتێکی زەحمەتە جەنابەت من وەکو برایەکی بچووکەدە و داوا لێ یەکەم تۆ ماڵێ لە کەرکووکە بۆ ئەمان عەزێتەی هەر جەنابی وەزیر ئیمزای خۆشتی تیابێ
من كتابەکەم بەڕسمی یا ئەینێرن بۆ مؤسسەی شەیدان وێنەیەکەن بە من یا ئەینێرن بۆ من جەنابی کاک عەبدوڵڵا لە ڕووی ئیداریەوە ڕەنگە تەخویلی بەڕێوەبەرایەتی شەیدانی ئەچێت لەگەڵیان ڕەنگە باشتر شوێنە دیاریکەن بۆ کۆبوونەوەی خۆیان بۆ ئەرکە هەڵەسیت من لە خزمەت تەنسیقا هەمووی لە خزمەت زۆر باشە بنەرانی بەڕێز اینجا بزانین کە سوکاری سەربەرزی ئەنفال هەندێک جار بەداخەوە لە ڕابردوودا من هەمیشە وتومە هەندێک جار 1001 ڕەخنەت هەبێت لە هەر وەزارەتێکی پەیوەنددار بەڵام بایکۆتکردن و قەتعکردن ئەبێتە هۆی بچڕانی پەیوەندیەکان و دەنگەکان من وەکو هاونیشتیمانیەک لە تەلەڤیزۆنەوە ئەمدی لە بۆنە و یادەکانە بایکۆتی وەزارەتی شەیدانەکرا ئەمە بوو بەهۆی ئەوەی چەندین کێشەی کە سوکاری سەربەرزی ئەنفال پەنگ بخواتەوە و قەت دیالۆگێکی بابەتی دروست نەبێت لە نێوان وەزیر و کە سوکاری سەربەرزی ئەنفالدا هیوادارم پاش ئەم ناوبڕا ئەو دەرفەتە بڕەخسێنین پرسیارەکان و داخوازیەکانیان ناڕاستەی جەنابی وەزیری شەیدان بکەن ئێستا ئاگەڕێمەوە بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ بێگومان ئەنفال هەر قەزەی کە سوکاری سەربەرزی شەیدانی ئەنفال نییە قەزەی هەموو کووردا قەزەی نووسەرانە قەزەی ڕووناکبیرانە قەزەی هەموو چین و توێژەکانە قەزەی هەموو تەمەنەکانە بۆیە هەندێک لە نووسەران و ڕووناکبیران لە ڤۆکسپۆپێکا قسەیان بۆ ڕوودا و کردووە با گویان لێ بگرین و اینجا ئەوان پرسیارەکانیان ناڕاستە بکەن فەرموون ئەنفال یعنی تراژیدەیەکی گەورە بوو کە بەسەر میلەتی کووردا هات ئەنفال ینی لێکترازانی کۆمەڵایەتی سیاسی و ئابووری و دەرونی نێوان لە کۆمەڵگادا ئەنفال بە کورتی هەوڵێکە بۆ قەلاچۆکردنی گەلی کورد بەڵام بەداخەوە کە ئەو قەلاچۆکردنە دەنگدانەوەیەکی وای نەبوو لەسەر ئاستی دنیا بۆ نمونە قەلاچۆک هۆلۆکۆستی جووەکان سەروەختی شەڕی جیهانی دووەم بووە هەوێنی ئەوەی کە جووەکان بوون بە خاوەنی وڵاتی سەر بەخۆی خۆیان دەوڵەت سەر بەخۆی خۆیان بەڵام بەداخەوە قەلاچۆکردنی کورد لە ئەنفالدا و پێش ئەنفال و دوای ئەنفالیش ئەو دەنگدانەوەی نەبوو کە ئەمەش زادەی ئەوەیە کورد لەسەر ئاستی دنیا دۆستی ڕاستەقینەی نەبوو لەبەرەوە ئەوانە ئەتوانم بڵێم بە کپی ڕۆیشتن یەکێک لەو هۆکارانەی کەوا ئەکا ئەنفال و قەلاچۆکردنی ئێزدیەکان و بەرزانەکان و فەیلیەکان دەنگدانەوەی هەبێ ئەوەیە کە ئەو جینۆسایدانە لە ناو ڕۆمانە و لە ناو چیرۆکە ڕنگ بدەنەوە و دواتر ئەو ڕۆمانانە بکرێنە فیلم چونکە لە ڕێی فیلمەوە ئەو دنیا بە کارەساتەکانی گەلی کورد ئاشنا بێ ئەنفال ئەگەر وەکو جینۆساید ژمار کرابێ دەبوو ئێستاکە زۆرترین چارەسەرەکانی لە جیهاندا بۆ دۆزرابایەوە بە تایبەت لەلایەن مافی مرۆڤی جیهانی و ئەوانە بەڵام ئەنفال لێرە لای ئێمەی کورد کە بێکەسین ساڵەهایە دووبارە خۆی دووبارە دەکاتەوە ئەنفال هەموو شتێک دەگرێتەوە ئێمە ئەنفالی زمان دەکرێن ئێمە ئەنفالی خاک دەکرێن ئێمە ئەنفالی جەستە دەکرێن وەڵا ئەنفالی یعنی قڕکردنی میلەتێک کە میلەتێک خوا دروستی کردووە میلەتێکی مێژوو کردە بەس ئەوە بووە کە بیسڕنەوە لەسەر نەخشەی زەوی و نەیهێڵن ئەنفالی با بڵێن جینۆسایدی کللتوری هەیە گەر کللتوری میلەتێ بڵێن ئێمە جلو بەرگەکانمان ئەگەر قەدەغە بکرێ ئەوە جینۆسایدی کللتوریە ئەگەر زمان و شێوەی وشەکانمان قەدەغە بکرێ ئەوە جینۆسایدی کللتوریە ئەگەر زمانەکە ئەوە لە هەمووی گرنگترە پایەی سەرەکی ئێمەیەگەر وەکو چۆن لە بەعزێ وڵات قەدەغە کراوە ئەوەش جینۆسایدی کللتوریە کردنەوەی دۆزەخ لەسەر ناسنامە لەسەر کەسایەتی کورد لەسەر گیانی کورد لەسەر مێژووی کورد لەسەر خاشی کورد ئەنفال بەلای منەوە سڕینەوەی ناسنامەی نەتەوەی کووردە کە مەسەلەن ڕژێمی بەعس هەوڵیدا یعنی زۆر بە بەرنامە کاری لەسەر ئەو بابەتەی کرد و بابەتی ئەنفال تەنیا هەر ئەوە نییە مەسەلەن کە ئەوەی کە کرا الحەمدولیلا کە پێشهاتی دی هاتە پێشێ کە نەیتوانی بەرنمەکەی تەواوکات دەنا بەرنامەی ئەنفال ئەوە سەرەتای ئەنفال بوو کە ڕژێمی بەعس دەستی پێکرد بوو ئەنفال جینۆسایدی کورد بوو ڕاستیەکەی لە
مێژووی کوردە نەک ئەنفال ڕۆژانێکی زۆر وەکو ئەمڕۆبوونی هەیەکە نەک تەنها لە ناو ساڵنامەکان و لەسەر لاپەڕەکان نووسراون بەڵکو لەسەر دڵی ئێمەیە و لە ناو هەناسە و هەستی ئێمەیە نووسراوە و ئێمە وەکو مامۆستایانێک لە بواری پەروەردە ئەرکە لە سەرشانمان کە بتوانین لە بواری زانستیەوە مناڵانمان وا پەروەردە بکەین ئاشنایان بکەین بە کەلتوریان بە خاکیان بە مێژوویان ئەنفال کارەساتێک بوو جینۆسایدێک بوو کە بەسەر گەلی کورد و خەڵکی گەرمیان بە تایبەتی لە 4 ساڵی 1970 جیلی ئێمە پێشتر لە قوتابخانەکان خوێندومانە و لە ڕێی دایک و باوکمانە و کەسوکارمان ئەنفال کراون بەو شێوەیە زانیمانە چیرۆک ئەنفال کریان و دێما ڕوخیا و برامان ئەنفال و باوکو دایکمان لە حەوێت ئاو زۆر شێت بی و باوکم مناڵەکان ئەنفال کریا و ئیستر مناڵەکان مەرێت توخواگەدایەکەی باوکمان بێتەوە گیفان باوکمان شاوە بین و ئەرە بەخوا کوڕەکەم مارێژنم بۆ بەڕێی دەزوراندار بوو هەردوو زەلامە گەزاواکەم و کوڕەکەم ئەنفال کران هەردوو ئافرەتەکە مارە بەڕێمانەوە ئێتر کوڕەکەم بینی دەستمان کردە ملیەک ئەم لاولایەکمان ماچ کرد ئێتر ئەو جارە کوڕەکەم بینی ئێتر کوڕمە ڕۆی بێسەر و بێشەن نەمزانی چی لێ هات نە قەوری هەیە نە تەعزیە بوو نە هیچی بوو هەتا ئێستا چاوەڕێیاکەم یەک جارە خۆم پێوە بینی سێرەکەم هەر لە ناو ئاوێکە ڕۆیم بۆی زەلامە تروێتی تو بنای کێەکەی وت منێ کوڕەکەمەکەم وتی دەبێت کوڕەکە لێرەیە ڕۆمە ناو ئاوکۆ قراغ ئاوەکە سەرەکەم کوڕەکەم ڕاستەپا وەستایە پاوە وتم ئەمە لێرە چیەکەی ڕۆرە وتی دای من چەند ساڵ هەم لە ناو ئەم ئاوەیە بەڵێ بێگومان بۆ چوونی ئەو نووسەرە بەڕێزانەشتی گرنگی تێدا وەکو مامۆستا حەمەد ساید حەسەن فەرمووی یەکێک لە کێشەکانەوەیە بەڕاستی ئێمە تا وەکو ئێستا هەر چمکێکی ئەو قەزیە بگری تەنانەت بڕوان پێ بکە بەس ئەو دادەتەمینەی کە بەندە دواندوومە لە ناو تۆپزاوادا خاوەنی دەیان چیرۆکی زۆر تراژیدی و کاریگەرە کە ئەتوانین دایان فیلمی وەکو پیانیستی لێ دروست بکەین چۆن جوولەکەکان قەزی خۆیان لە ڕێگەی هۆڵیودەوە بە دنیا ناسان ئێمە لە سینەما و ڕۆمانی شادەسمان بۆ نەبردووە وەکو مامۆستا حەمەد فەریق حەسەن وتی بەڕاستی زۆر چمکی تر هەیە بە تایبەتی مەسەلەی زمان مەسەلەی دەستدرێژیکردن بۆ سەر ئافرەتانی کورد ئەمە ئەو کەیسانەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی زۆر ڕەهەندی هەستیاری هەیە و زۆر بڤەیە هەموو ئەم کەیسانە توانین لە لاواندنەوە دەری بکەین بیبینە مەحفەلێکی دەولیەوە قەزیەکەمان قەزیە نەتەوەیەکەمان گەورەترەکاتەوە فەرموو برای بەڕێزم فەرموو بەخێراتی خوشکی عزیزم زۆر سپاس دەکەم پێش هەموو شتێ بە ناوی خوای گەورە و میرەبان جەنابی وەزیر ئەڵێ لە ناو ماڵی خۆت بتگرنە ڕێز هەموو دنیاتگرێتە ئامێز ئەگەر ئێمە هەموو ڕەنگەکان یەک نەخەین و ناتوانێت هەچ کەسێکە لە سێو چەقۆکە بە ملی کووردا تاقیەکاتەوە لێرە بەڕێز کاگێ من وەکو نوێنەرێک ئەوەندە گوێمان لا بوو نەکردنی هەندێک قسە هونەرە هەندێک جوابدانەوە هەر هونەرە بێدەنگی جوابە ئێمە بێدەنگی ئەشکێنین من لە نوگرە سەلمان ئێستا کاگڕەنج دەستی خۆش بێ زۆر سپاسێکم میمتەمینی هێنا بۆ نوگرە سەلمان لەگەڵ منابوو لێ قاوشا بووین بەداخەوە ئەوەی من بینیم نادێ موراد 86 کچ خۆی بە تەنیا دەست درێژیەکانی ژیانی موسسەی زۆرە ملێ کرایە سەر یەزیدیەکان خاوەنی هەبوو مەسیحێت کردیان بە جینۆساید ئێمە 182,000 ئەنفال 8,000 بارزانی کوردە فەیلیەکان لە ساڵی 1970 بۆ 75 نیو میلیۆن کورد بۆ ئێمە نەمانتوانی جینۆسایدی کورد ڕاگەێنین لێرەوە من ئامادەم ئەو برادەرە بەڕێزە کەوتی ئەنفال کۆتایی پێات و ئەنفال کۆتایی پێناتوە داوات لێکم دوای بەرنامەکە جوابی ئەو ناوی ئەو وەزیرم پێ بڵێ کۆتایی پێ نەهاتوە بەدەستی ئەنفالەکان کۆتایی بەو ئەیێنین ئێمە کوردین ئێمە دیفەعکەری ژیانین کاک ڕەنج تکات لێ ئەەکەم جینۆسایدی کورد دەبێ ئێمە ڕۆژی 20 مانگە چینە ئەرعەر و تۆبزاوە بیری ئازیزانمانەکەین 28 کەسی دەرەجەیەکە بەنفالە 4 خشک برا ئێستا ژاتم خزمەتەکەم تۆ بەمەڵی کاتەکەت کەمە بۆت گرنگە ببوورە فەرمایشتەکەشت قەتعەکەم بۆت گرنگە ئەو بینانە تێک نەیرێ و بکرێ بە مۆنومنت ئەبێ بکرێ بە مۆنیمێت ینی نیو دۆنمیا دۆنم نیوێک ئەو بەڕێزە و جوتیارە بەڕێزە زۆر سپاسیەکەم بە دۆنمێکی چینە سەتەها دۆنمی کورد لە خاچ کرا برا بە ناسنامەی زۆرە ملێک بە عەرەب کراین بە بەعسکردن کراین عەرزەکانی کوردە فەیلەکانی خانەقین چی لێ هاو عەرزەکانی کوردستان سنووری دووس خوورمات و تۆبزاوە من لێرە جەرگم بۆیانە سووتە ئەوەی ئازاری نەبینی بێهاز بە ئازار ناکا کاک ڕەنج من
لێرانی هزار ئەنفالی گەرمیان و کوێستان هاتووم من لێرە نەهاتووم بە ناوچەگەری هاتووم ڕەنگەکانم و کاڵ نەکەمەوە تۆخیکەمەوە یەک بگرین کاک ڕنجکات لەکەم نوگرە سەلمان سوورسێ سجنەکانی تۆپزاوە سجنەکانی دووبست ئەوە دووبست من ئاگام لێتی دووبست کرا بەشتوش هەر تەختیش کرا بۆ خاوەنمان نەبوو قبول ناکەین دەبێ ئەو شوێنەی من تیاجا کرامەوە لەگەڵ خوشک و براکانم ئێستا وێنەکانیانم هێناوە من کە ئێستا تۆپزاوە بووی لەگەڵ دادەتەمینا بووم خۆزگا من بدا ڕەفیقێکم لەوێ نەهاتەوە ناوی شنۆیە کچی مەڕی لە خانە بەداخەوە خەڵکی قەیتولە لەوێ تووشی سکچوونێک بوو ئێتر زۆر گەرما بوو بەڕاستی هەمومان جاکراینەوە لەوێ نەمانزانین لەکوێ لە خاچ درا نەک ئەو سەتەها چیرۆکی ستراجرام لایە کاک ڕەنج لەوێ ئەبێ ئەو شتە ئێمە ئیشی لەسەرکەین لێرە بە پارێزگای کەرکوو کەڵم بەجلی کوردیەوە ئەم جارە بێت مۆنێمێتەکەی نوگرە سەلمان و تۆپزاوەمان بۆ بکە دروستی بکە ئەو دۆنمانە لەسەر من ئەچم بە ئەگەر قاچیشم نەبێ بە خانە خشکی ئەڕۆم دروستیەکەمەوە چکە من لەوێ ژیانم لە دەستداوە ئازیزانم لە دەستداوە یانزە جوتیاری کورد بێت بەخوا کورد دەست ناخاتە مۆنۆمنتی ئەنفالەوە بۆ عەرزە لێرە کاک ڕەنجگلەیەکی زۆر گەورەم هەیە چواردەی چوار بکرێ بە عوتڵا بۆ هەموو عێراق چکە ئێمە بەدەست عێراق ئەنفال کراین ڕۆژێک عەرەبێک ڕۆژنامەنووسێک پرسیار ئەکا ئەڵێ ئەرە باشە بۆ چواردەی چوار عوتڵەیە بزانێت لە 1970,000 کوردی ئەنفال لەو ڕۆژەیە جینۆساید کرا لەو ڕۆژۆ ئەنفال کراوە با عەرەبەکان تا ئیسە نازانن ڕەفیقی خۆ من هەندێک جار باسیەکە من لە تکریت ژیاوم خاتون گیان وەڵی من لەگەڵ ئەوە نیم ڕۆژی یادی تاوانەکان هەڵەبجە بێ ئەنفال بێ بەرزانەکان بێ بکرێتە پشوو بەڵکو دەبێ بکرێتە ڕۆژێکی نیشتیمانی سەرانسەری عێراق لەو ڕۆژەیە لە فەرمانگە لە زانکۆ لە قوتابخانەکان یاد بکرێتەوە پشوو بۆ فەرمانبەرە بەڵام ئێمە دەبێ بیکەینە بۆنەیەکی نیشتیمانی کە لە ناو زانکۆیەک لە بەسڕا یاد بکرێتەوە لە ناو زانکۆیەک لە بەغدا یاد بکرێتەوە تو یەکەیتە پشوو فەرمانبەرە ڕاتە ماڵەوە پشتەدا بەس حکوومەتی هەرێمیش لەو سۆنگەیەوە زۆر لۆجیکی بوو کە بەڕاستی بەڵێ من لەگەڵەوە من پێم وایە ئەوەی 16 سێ کراوەتە پشوو هەڵەیەکی زۆر گەورەیە ینی ئەسڵ تێکەڵشی کرالێ يوم مقابر الجماعية هەڵەبجە حکوومەتی هەرێم منطقی تر بوو وەنیا ئەوەی حکوومەتی هەرێم منطقی تر بوو بەڵێ ئەمنەوەی حکوومەتی هەرێم لەگەڵ خوشکی عزیزم بابیکەن بە فرسەتێک سەیریکە من یعنی بەڕاستی بە سەعاتها کات بین بە تۆ هێشتا ئازاری یەک لەحزەی ئەو شەوانت نییە کە لە تۆپزاوا سجن بووی من لەمە تێگەم بەڵام بابیکەین بە فرسەتێک کە جەنابی وەزیر هاتۆتە خزمەتتان هەمومان لە خزمەتتانین پرسیارێکی دیاریکراوت بۆی هەیە با ئەوە بکەین بە کۆتایی و مەجای ڕەفیقەکان پێش هەموو شتێک فرسەت نابێت سێری وێنەکان بکەی کە ئێمە لە کاتی ئەنفالا و کەسوکارانم ڕۆژوە ئەمە 16 هەوەی ئەنفالا کە ئێمە ئازاد بووین بێت کە لەوانەشی کە بێسەر و شوێنن بەڵام کاک ڕەنج جەنابی وەزیر لێرە دانیشتووە قەیسەر هاتووە مەیسەر ڕۆشتووە تا ئێستا ئەنفالکراوانی 2970 هاتوون هیچمان بۆ نەکراوە بۆ بەڕاستی ئێمە هەوەیەکمان نییە ئەچینە خەسخانەیەک ئەچینە شوێنێک ئەڵێ ئێوە متحەتانەیشتان بۆ ناکرێ خەسخانەیەکی تایبەتمانێ جەنابی وەزیر لەو 4 ساڵە نەچوە بچیە ئەتوانین لە پایتەختی شەیدان بەڵێ با بکرێت بە پایتەختی شەیدان هەر 4 پەرچە کوردستان بتوانین داوای ئیشاعەیەکێکی نییە ئەڵێ بڕۆ بۆ ئەهلیەکان بۆ لە ئەهلیەکانە هەیە کە ئەهلیەکان بە خوێنی من دروست کراوە لە سمود بکرێتەوە ئەو نەخۆشخانە لە چەمچەماڵ بێ لە سمود بێ ئێمە ئەچی قەیچەکە بەڵام یەک تەسکێم ئەوێ دەستخۆش ئەوە گەیشت پرسیارێکی ترت هەیە بەڵێ پرسیار مۆنێمێتکردنەکە ئەبێ لەسەری ئێمە شەڕی گورز بکەین شەڕی گورسکەن مناڵەکانمان نەخۆشن مەکتەبیان تەواو کورە تەعین نابن ینی معقول لە 25,000 کەس ێستا تەقاعود کراوە نەتوان 20,000 کەس دابمەزرێنەوە من قەرەبوویەکم بۆ چییە وەرەسەیەک بێ 450,000 6 خوشکوبران قسە ناکەن بەیەکەوە یەکی 80,000 بەر ناکەوێ کوا قەرەبووکردنەوەمان کوا مافی ژیانمان کوا و خەسخانانەی من ئێستا ئازارێک لەسەر من لە تۆپزاوە بە دەمامچە دراوەتە سەرما ئەچمەر دکتۆرە لە دەمارێ لەسەر سپی بات بۆتە لای جەنابی وەزیر وەسڵم بۆیە ناو بۆی سەرف نەکردوم ئەوە خۆی دانیشتووە من ڕوبەڕوو قساکەم ئەڵێ بڵێ من زۆر شتم هەیە ئەم خاتوونە بەڕێزە لەگەڵ مەجای هاوڕەکانی شت بە بەڵێن بێ هەر بەرنامێ بکەم بێتەوە نایکەم فرسەتێکی تر تێمە بەڵێ خوشکە جەنابی وەزیر ئەو تێبینیانە و نووسی شەکەم کاک ڕەنج دەستخۆشی لێکم من یەکێکم لەو زیندانەی لە نوگرەستەرین لە تۆپزاوە بوو هەفتەی لەگەڵ ئەمانە بووین ئەوەی من بینیم هەتا مردن بیرم ناچێ کاک ڕەنج هەتا ئەو ڕۆژەی بمرم ئەو پیاوانی کە لەبەر چاو ئێمە ئازاب ئەدران لەنا ئەو ژوورەی کە منی تیا بووم پیاوێکی بە تەمەنی تیا بوو تۆش لەگەڵ دادەتەمین و ئەم خوشکی هەمومان بەیەکەوە بووین کاکیە من لەگەڵمان ئێمە دێیەکەمان هەمووی بەیەکەوە کاک ڕەنج پیاوێکی بە تەمەن سەیریانی کرد کە سەیری
کوڕ و برا و کەس و کارەکەی کرد کە ڕوت کرابوونەوە لیان ئەدرا هاتن لەبەر چاو ئێمە ئەوەیان لەو پیاوە بە تەمەنەدا هەتا مردن ئەوم بیر ناچێ هەتا ئەو ڕۆژەی بمرم کاک ڕەنج دوای ئەوەیش ئەوە ئازاد کراوین ئازاد کراوین من لە 2013ەوە ناوەکەم بە نەقڵ لە کەرکووکەوە هێناوە بۆ هەولێر لەبەرەوەی فۆرمم سلێمانیە بردوومەتە سلێمانی لە 2013 تا ئێستا هەر سەیرێکیشی نەکراوە بزان من چیم چی نەبوومە یعنی تاکەی من بەرگە بگرم تەمەنم 8 ساڵ بووە 45 ساڵم تاکەی نەقڵی چی؟ نەقڵی لە کەرکووک یعنی معاملاتم کردبوو بۆ زیندانی کە ساتە سەر شتم فۆرمم سلێمانی بوو وتی تۆ ئەبێ بیبەی بۆ سلێمانی بە نەقڵ لە کەرکووکەوە خۆم بە سیارەی ناومەتە هەولێر بۆ دایرەی زیندانی لێرە بۆ لای ئەم نەهاتووم بۆ لای دایرە بۆی بۆستا نەقڵی چی کەیسەکە ئێوە بینوسێ بە نەقڵ ناوەکەم کە مامەڵەی زیندان سیاسی بەڵێ توانە تۆ لەبەرەوەی کارتی زانیاریت لەگەڵ فۆرمەت هی هەریەمە لای ئێمە ئیشت بۆ ناکەین خۆی گەرمیانە دایک و باوکی لەوێ بوون لێرە ئیشت بۆ ناکەین بچۆ بۆ هەرێم مامەڵەکەیان بۆ ناردووە بۆ هەرێمی کوردستان لەو کاتە مامەڵەکە تۆ هیچ کام لەو شتانە شمولی تۆی نەکردووە کەرکووک نە سلێمانی تا ئێستا ئەم هەموو ساڵە بە کولەمەرگی ژیاوی داماوی باش ئەمە یەک شت بزانم زۆر کەسەیە تا ئێستا لە سمود لە کەلار لە شۆڕش هیچ هەوێکی نییە هیچ هاوکاریەکی سعادەیەک زۆرە هەشت نەفەر بوو باوەش بڵێم بەدایک و هەشت نەفەر بووین نیوەمان فۆرمیان کەرکووکە ناوێن بە ڕەفزاتۆتەوە چوارمان بە ڕەفزاتۆتەوە دوانمان قبوڵە من هەر نیم هەر هیچم نییە ئەبێ مافی ئەوانیش ڕەفز بۆ یعنی بۆ لە بەغاوە بە ڕەفز ئەمەگەر ئەم بە ڕێزەوە بزان من لەوەیە ئەبێ شتێ بکە بۆ ئەوانش کە ڕەفزن دەستخۆش خوشکی من یەک دەقا ببوورە دەرفەتیان با ئەویش قسە بکە جەنابی وەزیر وازەحە بەڵێ کاک ڕەنجیان چەند مەسجونین بتۆبزاوە ئەو نقرە سەلمان کاک ڕەنج زانی هیوادارم ئەم کەیسانە طبعا من قەت يك دقيقة طبعا من جنابي وزير من ما بس تمونيا تأكيد متوش واتي ناقيت ومنيش أناسي كمن مزايدة بصرتو عبكم يا بصر هيس كساكا بلام تكاولي كم أو كيساني كالليربا للنوت بوكا كتاي نوسي تكاد لي كم أجا هيوادارم إيش لسر كي ممنون الدبل باشا شنكا براستي أم برنامج لجيان ما بين راني برز ئەو خوای ئاگادارە نەمیستۆ شۆی تەلەڤیزۆنی بێت بۆ خوای ببێ بە شۆی تەلەڤیزۆنی ئیشێکی ترەکەم ئیشی تەلەڤیزۆن ناکەم خوا ئاگادارە نە بۆ خۆنواندنە نە بۆ ئەم قسانەی کەم نە مەغەڕەزی سیاسی نە ئامانجی سیاسیم هەیە ئەم بەرنامەیە بۆ خەڵکی کوردستانە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە مە شۆی تەلەڤیزۆنێکی بەڕێزی ئەوە فرمێسکی خەڵکە تکاو لێکم ئەو تێبینیانە بە هەندوەر بگرا فەرموو براگەیان بۆ پشڕاستکردن دەستخۆشی بۆ جەنابەت و بۆم بەرنامە جوانەی بۆ ئێمە و کردەوە بۆم فرسەتە جوانەی کە ئێستا ئەم برا بەڕێزەی لە شوهدای عێراق و کاک عەبدوڵڵای شا گوێی لێمانە و ئەم هەموو خوشک و برا بەڕێزە بۆ پشڕاستکردن ئەم خوشکە گەورە و بەڕێزەمان من بۆ برای خۆمی ڕاستەکەمەوە مەبەستی ئەوەیە ئێمە خەڵکی کوردستانین خەڵکی سلێمانی و ناوچەکانی گەرمیان و هەمووی بە گشتی لە عێراق کارمان بۆ ناکەن لە کەرکووک بۆمان ناکەن لەبەرچی کارتی زانیاریمان و کارتی نیشتیمانیمان ئیدارەی ئەو دیوە ئەمە یەک لە خاڵەکان دوو لای بەڕێز کە عەبدوڵڵا خۆی چاک ئەزانێ پشڕاست کراوینەتەوە نوەجبەی 9 تا 15 ئەمە هەویەکانمانە کاکە ڕەنج کۆدی زیندانە سیاسەکانمانەیە لای کاک ئەحمەدی مام ڕەسوڵ ئەو کات مدیر عام بوو پاشان هەوێکی من هەمان بۆ کراوە ئەوە تا خۆی چاک ئەزانێ حەزەکەم سەیرم کاکە هەوێی بێموچە بەڵێ هەوێ بێموچە ئەمە هەوێی کۆمکاری زیندانە سیاسەکان خۆی چاک ئەزانێ کێیە دوو جار پێمانیان پشڕاست کرد و بۆمانیان کردو جارێکی 36,000 و جارێکی 10,000 کۆمکار پاشان هەوێی موچەمان بۆ کراوە لە وەزارەتەکەی کاک عەبدوڵڵا چەند جارێک سەردانیمان کردووە ئاخیر مەرحەلە ئەوەی پێوتوین من حەیەکی 250,000تان پێڕەوا ئەبێدێ ئێوە من خۆم باوکی خۆم نەبینەوە ئەلفال کراوە کاکە ڕەنج دایکم 6 خوشکن دوو برا هەیە ئەلفال کراوە خۆم و دوو خوشکم و دوو برام 6 مانگونی و لە سجن دوو بزوو تۆبزاوە سجنمە ئەو مختەبەسی حکومەکەم مردوو لەمە جوانتر ناشۆرێ ئەگەر وانییە و پشت یەکتانایکیانێ ئێستا لەم بەرنامەی جەناب و دەرناچم بمخا بە بڵێوانیە بەڵام ئەمان ئیش بۆ ئێمە ناکەن ئێمە کە سوکاری ئەلفال داوای ئەو من هەمان کردووە کە 250,000 پێمان ڕەوان نابینن هیوادارم خۆی چاک ئەزانێ لە وەجبەی 9 تا 15 10 ساڵە چاوەڕێن ئەڵێن ئەم مانگە نا ئەم مانگە ئەمە هەر قسەی من نییە دڵنیا بە ئەمە قسەی تقریبا 10,000 5,000 کەسی گەرمیان و هەڵەبجە و
هەموو کوردستانە بەگشتی هیوادارم لە مەفهومەکەی من تێگەیشتبی و چاوەڕوانی ئەو من حین چاوەڕوانی ئەوەی وە کاکە ڕەنج داواکەین لە ناحی شۆڕش بێ لە هەڵەبجە بێ لە گەرمیان بێ نەخۆشخانەیەک بکرێتەوە خزمەت بە کەسوکاری ئەلفال بکە بەبێ مقابل بمان بینن و نەشتەرگەری و عملیات و ئەوانەمان بۆ بکەن و ئەم کۆدێ و ئەم هەوێ بۆمان کراوە وەکو هاوپیشەکانمان کە وەجبەی تایەکەش مستەفی دەبن لە هەموو مافوو امتیازاتێ بڕوا بکە تەنانەت لە سەیتەرەکانیش نایخوا هیچ شتێکمان بۆ نەکراوە ئەگەر وانە کاک عەبدوڵڵا ئێستا ڕەدم باتەوە زۆر سپاس بە مافی هاوڕێگانم نەخۆم و با ئەم سێ پرسیارە جەنابی وەزیر بزانین فەرمایشتی چییە دوایەوە ئێمە لایوان حەزاکەم لەگەڵ لەسەر ئەو قسەی بەڕێز کە فەرمووت هەوی بێموچە نەک هەوی بێموچە هەوی بێ هیچ ئیمتیازێک یعنی بۆ نمونە ئەو ناوانە کە پشتڕاست کراوەتەوە لە ئەنجومەنی وەزیران تەزدیق کراوە لە وەزارەتی دارایی تۆمارە بەس ئەوە نەماوە موچان بۆ بسترێ بەڵام وەزارەتی دارایی کاکەڵا خۆی ئاگادارە چۆ ڕێنمایەکی دەرکردووە لەگەڵ وەزارەتی شەیدانیشە تەبعاً نازانم تا چەند کاکەڵا موافق بۆ لەگەڵیانە ڕێنمایەکی دەرکردووە ئەڵێ ئەوەی کە کۆدی هەیە و موچە وەرناگریان من حەوە ناکە هیچ ئیمتیازێکی پێ ناترێت نە چارەسەری پزیشکی نەکری خوێندن هەتا لەم دوایە بۆ زەویەکانی شویستیان وا بکەن بێبەش بن بەڵام بە هەوڵی ئێمە و کۆمەڵی ڕێکخراوەکانی تر توانیمان ڕێنمایەکە تعدیلکەینەوە خۆت ئاگاداری ڕێنمایەکان دەرکردو کە سودمەندی ڕزگار بوویان فال ئەوەی کە زەوی وەرگرتەوە بە سودمەند دژوارەکرێ تاوتمان کاکە من حەیە و کاکەڵا خۆشی هاوکار بووەوەی لەگەڵمانە ڕێنمایەکە تعدیل کراوە یعنی ئەو هەوێ کە کراوە بێ هیچ ئیمتیازێکە یعنی بە قەست بە مەبەست ئەیانەیە ئەوەی کۆدی هەیە و هەموو شتێکی تاواکرۆ لە هیچ ئیمتیازێک بەشدار نەبێت وەکو چی وایە کاکڕێستخوا ئەمە فڵم وەکو چی وایە ئەوەی کە موچەی بۆ کراوە سەرمایە چەتێکت داوە پێوەتانێکش دێ بە کۆڵە چەتێکی پێوەتانێکش بە کۆڵەوەیە بەڵام ئەوەی کە هیچ چترت پێ نەداوە هیچی پێ نادەی ئەوەی کە موچەی هەیە هەموو ئیمتیازەکانی پێدا ئەوەی کە موچەی نییە هیچ ئیمتیازێکی پێ نادا بەڵێ جەنابی کاکەڵاگیان وڵات تەبەن کاک ڕەنج ئەم بەڕێزانە هەرچی ئەڵێن من لەگەڵ قسەکانیانە یعنی بەڵام حقیقەتێکی ژەیە هەیە شەهید نییە تێکەوتووە هەیە زیندانی نییە تێکەوتووە ئەمە بۆیە لێرەوەی ئەڵێم خۆشیان ڕەنگە بزانن بەڵام بەهەرحاڵ خۆتان نەزانن ئێمە لە قۆناغی خەباتی ڕزگاری نیشتیمانی و زیندانی سیاسی ئێمە وەکو زیندانی سیاسی نسبێکی دیاری کراوە ڕاگیراوی شاڵاوەکانی ئەنفاد وازەحە بەڵام بەهەرحاڵ با نەچینە ئەو تەفاسیل وەردەکاریە کاگڕەنج ئەم بەرنامەی کرد بە ڕاستەکەی بەڵام بەڕاستی کە پارتی و یەکێتی خۆتۆ وەزیرێکی سەر بە پارتی و یەکێتیش نیت وانە کە پارتی و یەکێتی ئەیانەوێ هاوکاری کەسێ بکەن بەڕاستی بانەیکەن بە زیندانی سیاسی لەسەر حسابی ئەنفال و لەسەر حسابی کە یانەوە یەکێک بکەن بە شەهید کە لە سنفی خەباتکردنی کوردستانی شانە بووە با خۆیان منحەیەکی لە داهاتی حیزبەکان بۆ ببڕنەوە نەک لەسەر حسابی ئەنفال و شەهیدانی سەنگەر بێوەنیە بەو خۆیان من بم لە بریتۆدانە بەدانەی دەرەکەم جا یەک شتێ لێرە خۆی ڕێکخراوێکەیە یەکێک لەو بەڕێزانە باسی کرد کۆمکاری زیندانی سیاسەکان بۆ ئەوی ڕوون بێت لای هەموو کەس کۆمکاری زیندانی سیاسەکان ڕێکخراوێکی سربەخۆیە پەیوەندی بە موئەسەسەی ڕەسمی حکوومەتی جەنابی وەزیر وەڵامی جەناب تایاتەوە خوشکە ئەگەر گوێ بگریت مەمنونت دەبم بەڵێ وەڵامی ئێوە ئاەتەوە کۆمکاری زیندانی سیاسەکان ئەم هەویانەی بۆ کردوون کۆمکاری زیندانی سیاسەکان ڕێکخراوی هەوێ ناڕاستەکانیش یا هەوێ ڕاستەکان هەمووی ئەوان کردویانە کە هەویەکانیان کردووە 36,000 شتێکە وایە مامۆستا 36,000 لەم 36,000 هەوەیە بەپێی تەدقیقی ئێوە چەندی ڕاستە ئێستا بۆت باسەکەم ئەم ڕێکخراوە ڕێکخراوێک کە تێکەڵیەک هەیە لە نێوان کەسوکاری شەهیدان و خەڵک بە عام ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی موئەسەسەی ڕەسمی حکوومەت نییە یعنی لە ڕووی کارگێڕی و ئیداریەوە کە ئیش و کارەکان بڕوات ئەوان پشگیریەکیان کردووە بە فتەرێکی ئەوانە ڕۆشتووە وەکو ڕێکخراو زەحمەتیان بۆ ئەوانیش ئیتر پارەیان لە هەر کەس وەرگرتبی و وەری نەگرتبی و هەوێی چنیان وەرگرتبی هیچ پەیوەندێکی بۆ وەزارەتی کاروباری شەیدان فەرکراوانەوە نییە چکە ئێمە پارە لە خەڵک لە کەسوکاری شەید وەرناگرین لە هیچ شوێنەکە ئێوە ئستنادتان کردوتە سەر ئەوەی ئەوان جا بابەت باسکەم پێشەوەی من بم بۆ وەزیر و پێشەوەی منی وەزیرەکەی پێش منی ژاتبێ ئەم ڕێکخراوانە ئیشیان کردووە و بە فلتەرەکەی ئەوانە ڕۆشتووە باش و خراپ هاتووە بەرحاڵ ئەوە یەکەم دووهەم ڕۆژەکان بکرێ بە پشوو نەکرێ بە پشوو ئەوە بەڕاستی توێژینەوەیەکی ئەوێ ئاخرقەی ناکاتە تۆ سەیرێکە جارە من وەڵامی ئەو یەکەم دەستگیر نەبووە خۆ ئەم بەرنامەیە بۆ نمونە من کوڕان فالەکەم وەزیرێکی وڵاتەکەمە بینم بە ئاو حەسرەتێکی زۆرەوە هاتووم
پێم وتووە من بە مناڵی بە کولە مەرگی گەورە بووم و بە قوربەسەری گەورە بووم جەنابی وەزیر هیچ هەوەیەکم نییە هەوەیەکی بە ئیمتیازە بۆ کردوم جواب بدەمەوە نا هێشتا وەڵامەکەم دەستگیر وەڵامەکان لە خوارەوەیە ئەگەر نووسیوم ئەگەر دەرفەتی مەسەلەی ڕۆژەکان بکرێ بە پشوو نەکرێ بە پشوو بەڕاستی ئەمە هەڵسەنگانی کێوێ لەلایەن یعنی هەندێکی کراوە بە پشوو هەندێکی نەکراوە ئەوە هەڵسەنگانی کێوێ ڕەنگە جەناب ڕێ وایە ئەوە کە سوکاری شەیدیش لە پشتەوە ڕێکی تری هەیە ئەمە هەقە توێژینەوەیکی لەسەر بکرێ لێکۆڵینەوەیکی لەسەر بکرێ بە حزوری ئەوانەی کە سوکاری شەیدن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەسانی پسپۆڕ لەو بوارە هەڵسەنگان بکرێ ئایا بکرێ بە پشوو یا نەکرێ بە پشوو بەڕاستی ئەوە قەزیەکی گەورەیە لێرە یەکلایی نابێتەوە بە من مەسلەی نەخۆشخانە من تەییدی ئەم بەڕێزانە ئەکەم من نووسراوم کردووە و لە دوای ئەم کۆبوونەوەشەوە جارێکی تر جەختەکەمەوە منیش پێم وایە نەخۆشخانەیەک لە گەرمیان نەخۆشخانەیەک لە هەڵەبجە نەخۆشخانەیەک لە سلەیمانی نەخۆشخانەیەک لە بارزان نەخۆشخانەیەک لە هەولێر نەخۆشخانەیەک لە دۆهۆک هەبێ تایبەت بە کەسوکاری شەیدا منیش لەگەڵینی تا ئێستا کراوە یا نەکراوە بۆ نەکراوە ئەوە مۆزوعێکە بەڵام ئەوە خەریکی لە سلێمانی هەنگاومان ناوە و پێشنیاریشمان کردووە لە کەرکووکە یعنی لە پێش ئێستەی لە عەفو لە هەولێر بەڵام من نووسیومە لای خۆم جارێکی تر جەختەکەمەوە و نووسراوەکەمەوە داوا ئەکەمەوە ڕێکار بگیرێتە بەر نەخۆشخانەی تایبەت بە کەسوکاری شەیدان وەزیرەکانی تریش تەسەورەکەم هاوکارمان بن مەسلەی تاعینات من تەئیدم کردووە ینی تەسەورەکەی جێبەجێ بکرێ نەخۆشخانەکان قورس نییە حکوومەتی هەرێم لە قەیرانێکی دارایانە ئیستا بەڵام ئەتوانین لەگەڵ کەرتی تایبەت هەماهەنگی بکەین بە نسبەیەک مەسەلەن چارەسەری نەخۆشی کە سوکاری شەیدان بکە بە نسبەیەک مەسەلەن لە 100 نەخۆش 30 بۆ کە سوکاری شەیدان بێ ئێستا لە زۆر وڵات هەوێی محاربین هەوێی قوربانی بە عەرەبی پێڵەن محاربین القودەما یعنی بەڕاستی کەس بەقەدەر خەڵکی هەڵەبجە و خەڵکی ئەنفال شایەنی ئەم امتیازانە نیە بالضبط جا کاک ڕەنج مەسەلەی هەوێ ببێ و نەبێ قسێکی جوانیان کرد مەسەلە مەبداکەیە ئەوانەی هەوێیان هەیە زیندانین ئەوانەی شەیدانن بۆ مەسەلەی تەندروستی هەمویان نەزانن بەداخەوەی ڵێم لێرەوە ئێمە ڕێنماییمان هەیە ئیشی خۆمانمان کردووە وەزارەتی شەیدان وەزاری تەندروستیشی خۆی کردووە لەگەڵ وەزارەتی شارەوانیش بە هەمان شێوە بەڵام کۆدەنگیەکی خەڵکی کوردستان نییە لەگەڵ پرسەکە لەگەڵ پرۆسەکە مەسەلەن نەخۆشی بۆ مەسەلەن بۆ نەخۆشی باسی نەخۆشیان کرد کە سوکاری شەهید ئەبێ بچێتە نەخۆشخانە بە بەلاش چارەسەری بۆ بکەن خۆیان نەزانن کە ئەچێتە نەخۆشخانەکە کاکی دکتۆر هامشێکی بۆ ئەکا و نووسراوێکی هاتێ بۆ دوای نیوەڕۆ خۆیان نەزانن بۆ عیادە لە خەسەخانە حکومیەکە نایە چارەسەرەکەی بۆ بکا بە بەلاش لە خەسەخانە ئەهلەکەی ژێمە نسبێکمان داناوە هاوکاریان بۆ بکەین مەسەلەن ئەوانیش ماتەڵەی پێەکەن یعنی وەکو دەق وەکو نووسراو وەکو ئەرک من ئیشەکەم کردووە جەنابی وەزیر ڕێنماییەکە هەیە سزادراوە لەسەری کە شتێک ئیمکان هەبێ بۆ نمونە لە نەخۆشخانەی شۆڕش بکرێ جەنابی دکتۆر بۆی بیتە کەرتی ئەبێ کە سوکاری شەیدی خۆشیان تۆزێک مەسەلەن قسە بکەن بەس بەڕاستی ئەوە ڕاستە یعنی کە ئەبێ ئێوە خۆتان بۆ تەحویلێکا بۆ عیادە بۆ پاش نیوەڕۆ یعنی بۆچی لە بەیانیان چارەسەری نەخۆشەکەی بۆ ناکە عینەن دکتۆرە دەوامەکەی لە کەرتی گشتی هەیە نەخۆشەکە چێتە لای ژنێکی مەتەن دایکێکی بەتەمەنە پیاوێکی بەتەمەنە کوڕە شەیدێکە ڕەنگە وەعیشی نەبێ حەقی ئەوی چی بکەیانی بەڵام دکتۆرە بەڕێزەکان بەڕاستی بێ بە ئینسافەوە ئیشەکە بکەن تۆ بۆ ئەی خەیتە دوای نیوەڕۆ بۆ ئەو لەوێ نایە بە کە سوکاری شەیدەکە ئیشەکەی بۆ بکەیت یعنی ئەم مەوزوعانە کاک ڕەنج یعنی کۆدەنگیەکی ئەوێ وجدانی ئەوێ هاوکاری ئەوێ مەسەلەکەم من نیم من وەکو دەق ئیشەکەم کردووە بووم بە وەزیر ڕێنماییەکم دەرکردووە لەگەڵ وەزیری تەندروستی لە 150 خەسەخانەی ئەهلی کە سوکاری شەید ببورن حکومیش بە بەلاش بەس کە سوکاری شەید دەچێتە خەسەخانەی گشتی حکومی نووسراوێکی بۆ نووسی و هەمشێکی بواکە بۆ دوای نیوەڕۆژ من دامناوە لە 150 هاوکاری بکە کۆمەڵی ڕێگا و هینی بۆ ئەدۆزێتەوە پەنجاکەی لێکات بە پارە دیسانەوە ئەیکاتەوە بەرگەرانی کێ ئجرات بکە بزانێت کێ ئاوا عەزەتی کە سوکاری شەید هاوکارمان بن خۆشیان بێنەدا کاگە من ڕێکخراوەکانتان بۆ بەدوایەمەیان ناچن ئەوە خۆیان نەزانن وەکو دەق جا پرسیارەکان جواب بمەوە یعنی وەکو دەق کاک ڕەنج تێگەیشتمەوە وەزیری تەندروستی هاوکارم بووە وەزیری شارەوانی ناوەکان لای من ڕئیسی وزەرا و جێگیر ڕئیسی وزەرا
فەرمانم بۆ سەرجەم کە سوکاری شەهیدان دەرکردووە زەوی بدرێ بە هەمووی لای من نەماوە بەڵام دوجار ئەوان منە ناسن زەویکی ئەیانێ لە شارەوانیەک خراپترین شوێن دیاریەکرێ بۆ کە سوکاری شەهید من چی بکەم کاگڕنج خۆ نابم بە وەزیری شارەوانی نابم بە مدیری شارەوانی گەرمیان ئەمە قەت ئاوا چۆن لێرە باسەکەی لە ئەنجومەنی وەزیرانیش گلەی کردووە بەڵێ دایان کۆبوونم کردووە جەختیشمان کردوێتەوە یعنی وەزبەینەوە تا ئیستا ئەچمە سەری ئەگەر دەفەتە بێ مەسەلەی زیندانیانی سیاسی تەبان 5155 کەسە تقریبا ئەمە من حەی 10 ساڵەکان تەبان بەپی یاساکانی ئێمە لەگەڵ عێراق جیاوازە من حەی 10 ساڵەکان بۆ کراوە وەریان گرتۆ کۆتاییان پێهاتووە بەڵام ئەویش کەم و کورتیان هەبووە مەسەلەن وەکو پێویست نەمانتوانیوە بچین بەدەمیانەوە من بەش بە حاڵی خۆم ڕناکەم لەبەر پرسیارەتی کابینە بۆ کابینە ناکرێ بەجێی بێڵی و بڵێ تەحویلی کەسێکی کەی بکەی ڕێز و تەقدیری مەیە بۆ کابینەکانی پێشوو ئیش کراوە بەڵام ڕەنگە پەیامەکە نەگەشت بێ کە سوکاری شەهیدێک زەویەکان ناوەتێ لای من سوودمەند بووە لە باقی زانیاری لە بەشی یاسایی کاگەڕەنج لای من سوودمەند بووە کە زەوی وەرگرتووە بە زەویەکیان داوەتێ بای مەسەلەن 20 وەرەقەی کردووە لە نەبوونیش زەویەکەی فرۆشتووە کە سوکاری شەهیدەکە ئەو پیوایەکی وەرنەگرتووە حەقێتی چاوەڕێ ئەوەیە حکوومەتی یاریەم یەکەیەکی نیشتە جێبوونی بۆ بکاتەوە کیلەگەی باتی زەویەکی یاوەتێ زەویەکەی فرۆشتووە ئەو ئێستا سوودمەند نەبووە لای خۆی لە باقی زانیاری لای من لێ ئێم فڵانی کوڕی فڵان سوودمەند بووە بە پێی یاسا من ناتوانم چی بۆ بکەم دەسم بەسراوە یەک جار زەویە درێت بە کە سوکاری شەهید یەک جار بەڵام سەر ڕایەوە هەنگاوێک نراوە ومێدەوارم کاری زیاتری لەسەر بکرێ ئیسا هەوڵمان داوە یەکەی نیشتە جێبوون لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری کە سوکاری شەهیدانەوە داوای زەویمان کردووە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە یەکەی ئیدارەکان کە یەکەی لە پارێزگاکان مەبەستە قەزا و ناحەکان بەڵێ طبعا هەندێک قەزا هەیە زەویەکەی گرانبەها نییە بەڵام ئیسا مەسەلەن گەرمیان کەلار ڕوغبەتی هەیە مەسەلەن هەولێرە سلێمانیە دوهۆکە زاخۆیە سۆرانە هەڵەبجێ هەنگاوەکەی عملیان بەڵێ جایسە بۆ باسەکەم نووسراومان کردووە لە هەنێ شوێن بە ڕێز وەزیری شارەوانی سوپاسیەکەم زەوی بۆ تەرخان کردین یعنی بە ویژدان وەکو چۆ مەسەلەن دوهۆک وەکو زاخۆ ئەوە لە هەولێر خەریکە بۆمان جێبەجێ سلێمانی بەڕێز لەیلاخان هاوکاری کردوین سوپاسیەکەم شارەوانی سلێمانیش ئەمە ئەیانەوە شوێنێکمان بۆ دیاری بکرێت چکە زەویەکەی ئێمە زۆرە داوای مەسەلەن 1000 دۆن مەکەین داوای 3000 دۆن مەکەین بۆ کە سوکاری شەهید بە کامەلی ئەنفال و جینۆساید و ئەوەی بە پێی یاساکان شمولەکە یەکەی نیشتە جێبوویان بۆ ئەکەینەوە ئەو کاتە یەتە سەر چی یەتە سەر بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوەی سوودمەند بووە ئەکرێ مەسەلەن لیژنەیەک پێک بهێنین ئەچینە ماڵی شەهیدەکە ئەگەر وەزعی مادی باش نەبوو بێ و هیچی نییە و زەویەکەی وەرگرتی بێت چاوپۆشی لێ بکرێ دیسان هاوکاری بکرێتەوە یعنی هەنگاومان ناوە کاکە ڕەنج یعنی ئەوە نەبێ هیچمان نەکرد بێ دەستخۆش مەسەلەی زیندانیانی سیاسی ئەوە طبعا دعوەتی زیندانیانی سیاسی عێراقمان کردووە من سەردانێکم کرد لە 2 مانگ 3 مانگی پێشوو بە عێراق هەم ڕئیسی موسسەی شەهیدانی عێراق هەم دەستگای شەهیدانی عێراق زیندانیانی سیاسی یەنە هەرێمی کوردستان بەڕاستی لیژنە دروست کراوە بۆ ئەو زیندانیانەی لە یەک لە 9 تاوەکو ئەو فئەیە کە هەن بەڕاستی ئەمانە من لێرە بە ڕاشکاوی ئەیڵێم نەئەبوو لیژنیان لەسەر دروست بکرێتەوە چکە ئەوانە بە فلتەری جا حەق بێ و حەق نەبێ پێش من بە فلتەری یاسایی خۆی هەمویان نەزانن دادوەرێک شاهێت وەکو 5000ەکەی تر کە من حیان وەرگرتووە پشتڕاست کراونەتەوە 21000 ئەوەنە کەسن کە ئەمانە زیندانی سیاسین لیژنەی دروست کردووە حکومە ئەنجومەنی وەزیران لیژنیان دروست کردووە ئەنجومەنی وەزیران تۆ جا معارضم لەمە مادەم بە حاکم دانیشتووە محقق عەدلی دانیشتووە پێشەوەی من ببم بە وەزیر کاکە ڕەنج پێشەوەی من ببم بە وەزیر پێداچوونەوە کراوەتەوە دیسان بەم کەیسانە بەڵام ئێمە نایەڵین ئەرقەلەیان بە دروست ببێ بەڕاستی ئەمانەوێ دۆسیەکان لەگەڵ حکوومەتی عێراقی زیندانیانی سیاسی عێراق کە هاتن ئەمانەوێت تەوحیدی بکەین ئەو ئەرقەلە قانونی کە هەیە ئەمانەوێت چارەسەری بکەین بەس کاکە ڕەنجی کێشە هەیە دوای هاوکاریم بکە بەڵێ بە پەیامەکە بگە پەیامەکە نەگا یعنی سوودی نییە کاک ڕەنج بۆی منی بان کردووە لێرە کە سوکاری شەهید لە من بگەن و خۆشیان تێبگەن چییە
ئەو پیوەرانەی لێرەوە ئەم بەڕێزانە با بزانن هەمووتان ئێوەش بە دواداچوون بکەن ئەو پیوەرانەی موسسەی شەهیدانی عێراق هەیەی بۆ شەهید موسسەی زیندانیانی سیاسی هەیەی بۆ زیندانی لەگەڵ ئێمە جیاوازە بۆی هەیە ئێمە تەحویلی سەر عێراقی بکەین لە سا هەشتای بسڕێتەوە پیوەرەکان جیاوازە یعنی بەهار مێنن بە چۆکاو بڵێن بخرێتە سەر عێراق و دۆسیەکان تەحویل بکەین چکە پێناسەی شەهید لای ئەوان ئیسە توانی باسی بکەی بۆیان پێناسەی شەهید لای ئەوان جیاوازە پێناسەی زیندانی سیاسی لای ئەوان جیاوازە یەک مینحە و یەک پێناسە هەیە لای ئێمە شەهیدی وڵاتیمانەیە شەهیدی سەنگەرمانەیە شەهیدی جینۆسایدمانەیە لای ئەوان ئەمە نییە یعنی لەگەڵ تەحویلکردن ئێمە زیندانی سیاسیمانەیە ڕاگیراومانەیە شاڵاوەکانی ئەنفال گلدراوەمان ئەمانە تەحویل کرایە سەر کوردی ناوچە دابراوەکان لە هەردوو لابوونە کاگرنج مەسەن ئەوانی پرسیارەکان بەمەوەی ئەم پرسیارش ئاراستەکە ئەوانی کە کوردن کارتی زانیاری و نیشتەجێبوون و شتیان کەرکووکە تەمان بەپی یاستا ناتوان لە هەرێمی کوردستان با بڵێن زیندانی سیاسی دەرکەن ئەوەی بەمنیاوتووە لە عێراقیش کەیسەکان ناڵێم ئەوەی کە ڕێخستنی نێنی حیزبوانی ئەنفال کراوانە لێم لە 95 ڕاگیراوانی ئەنفال کراون لە نوگرە سەلمان و تۆبزاوە ڕەفزەکرێنەوە یعنی ئەمەش پێویستە من ئەمە وەک ئەوە چارەسەرەکەم ئێمەوە چارەسەرەکەین لەگەڵ دەستگای شەیدانی عێراقەوە چارەسەرەکەین تەوحید یەکەین و داوا ئەەکەم لە ئەم خولەی پەرلەمانیش هەمواری بکەنەوە ئەکرێ ئەوە یاساکەی هەرێم هەموارکرێتەوە بەڵام ئەبێ لیژنەیەک لە خۆتان و لە کەسوکاری شەیدانوانە بچن بە دوای بۆ ئەی پێشەوە ئێمە هەنگاو بنین ئەو یاسایی لە عێراقەیە لەگەڵ یاساکەی ئێمە جیاوازە بۆ شەهید بۆ زیندانی زۆری ڕەفزەکرێ خەڵکە بۆ حەوت مانگ لە نوگرە سەلمان بووە دەیان شایەتیە بۆ ڕەفزی کردووە لیژنەکە ڕەحمەت لیژنەکە ڕەفزیەکە بەڵێ زۆر باشە جەنابی دەرفەتە دەدەم بینەرانی بەڕێز خۆتان نەزانن بەڕاستی من بەرنامەی وا دوور و درێژم نەبووە بەڵام بەڕاستی هیچ کەسێک بەقەدەر کە سوکاری سەربەرزی ئەنفال خاوەنی ڕووداو نییە لەبەرەوە ئەم بەرنمەیە بەردەوامە بم لە ژانڕەکانی تر لێرەوە خواحەفیزیتان لە یەکەم. بینەرانی بەڕێز جارێکتر سلااوتان لەبێت لەبەرەوەی کە هەتا پرسیارێ بمێنێ هەوڵەیەم بەردەوام بم و ڕوخسەت لە جەنابیشت وەردەگرم ئاساییە ئاساییە لەبەرەوە فەرمو سەبارەت بە مەسەلەی پێودانگەکانی ئەوێ و ئێرە بۆی کە خەڵک بەرچاوی ڕوون بێ احتیمال هەیە چیان لەدەست مەسەلەن پێناسی زیندانی سیاسی پێناسی زیندانی سیاسی لای ئێمەش لای ئەوانش ئەو کەسەیە بەهۆی بیرۆکەیەکی سیاسی بۆ داکیوکیکردن لە مافی گەلانی گەلی کوردستان و گەلانی عێراق ئەگیرێ تەنظیمی حەقیقی ئەوە زیندانی سیاسیە ئەم یاسایە کە ئێمە تەحویلی یەکەینە سەر عێراق بەو یاسایە ئەو مامۆستا باسی کرد کە چی مقابلەتەکەین لای ئەو ڕاگیراوی شاڵاوی ئەنفال نییە هەیە مامۆستا نییە لە یاساکەیوانە نییە کێشەکە ئەمە ئێوە نوێنەری خەڵکن نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنین بۆ خەڵکی ڕوون بکەنەوە مەسەڵەن خەڵک بژارەی هەیە کە لە هەرێم بیکە من طبعا وەک باسم کرد بۆیە وتم ینی لە عێراقا ڕەفزەکرێتەوە لەبەرەوەی یاساکەی عێراق تەوزیفی بابەتی ڕاگیراوی سیاسی لە دڵگوز و ئەمانە نەکردووە لە یاساکەی خۆیان بەڵام لەبەرەوەی ئەنجا لە هەرێم سەس با بڵێن کە سوکاری ئەنفالێ دانیشتوی کەرکووکە دانیشتی خانەقینە بەڵام موچەی لەسەر هەرێمە ئەوە کە عەبدوڵڵا خۆی زانیە باشە بەڵام وزارەتی شەیدانی ئەرێم بۆ بابەتی سیاسی موچەی یا ئیمتیازی سیاسی ئەو مامەڵە بۆ خەڵکی ئەم ناوچانە ناکە ئەوە ینی مەسەن خەڵکی کەرکووک بێ ڕاگیراوی ئەنفال بێت کارتی زانیاری و شتی کەرکووک بێ لە هەرێم مامەڵی بۆ ناکرێت بەڵام بۆ شەهیدەکەی مامەڵی زیندانی سیاسی بۆی ناکرێت بۆ لەبەرەوەی ئەڵێن ئێوە کارتی زانیاریتان کەرکووکە دەبێت لەسەر عێراق بکەن عێراقیش ئەم کێشەیە بۆیە دەبێ ڕەفزەکەی بەغا ببوورە ڕەفزەکەی بەغا پەیوەندی بەوە نیە کە یاسا نەیگرێتەوە ڕەفزەکەی بەغا درێژکراوی ئەو سیاسەتەیە کە ئەڵێ بە تۆبزاوا بڕۆخێندێ و نەمێنێ چونکە بۆ مامۆستا سەمەد تەقدیمی کردووە خوشکە بچووکەکەی بۆی کراوە مامۆستا دەرفکراوە ئێستا چارەسەر چییە لە دەبێت عێراق و هەرێم هەموار مامۆستا سیکە چارەسەر چییە ئەبێ نوێنەرانی کورد لە بەغداد نوێنەرانی ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد ئەو تیمە بەڕێزەی وەزیرە بەڕێزەکان کە هەمانە لە هەر کاتێکی هەموارکردنەوەی من لەسەر خەت بووم یوە بزانن هەمواری یاسای
شەهیدانی عێراق و کردیان جا مشکلەیەکەیە کە سوکاری شەهیدان لەگەڵ ڕێزم بۆ هەمووی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کۆمەڵی خەڵک خۆیانەکەن بە بەتەڵ دوایش هەڵەسیتەوە نەتیجە هیچی نیە وان نییە یعنی نەتایجی نیە زۆر خراپە ئیسە لە شارع وایان لێ کردو وەزیری شەهیدان نایە لە دۆسەکان بچێتە سەر بەغداد نازان دۆسەکان چوە سەر بەغداد لە ساعت 8 نامێنێ ئەسڕێتەوە نازانن مەسەلەن من قوربانیانی گەلی کوردستان من کیمیاویم لێ دراوە ئێمە ئەنفال کراوین ئێمە ڕاگوێزراوین ئەو حکومەی لەسەر حکم بووە من یعنی ئەمانەی لێرە دانیشتووینی مەسەلەن تاوانمان چێ کوردین کاگڕنج حکمێک لەسەر حاکم بووە عەرەب بووە ئێمە کورد بووین ئەنفال کراوین لای ئەو ئەنفال نییە باشە بەس لە سا هەشتای ئەسڕێتەوە بەس کێشەکەوێ لای هەرێم لە سا بیستیشی دەست نەکەوتەوە ئەزانی چوانە سیکە ئەبێت چی بکەین ئێمە قەیرانی داراییمانەیە کاکەڕنج ئێمە موچەکەمان پێ نادرێ یعنی چی بکەین قەی ناکە مەسەڵەن تۆ بۆ نمونە لەم فترەی کاری ئیداری خۆتە لانی کەم لە لیستەکانە بکردا بە ئەمری واقع لەگەڵ چاکبوونی وەزعەکە حاڵی ئەوانیش وەکو حاڵی ئەو خەڵکە جەنابەت نایزانی من نەم کردووە یا کردومە دەیان جار کردومە کۆبوونەوەمان کردووە تەوەری ئەنجومەنی وەزیران تایبەت بۆ مەسەلەن چییە مەسەلەکە ئێستا ئەبێت چی بکرێ کاکەڕەنج ئەبێت چی بکرێ ئەو زیندانی سیاسیانی دقا مامەساوە بۆ ئەگری نانا من نەموتوان فاتەوە وەزیری بەرگری وای وتوە ینی با ئەمە بەینێ هەموو شایەتن یەک دقا تۆ دەمێکە ئەگریت من نەمەزانی تۆ بۆچی ئەگریت یەک دقەیتە ئێرە خوشکە یەیتە ئێرە خوشکە ها دە باشە نانا ئەوە خۆی کوڕە ئەنفالە ئەو نەیوت ئەنفال تەواو بووە وتی وەزیری بەرگری عێراق وتوێتی باشە خوشکە وەزیری بەرگری دانیشتووە قوربانی فرمەستەکانە بن غەڵەت تێ نەگەی ئەو نەیوت ئەو خۆی کوڕە ئەنفالە ئەو خۆی بەرگری لە ئێوە کات باشە نانا وا تێ نەگەی باشە نانا ئەو نەیوت ئەزانی چۆنیە ئەم زۆر دەمێکە خەباتەکە بۆ ئێوە خۆی کوڕانفالە ئێوە قەزیەکانی ئێوە حەل بکە خۆ ئەم نەیوت ئەنفال تەواو بووە باسی بەعسی کرد عفوان باسی حکوومەتی عراقی کرد با هەر ڕوونکردنەوەیە بۆ ئەو دایکە بە ڕێزە ڕوونکردنەوەیە بەم کاکەڕەنج مەسەلەن باشی بۆ خەڵکی کوردستان من بۆ ئیشی تۆبزاوە چوومەتە بەغا لێ وایەم بە مروتۆ من باسی ئەوم نەکردو من ئەوە کاکڕەنج وەموو برادرانشەوە بەڵگەنامەکانیشە من دەڵێم وەزیری بەرگری عێراق ئاوهای وتووە باشە من بۆ من ئەگەم بڵێ من وام گەیشتی دڵت چابوو دەست خۆش گرنگ تێگەیشتی عاجزەکە و تەواو قوربانی جەرگە بم وەڵە جەرگەم قرچەی لێ هاتووە کە وای وتوە وای زانیوە تۆ دەست خۆش ئەزانی هیوادارم جەرگی وەزیرەکانی کوردیش کە ئەو قسەی کردووە وەکو تۆ قرچەی بێ و قبوڵی نەکەن بە تایبەت وەزیرەکانی بەغا کاگڕەنج یعنی من لێرە تەوزیفێکەمەوە جارێتر بە یارمەتی کاک عەبدوڵڵا کە طبعا کۆبوونەوەگە لەگەڵ وەزیری بەرگری عێراق بۆی داعش جاتی گوێ لێ بێ دایگیان مایکە پێنێت دوای مایک تێ بۆی وازح بێ کۆبوونەوەگە لەسەر کێشەی زەویزاری زراعی بوو برادرانی جوتیاران وتیان منیش بچم لەگەڵان نەگەیشتە نەتیجە وتی بەیانی کۆبوونەوەگە تەواوگەین وتم جەنابی وەزیر بابەتێتر هەیە بابەتی سەربازگەی تۆبزاوەیە وتی چییە وتم ئەو شوێنە ڕەمزی ئەنفەلینە ڕەمزی ئەنفال کراوانە و ئەمانەوێ بیپارێزیت وتی دۆسی ئەنفال تەواو بووە سەدام حوسێن و دەستەکەی دادگایی کراون و کۆتایی هاتووە وتم تەواو نەبووە کوا قەرەبووی مادی و معنەوی کوا قەرەبووکردنەوەی دەفسی خەڵکیەوە وتی ئەوە لای حکومەتە وتم ئەی بەڕێزت حکومەت دیت جا یەک شتەیە لێرە کاکە وازح بێ ینی لێ من بەو دەقە حیوارەکە بەڕێوە ڕۆیشەوە وەڵامەکان دەستکردکەنەوە چونکە بۆی دوای ئەوان گلەی لە من نەکەن بەڵێ فەر بەڵێ خوشکە بەڵێ دۆسیەکانی کاکە با هەر بزانن مەسلەی دۆسیەی جینۆساید کراوی خەڵکی کوردستان فەیلەکان بارزانیەکان ئەنفالەکان هەڵەبجە و چەند دۆسیەکی تر بەڕەسمی لە دادگا پشتڕاست کراوەتەوە کەمە جینۆسایدە پەرلەمانی عێراق بڕیاری بۆ دەرکردووە یعنی ئەمە پێویست بە ماتەڵە و خەم و خەفەت ناخوا ئەو دایکە بە ڕێزە باسیەکە ئێمە بەڕەسمی جینۆسایدی خەڵکی کوردستان پشتڕاست کراوەتە میلەتە جینۆساید کراوە تەنها چی ماوە حکوومەتی عێراق مماتەڵە ئەکا خۆی دزێتەوە لە قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان وەکوی جەنابەت وتت مەسەلەی عەدالەتی ئینتیقالی جێبەجێ نەکردووە بالضبط
جا ئەوە ئیشی نوێنەرانی کوردە لەوێ کاکەڕنج ئەوە ئیشی سەر و کۆمار و وەزیرەکان و ئەوە ئیشی آخر بەس ئەوە ئیشی ئێوەشە ئێمەش کتابیان بۆ بکەن بڵێن کاکە بەردەوام بیریان بهێننەوە من خۆمەتە لای ڕێز وزرای عێراق پێم وتووە ئێڵێ چی وتومە قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان بەرپرسیارەتی ئێستا ئەزانی بۆچی بۆ نمونە طبعا خۆ من قەت لەگەڵەوەیان نیم بەڵام ئێستا تۆ ئەزانی کە سوکاریان فال بۆچی نیگەرانن لە حکوومەت بۆچی نیگەرانن لە وەزارەت بە خۆ بهێنەرە جێگەی ئەو بە مناڵی بە بێباوکی دایکی گەورەی کردووە بە گوڵەت چنە بە قوڕ بەسەری ئێستش نە دینارێک سفایی کردووە وانە نە کەسێ دەستێکی نازیەناوە بەسەریا 32,000 کەسی لەم جۆرەمانەیە کاکە 7,000 ناڕاستە کاکە خۆ 25,000 ڕاستە وانە 20,000 ڕاستە خۆ 10,000 ڕاستە وەنا ئەوە بۆیە ئاوانی گەران ڕاستەکان ئێمە نەمان کردووە کێ کردوێتی لێپرسینە و لێ بکە و دەریکە بۆ ئێمە باجی ناڕاستەکان بڕوان پێ بکە حەزەکەم زانی بەبێتە سکەی حیزب نەکەسە کرێ بە پێشمەرگە نەکەسە کرێ بە زیندانی سیاسی نەکەسە توانێ هەوەیە بخاتە گیرفانی ئێستا خەڵکێک لە کۆمیتە و مەڵبەند تەسکەی ناڕاستی کردووە ڕۆژگارێ بۆ مناڵێکیان فالباجەکەی وانە جا بازێکە شتەکە بە گەورەی ببینین سەیری براتکە ئەم زیندانی سیاسیانە ئێستا ئێمە لیژنەکەیان دروست کردو بۆ ئەوی تۆ باسیەکەی ئەو لیژنەی ئەنجومەنی وەزیرانە ئەوێ ئەگەر عێراق پارەکەی عێراق نەی کرد بۆی حکوومەت هێرم خۆی بیکە ئەوەی حەقیقی نییە لای بن لەنا یعنی لە کابینێ ئایندە احتیمالی ئەوانەوە ببینن بۆیە سە لیژنەکەمان ئیشەکە ئێستا ئیشەکە ڕۆژانە هەموو ڕۆژێک وەجبەکان پژڕاستەکەنەوە بە تێکەڵی بۆ دەرکەوتووە لە سەدا چەنی ناڕاستە جا وەڵاو ئامارەم وە نەگرتووە حەقیقەت بەڵام هەفتەی پێشوو 800 بوو 900 بوو نازانمی هەولێر بوو یا سلێمانی بوتیان تەواو بۆ تەمامی ڕێخەن با بە یەک پاکێج بینێ کەیسی غەریبیان بۆ باس کردووی کە زۆر ناڕاست بێ نەچوومەتە تەفاسی لیژنەیە لیژنەکە بە ویژدانەوە ئیشی خۆیانەکەن ئێسەیژێکی دادوەرێکیان لەگەڵە لە سلێمانی و لە هەولێر خۆشیان نەزانن بەردەوامن لە ئیشەکە بەردەوامن بەڵام یەک شتەیە لێرە کاکە ڕەنج ئێمە چی بکەین ئێمە وەکو حکوومەت یاریمی کوردستان لە بەردەم دوو ڕێگاین یەکێکیانەوەیە حکوومەتی عێراق پارەکە جێبەجێ بکە بە پێی یاساکەی خۆمان ئەگەر بە پێی یاساکەی خۆمان پارەکەوە پشتیوانی کە سوکاری شەیدان بکە کێشەمان نابێ ئەگەر ئەوان داکۆکی لەسەر چیەکەن ئەڵێن نەخێر ئەبێ بە پێی یاساکەی ئێمە بیکەن ئێوەژەمان زەرمەند دەبن چکە لەوێ شتێک نییە بە ناوی حکوومەتی هەرێمەڵێ ئەگەر نەگەمە مفاوەزە احتیمال لە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان تەحویلی لای ئێمەی کردووە سەر وەزیران ئەوە خەریکیەوەین سەر وەزیران داوای چی لێ کردووی سبەینێ من داوای کردو ئەڵێ کۆبوونەوە بکەن لەگەڵ حکوومەتی عێراقی دەستگای شەهیدان تەمان نووساوێکمان کردووە بالمناسبە پێیوتون ئەبێم قەزەیەک لاگە دەرفەت بی نووساوێکمان کردو بۆ سێ خاڵ یەکەم بۆ مناڵەون بۆکانی هەڵەبجە باشە چکە حکوومەتی عێراقی داوایان کرد ویستیان لە ناو فلتەری ونبوانی عێراق بەگشتی شەڕی عێراقیێران مناڵەون بۆکانی کوردستان و کۆڕە و هەڵەبجە بتوێنەوە من چوومە بەغا ڕەفزم کرد نەمێشت هەرچی محاولیان کردتم نەخێر کاکە ئێمە هەڵەبجە تابع یاریمی کوردستانە ئێمە قبوڵ ناکەین ونبوانی عێراق تێکەڵ بە مناڵەون بۆکانی هەڵەبجە و بە ونبوانی کۆڕە بکەن ئێستا سێ خاڵ ئەنجومەنی وەزیران موافقەی کردووە کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی خارجی عێراقی لەگەڵ سەفیری ئێران لە عێراق لەگەڵ دەستگای شەهیدانی عێراق لەگەڵ دەستگای زیندانیانی عێراق کۆبوونەوە بکەین وە خۆشمانی مەخەوەل کردو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام مەخەوەلەکە چییە ئێمە ئەمانەوێ جوێینێ بدۆزینەوە یعنی ڕێگەیەکی قانونی بدۆزینەوە ئەو ئەرقەلە قانونیانەی هەیە ئەمانەوێ بە یاساکەی خۆمان بە یاساکەی هەرێمی کوردستان ئەمانە هەمویان نەزانن چیاڵێم بە یاساکەی هەرێمی کوردستان ئەوان تەمیلی پارەکەمان دەستخۆش فەرموو براگیان سەرەتا ببوونەی یادی 37 ساڵی مەرگەزاتی ئەنفالەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراسەی یەکە بە یەکەی خانەوادەی سەربەزی شەیدان و ئەنفەلکراوەکان دەکەین لە کوردستان من ئەڵێم کاک عەبدوڵڵا تۆ ئیهمالێکت تایە یەک و دوو یەکەم خاڵ کۆمەڵێکی کە سوکاری ئەنفال زەوی وەرگرتووە و 27 ملیۆنی وەرگرتووە کۆمەڵێکشی سلفەی یەکەم و دووەم و سێیەمی ماوەری نەگرتووە بۆ من فاتحەی ئەنجومەنی وەزیران ناکەی ئەم کێشەیە بخێ بەلایەکە ئەمە یەک دوو ئەنفالی فەیلەکان و بەرزیانەکان و گەرمیان و هەڵەبجە بۆ نایکەی بە مەحزەرێک و بیدێتە وەزارەتی تەربیە خاتە مەنهەجی خوێندنەوە
خۆ مەسلحەتی خۆت من سوپاسانەکەم جوابی ئەو دوو پرسیارە بەمەوە کاکڕ فەرموو حەزەکەم خێرا جوابی ئەو دوو پرسیارە ئەو 27 ملیۆنە ئەوانیان ئەزانن تۆ کاتی خۆی پێشمەرگە بووی وەنا بەڵێ لە ئەنفالەکان لە دوای ئەنفالەکان بە گەرمیان و بانجەباری و ئەوانە ئەوە خەبا ئینجایەک دقیقە بۆ ئێوە بۆ ئەوە خەباتان کرد ئینسانی کورد کۆیلە نەبێ ئینسانی کورد نەفسیەت شکاو نەبێ ئینسانی کورد قسە لە ڕوو بێ لەبەرەوە پێت خۆشە کە ئێستا هاونیشتیمانیەکی کورد محاسبەی وەزیرەکەی خۆیەکە و پێ دەڵێت تۆ پیاوێکی هەمالی بەڵێ زۆرم پاسیەکە ئەمە ئەبێ ئێوە بۆ ئەوە خەباتان وڵا زۆرم پێخۆشە بەس جوابەکەی ژەبێ وەرگێ ئەبێ مامۆستا جوابەکە وەرگێ خۆی مەسئول بووە پێشمەرگە بووم یا نانا خۆی یەک داقە خوشکە مایکە پێنیە خوشکە هەمویان مایکە پێنیە هەمویان برادەرم هەمویان برادەرم بوون بەڵە هەمویان برادەرم بوون مامۆستا با جوابەکە بەمەوە مامۆستا طبعا ئەو 27 ملیۆنە خۆت کاگڕنج جەناب و پیاوێکی خوێنەواری وشیاری هەنێ شتێ دەقی قانونیە یاساییە ئەم 27 ملیۆنە پەیوەندی بە وەزارەتی شەیدانەوە نییە پەیوەندی ڕاستەوخۆ بە ئەنجومەنی وەزیران و ئەو پرۆسەوە هەیە کە کراوە کاتی خۆی یعنی ئەم پرسەکە پەیوەندی بە وەزارەتی شەیدانەوە نییە تەنها ئەوەنە پەیوەندی بە وەزارەتی شەیدانەوە هەیە کە کەسوکاری شەیدن ئیشەکە لە ڕێگەی وەزارەتی شەیدانەوە نەکراوە هەندێکیان 27 ملیۆنیان یاوەتێ هەندێکیان پێی نەدراوە من لە ناو دۆسیەکەم هەندێکیان نیوەی دراوەتێ تەسەورەکەی ئێستا پارەی شیش و چیمەنتۆ ئەوانە قەرزارن وانە من لە ناو ئیشەکەم بەس پرۆسەکە پەیوەندی بە وەزارەتی شەیدانەوە نییە ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ دیوانی ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ لە 2013 بووە 2013 بوو مامۆستا 2013 دوو کابینە پێشەمەی من 2013 کردویانە لەو کاتاوەی پارە هەبوو یاویانە ئەوەشی نەبووە نیوەیان یاوەتێ ئەم پرۆسە پەیوەندی وەزارەتی شەیدانەوە نییە کاکەڕن چی بکەم یعنی پرسیەکە یعنی تەنها ئەوەنەیە شەهیدن کە سوکاری شەهیدن وتوێن خۆ ئەنجومەنی وەزیران شتێ باشی کردووە وتوێتی زەویان نەدەینێ 27 ملیۆنە نێنێ خۆیان بچن خانوو بکەنەوە خێزەویەکانیان نەوتیە پارەکەیان ناوە نیوەی داوێ نوێن دراوە بەڵام پرۆسەکە پەیوەندی بە وەزارەتی شەیدانەوە نییە ئەوە یەک جا بۆی منهاجی خوێندن بەڵێ من لەم کابینەیە دکتۆرالانی ئیسا ئەگەر گوێی لێم بێ لە بەرنامەکە گوێی لێمە بێ حتمەن منهەجی خوێندن لیژنەیەکم دروست کرد ڕاوێژکارانی وەزارەتی کاروباری شەیدان و فالکراوان ئەو ڕۆژانی نەهامەتی گەلی کوردستانن جینۆسایدی کوردن چکە جینۆسایدی کورد جیاوازە لەگەڵ کوردستان بەڕاستی ئەمە جینۆساید کراوین لە بەروی کورد بووین لەبەر پێگاتەکان مەناقەشێکی زۆریش کرا لەبەر خاتری پێگاتەکانی کوردستان وتیان با نەڵێن کورد خۆمان جیاکەینەوە وتم لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ناو و ناوڕۆکەوە لە ڕووی زاراوە ناکرێت چکە خراوەتە منەجەوە بەڵام بە ناوی جینۆسایدی کوردستان چکە بۆ ڕێزگرتن لە پێگاتەکان بەڕاستی چکە وەکو کورد ئەنفال کراوین وەکو کورد لە هەڵەبجە کیمیاییمان دەخولەکەم ماوە فەرموو من یەکێکم لەو کەسکارە شەیدانی ئەنفال کراوەکان کە لەگەڵ باوکما دوو برامین لەگەڵ باوکما ئەنفال کرایی لە تۆبزاوە ئەوە هەویەکەمان بۆ کراوە بۆ زیندانی سیاسی بۆ نمونە بۆ زیندانی دەست مستەفید نەبووی یەک دینار لەوانەی کە هەر هەویەکەت هەیە هەر هەویەکەی هیچی هەرێنمە وەزارەت دەڵێ بۆتانەکەی ئینشاڵڵا ئەو لیژنەیە ئەو لیستە پاکە کاتەوە لکە خەڵکێک لەسەر حسابی بڵین ڕەوایی مافەکانی ئێوە لە ئێوەشی تێکگاوە زۆر ڕاستە ئینشاڵڵا پاکە بێتەوە ئینشاڵڵا جا من ڕزگاربوانەی ئەنفال کە لەگەڵ باوکمان ئەنفالە دوو ناڵمانەکە بەبێ کە سوکا لە سژنی دبزابین تقریبا 6 مانگ و 15 ڕۆژ ئێمە لە دەبست سژن بین یەکەم شەو بنیان بۆ تۆبزاوە لێوە باریان کردین بۆ دەبست ئەو کاتەکە ئێمە بەرمین 11 ساڵان بووین تا ئێستا شتێکمان بە نەکراوە تەمەند درێژبی ئەوە برادەرەکە و بەنەرەراتی هەمووتان باسی کرد ئەو کوڕە قۆزە گەنجە هەرچەندە ماشەڵام وتان گەنجن تۆش لە تەنیشتی وەرگەنجیت کاگڕەنجیان دەستخۆشی لە بەرنامەکەتەکەم 23 ساڵ پێش ئێستا بەقابلە کردم لە خانوویەکی ڕووخاوە ئەو کاتە من لە ئاواریە ئەژیان خەونی ئەومە بگەڕێمەوە بۆ کەرکووک و بەزێدی خۆم ئاشنا بمەوە پاش گەڕان لە بەردە قارەمان لە بازیان ڤیدۆکەم ێستا لایە
ئێستا ئەو کاتە ئێمە ئەنفال کراین 6 مانگ لە زیندانەکان ئاماینەوە 7 ڕۆژ لە تۆبزاوە پاشان براین بۆ 2 بزوپانێکمان برا بۆ نوگرە سلمان و زۆربیان نەگەڕانەوە کە ئێمە ئێستا گەڕاینەدۆ تا ئێستا هیچمان بۆ نەکراوە من لە ساڵی 2011ەوە تەقدیم کردووە لە حکوومەتی عێراقی بەداخەوە تا ئێساکە هەر ڕەڤز هۆکاری ئەم ڕەڤزە چییە بە مستەمسەکی ڕسمی ئێمە ئەیسەلمێنین کە ئەنفال بووینە هۆکارەکە چییە 23 ساڵ پێش ئێستاش 23 ساڵ پێش ئێستاش من هەر لەسەر ئەمە لە ئاوارەی دەربەدەریە مقابلە کردم آخر ئەو کاتە لەسەر قەزەیە ئەنفال نەبوو بیرم لێ ئاوارەی کەرکووک بووین بەڵێ کە گەڕاینەوە من ئێستاوە خوێندنم تەواو کرد و زانکۆم تەواو کرد و تا ئێساکە بە ڕەنجی شانی خۆمان حکومت بۆم ئاوەرمان لێ ناداتەوە یعنی حکومەتی پرسیارێکی دیاریکراوە بۆ جەنابی وەزیر پرسیاری دیاریکراوە بۆ وەزیری هەرێم نییە ڕووی دەمەکەمە حکومەتی عێراقی ئەو بەڕێزەی کە نوێنەری حکومەتی خۆجیەی کەرکووکە بۆ مافەکانمان بۆ ناگێڕنەوە بۆ حکومەتی عێراقی تا ئێستاش قۆرەبووی وڵاتی کۆی دەکاتەوە بۆ ئێمە گەر هاوڵاتی عێراقی مافمان نادرێتەوە سپاستانەکەم ئەزانی هەندێک لەو قەزیانە هەموو پرسیارەکان تەسەورەکەم لەم 6 ساڵی کە وەزیری یەکەم جارە ئاوا بە ڕاشکاوی لەسەر تەلەڤیزۆن لەسەر تەلەڤیزۆن بەس لەسەر تەلەڤیزۆن بەربیرمان چۆوە کە نوێنەری عێراقیش لێرە ئوستاس ئەزانی هەندێک لەم کێشانە بە تایبەت کە سوکاری ئەنفال لە کەرکووکن بەڕاستی ئەبێ ئێوە دیفاعیان لێ بکەن خۆت گوێت لێ بوو وەنیە چیەکەی بۆ ئەو کەیسانەی کە باسی کرد يعني ئەوەی کە سوکاری ئەنفالە کارتی زانیاری لەوەیە هیچ مستەفید نەبووە لە حکوومەتی هەرێم لەبەرەوەی بەپێی قانون لە زیمەی ئێوەدان ئەوەی کە نووسراوە لای ئێمە حقوق راتب تقاعدی وەرەگری حسب وەک باقی ئەنفال هەیە لای ئێمە تۆمار ژمارەیەکی دیاری کراوە محدودە يعني ئەوەی کە سوکاری ئەنفال ئەوەی کە نووسراوە لە مؤسسە شوهدا حقوقی کامل وەرەگری هیچ ئەی هەندێک خەڵک هەیە هەندێک خەڵک ڕەفزی بۆهاتەوە ئاخەنا کاگڕەنج زندانی سیاسی لە عێراقا ڕەبتی بە مؤسسەی شۆداوە نییە مؤسسەیەکی تری هەیە ئاخر ئەو گەنجە پرسیارەکەی ڕەبتی بە مؤسسەی شۆدای عێراقەوە نییە بە دیاریکراوی بە کورتی با تێبگا فەقیرە خۆی لەبەر خاتری ئێوە بە کوردی دامەزراندنێکەیە لە خەزیێنەی کەرکووک داوەگە بەرزەکرێتەوە لە ڕێگەی زندانی سیاسیەوە بۆی دامەمەزرێت مەسئولیەتی ئەوەیە ڕەفزەکرێتەوە وەک زندانی سیاسی خۆی بیڵە کاگڕەنجیان حکوومەتی عێراقی مافی بە هەموو ئەو کەسانە داوە کە تەعویز بکرێنەوە وەکو زیندانی سیاسی تەعاملی لەگەڵا ئەکرێت گەر لە مانگێک زیاتر سجن بوو بێت ئێمە سجن بووینەوە 6 مانگ هۆکار چییە ئێمە ڕەڤز ئەکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەو مەوزوع لای ئێمە نییە ئێمە لە عێراق هەرێمیە دقیق لە عێراق مؤسسەی زیندانی جیای نا لە عێراق خۆشی ناجگەلەوە هەر لە عێراق مؤسسەی زیندانی مستەقیمە لەسەر شەیدانی عێراق نییە مؤسسەی شەیدانی عێراق جایە زیندانیانی عێراق جایە دوو مؤسسەی جیا فەرموو کاک ساڵح مایکەکە بەن بە کاک ساتح بێ زەحمەت یەک دقە بە کاک ساتح دوای ئەو یەمە خزمەت جەنابەت بەس مەمنونتانە بم لەبەرەوەی 5 خولەکەم ماوە سەرەتا ڕوحی پاچی قوربانیانی ئەنفال شاد بێ سەربەرزی بۆ کەس و کاریان و دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەم بەرنمەیە من لەبارەی مۆنومنتکردنی سەربازگەکە ئەوەی تێگەیشتم کە حکوومەتی عێراق وزارەتی شەهیدان و سەرۆکوەزیرانش ڕەزامەندی پیشانداوە بەڵام کێشە لەسەر بەرگری ناڕازیە بەڵام ئێستا ئێمە یاسایەک دەرچووە لە پەرلەمانی عێراق پێوترێ یاسای ژمارە 3 کە تایبەتە بە گەڕاندنەوەی زەویزارەکان و هەڵۆشانەوەی قەرارەکانی بەعس و خاوەندارەتی زەویەکان بگەڕێتەوە ئێمە دەبێت نوێنەرانمان لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم داوای دەرکردنی ڕێنمایی جێبەجێکردنی ئەو یاسایە بکەن بۆ ئەوەی کێشەی زەویزار کۆتایی پێبێ و ئەو زەوی کە سەربازگەکەی لێ بنیاد نراوە خاوەندارەتی بۆ جوتیارەکانی تۆبزاوا گەڕێتەوە لە دوایەوەی کە ڕێنمایی یاساکە دەرچێ و زەویەکان بگەڕێتەوە ئەو کاتە بڕواکەم
بڕام وایە کە جوتیاران ڕێگر نابن لەبەر ئەوەی لە بەرامبەر بە مۆنیمنتکردنی ئەو سەر بازگەیە و ئیتر ئەگەر ئەو یاسایە ڕێنمایی بۆ دەرنەچێ واتە مۆنومنتەکە ناکرێ ئەمە یعنی ئەمە زۆر گرنگە هەوڵ بدەن بۆ دەرکردنی ڕێنمایی جێبەجێکردنی یاساکە بۆ ئەو کاتە ئەرزەکان هی ئێوەیە و ئێمە ڕێگر نابین لە ئەوەی مۆنومنتەکە دروست بکرێت چکن بەبێ ئەوە ناکرێ مۆنومنتەکە. کاگڕنج سەرەتا سوپاس و پێزانینم بۆ تۆ بۆ بەرنامەکەت زۆر زۆر سپاس زۆر سپاس ئێمە لە پایتەختی شەیدان ئەنفالەوە هاتوین بۆ لە گەڕەکێکەوە کە بە ناوی گەڕەکی ئەنفالەکانەوە ئێمە لەوێ زۆر زۆر بێکەسین بەڕاستی لەو گەڕەکەی کە 15 ڕۆژجارێ ئاو بۆ ڕی ئەکرێتەوە لەو گەڕەکەی کە باخچەی ساوایەنەکەی هەتاکو ئێستا بینای نییە لە خانوویەکایە 200 مەتری بەکرێ گیراوە لەو گەڕەکەی کە هەتا ئێستا قوتابخانەی سەرەتاییتە لە کابینەیە لەو گەڕەکەی کە بەناوی ئەنفالەوەیە هەتا ئێستا قوتابخانەمان هەیە ئێمە نزیکەی 2000 قوتابی تایە بەبێ تاتان بەبێ تاقیگەی زانست بەبێ تاقیگەی کۆمپیوتەر هۆڵی کۆمپیوتەر بەبێ ئەوەی کتێبخانەیەکی هەبێ باشە بۆ مناڵی ئەم کەسوکاری ئەنفالانە بۆ یعنی بە هەمان بڵێن ڕێڕەوی پێشووی خۆمانە ئێمە بڕۆن چیان کەمترە لە مناڵی خەڵکێکی تر لە شارێکی تر لە شوێنێکی دیکە بۆ ئاوا بێکەسن بۆ ئاوا بێ خزمەت گوزاری ئەو گەڕەکانی ئێمە بۆ ئەو شاری ئێمە وەڵڵاهی ئێمە لە گەڕەکێکین 20 ساڵە 21 ساڵە ئێمە لەو گەڕەکەین هەتا ئێستا قوڕە باشە بۆ یعنی خۆڵ قوڕە بۆ حەقیر تاو ناکرێ باشە چی ئەکرێ بۆ ئەوەی کە ئێمە لەمە نەجاتمان بێ ینی مناڵەکانمان نەوەکانمان بۆی ڕزگاری بێ بۆ خزمەت گوزاریمان نەبێ ینی بۆ باخچەی ساوایانێکمان نەبێ لەو گەڕەکەیە بۆ نەمان بێ بۆ مناڵەکانمان لە خانوویە کابێ گەڕەکی ئەنفال بێ خزمەت گوزاریترین گەڕەکی هەموو کوردستان بڵین لەوانەیە بۆ یعنی 15 ڕۆژجارێ بزانم کام لەم بەڕێزانە تەحملەکە لە هاوینە 15 ڕۆژجارێ 2 سعات یان سعات و نیوەک بۆ ڕیایی بۆ بکرێتەوە ئەی چی بکە زۆر زۆر سپاس دەکەم مەمنون کاگڕنج قوربانە بم بەخێر بێت کاگڕنج ئەوەی ئەبێ بە وەزیری شەیدان ئەبێ وەزیری بەلەدێ بێ وەزیری ڕێگاوبانیش بێ وەزیری کارەباش بێ ئەوەیە سەو کە سوکاری شەیدە ڕووی لە منە وانە ئێوە زیرەکەی ئەزانم نانە پرسیارەکەی واکە بەڵام بەخوا پرسیارەکەی ڕاستە زۆر قورسا یعنی ئەبێ بەردەوام مخاتەبەی وەزیرەکان هەمووی بکەیت یعنی ئێستا ئەم ئیشە ئیشی من نییە ئەو ڕاستەکە ناوی گەڕێکی شەیدانە بەرێکی محافظ یەکەیە لەوێ ئیدارێکی سربەخۆیە مدیری شەیدان هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە پێویستە راپۆرت یەکامادە بکەن و بینێرن بۆ وەزیری شارەوانی بینێرن بۆ مەسەلەن کێشەی کارەبایە بۆ کارەبار ڕێگەوبانە بۆ ڕێگەوبان بەڵام سەرڕایەوەش ئەکرێت جارێکی تر هەمویان کردووە بەخوا 20 ساڵ پێش ئێستا بەرنامە بۆ کردوون بیرم دێ تووشی دەردی سەریش زۆر بووم لەبەرەوەی کە وتم ئەمە کابوڵە وتیان تۆ چۆن ئەڵی کابوڵەوە شتانە هەرچەندە بەڕاستی من زۆر بێ ئەزمون بووم ئەبواە نەموتە کابوڵە چونکە کابول زۆر خزمەت گوزاری زیاترە لە گەڕەکی ئەنفال کابول زۆر خزمەت گوزاری زیاترە بەڵێ فەرمو خوشکە دوا پرسیار بۆ جەنابەت سەرەتا بە خێراتنی جەنابی وەزیرەکەم دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ بەرنامەیە بەڕاستی من وەکو خۆم نوێنەری زیندانیانی سیاسی ئەنفال گلەیم لە کە عەبدوڵایە بەڕاستی ئەم برادرانە لەگەڵمانە زۆری لەو کەسانن هاتوینەتە وەزارەت بۆم مەسەلەی موچەکانمان وتوێتی وعد بێ بڕۆنەوە ئێمە کاکە 5000 زیندانی ئەنفالین کراوین بەناو خەرمانێکا مشتێکین 5000 زیندانی ئەنفال کاک ڕنجداوام کردو و تومە جیاب کرینەوە ملیارێ دیدارمان پێویستە لە حکوومەتی هەرێم 5000 11,000 زیندانی ئەنفال 5000 پشت ڕاستکراوەتەوە کاک عەبدوڵا 5800 کەسین پشت ڕاستکراوینێتەوە 6000 تان فەرقە تقریبا 27000 کەس کاکە ئێمە تاوانمان چییە زیندانیەکی سیاسی 10 ساڵ منحەی وەرگرتووە 500,000 وەرگرتووە 10 ساڵ منحەی وەرگرتووە ئیسە دیسان کراوەتەوە بەناو دۆستێکی ئێمە شتەکان لە ئێمە قورس کردووە یعنی ئەم برادرانە هەمووی ئەزانێ ئێمە ئەم 5000 کەسە هاتوین 200 کەس هاتوینە لای کە عەبدوڵا قەناعەتکەی لەو کاتەوە لە مانگی هەشتی پارەوە وابزانم 10 کەس 15 کەسی ئەوەی دیاری بێ هەر وەفاتی کردووە نەماوە یعنی کە عەبدوڵا تاکە ئێمە چاوەڕی بەڵێنی بریقەداری جەنابت و کاگ ئەحمەد ئیمام ڕەسوڵ و کاگ مەنسوور و یعنی بەڕاستی تەحەموولمان نەماوە لە تەحەموولمانە نەماوە زۆر سپاس دوا وەڵام با بۆ ئەو بێت
بەڵێ ئەو کاکەی قسەکەیان با دوا قسە بۆ ئەو بەڕێزەش ئەزانین چی دوایی کێشەی وەخت دروستە بێ بۆ دابەزین بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم بۆ ڕاستی من کۆمەڵی پرسیارمەوە بەڵام یەک داواکاریەکم لە بەڕێز وەزیری شەهیدان هەیە تکایە ئەم داواکاریەمان بۆ جێبەجێ بکە هەرچەندە من بەیاداتیشتی هێناومە لەگەڵ خۆمە خۆ بە کوردی پێی بڵێ بان بە کوردی ئێمە کۆمەڵێک خوێنکارین لە دبلۆمی باڵا و ماسەر و دکتۆرا وەرگیراوین مامۆسا و فەرمانبەرین بڕی 150,000 مەقتوعەمان هەیە هەر کاتێک کە مۆڵەت ماوەرگرتووە بۆ خوێندن ئەم 150,000مان لێ ئەبڕن شانی باسە لە سنووری هەولێر و دهۆک و هەڵەبجە و گەرمیان ئەم 150,000 بە هیچ شێوازێ نابڕێ تەنها و تەنها لە سنووری پەروەردەی گشتی سلێمانی ئەم 150,000 ئەبردرێ خۆمان هاتووە دهۆک وەرێگرێت بەڵێ گەرمیان وەرێگرێت بەڵێ دەست خۆش هەر هەمووی بایاداشیش هێناوە بۆ بەڕێز وەزیری شەهیدان هیوادار ئینشاڵڵا ئیش لەسەر ئەمە کە بەڕاستی خەتێکی زۆر گەورە ئەمە یەک تۆزە ڕوونکردنەوەی تر بدەم ئاخر لە گەیشتووە تر بۆچی ڕوونکردەوە ڕوونکردنەوە بۆ شتی ناڕۆشناڵێ ڕۆشنا بڵێ وەڵا بەنسبەتەوە ئەبێ بپرسم بزانم بۆچی لەوێ وەرەگیری و بۆ لێ وەرناگیرێ بە حەقەت ینی نەتزانیوە نەتبیستووە نەمبیستووە ئەوە ئێستای بیستم دا ئەوەی بە جەنابی وەزیر یعنی بەڕاستی جەنابی وەزیر بەدواداچوونی ترەوە ئەتوانی تەلەفۆنێکی لە سەردانەی دایناوە لە کۆتای بینیم ناو چی بوو کاکە جەنابەت هەڵۆ ئەگەر بەس لە سلێمانی ئەبێیان نەنێووا بێت لە کاگەدی بپرسم بزانم چییە مەوزوع دەست خۆش ئەبێ بپرسم بزانم بۆ لە سلێمانی نییە دەست خۆش بۆ لە شوێنەکانی تر هەیە یەک ڕستەبڵ فەرمووی چێڵەی جملة واحد يك خالما وكاغرنش بدنا يملات في النهاية قولك إن شاء الله إما حسب قانون مؤسسة الشهداء بخدمتي قشتي الشهداء هنا شهداء أنفال كتابي تازمان بو كي بو مونومنتا كي توبزا أكيد زور سباس فرمو فەرمایشتێکە بۆ لەسەر قسەکانی جەنابی وەزیر نەوەڵا من تەنها یەکشت ینی ویسم این کردەوە کات نەما تا ئێستا بەداخەوە ئێمە ئێمە کورد خاونی زۆرترین گۆڕی بە کۆمەڵە ینی قوربانیەکانی کوردەوە زۆرە خاونی زۆرترین گۆڕی بە کۆمەڵە بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکمان نییە تایبەت بە گۆڕی بە کۆمەڵ عێراق یاسای گۆڕی بە کۆمەڵی هەیە بەڵام ئێمە لە 2023 تا ئێستا یاسایەکمان نییە تایبەت بە گۆڕی بە کۆمەڵ چۆن مامەڵە لەگەڵ کۆڕا بکرێت چۆن بدۆزێت دەنگمان ناوە بیرمان چۆ پەرلەمان دانیشتێکی نەکردەوە تا بڵێن بە ینی بۆ نمونە ئێستا ئێمە سەربازگەی تۆبزاوە کە تەوەری سەرەکی ئەم بەرنامەیە بوو يعني هلا دوري بريشي توصل بعض جيت توبزا ضل نيابه بقر النق ورجلاني ديان قوري بكومل بدوز اللي بري خلق ليو بدرا المهم لك وتايدا اخر قصي من اويا تكام وايا بلاني كم لقوناخي سلكي استيا هولك بدري كها او بالخانه خريكه دار خي كون بوا بباريز دي برلوي فرماني وي دانا تبع اوسا لبابي دانشنكا لزمي جنابي وزير تو كعبد الله هردو كعبد الله كو كاك يمنا وانا كاك عبد الله جنابي وزيريش لقلطانا وانيا برنامج دانا ولا بناوي دزور باشا قصيكو تاي كاك دوا فهم من والله كاك رنجيان رو كما حكومتي هريمي كردستان بعام نراني كرد لبغا وزيري دات همو وزير كاني كرد تكايا او خاكيك انفاري تياكراوه تشتوب زوابيا چنو گرس سلمان بیا چه دوبز بیا دوبز بداخو خانیو کی خون برو خیر رای بقیه و پیو ناخوش نبو کنما او خاکا نابیو کو خاکی کی اسای سیر بکیا او خاکا هر بستیکی دیان چیروکی تاونکاوی تیا نجرایوا دیان اهو حسرتی تیا ویسیان بیگن نو بکسکار نگشت دیان خیزان دو دیدار و دو خوشزان لیا کوتای پیهات بویا پیویست لسر نونرانی کود لبغاو حکومتی هەرێمیش کار بکەن بەجددی لەسەر ئەوەی هیوادارم ئەم تیمەی کە دروستەکەن لەگەڵ جەنابی وەزیر لە لای بەڕێز سۆدانی لە لای بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید لە لای وەزیرەکان بتان بینین بەیەکەوە قسەی کۆتایی مامۆستا عەبدوڵڵا من بەڕاستی نێتی صاف و پاک و کارکردنی جددی ڕەنگە هەموو داواکارەکانمان بێنێتە دی جەنابی وەزیر تەبەن وەڵا زۆر سپاس بۆ جەنابەت سەرسەر دەست خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە بەرنمەیەکی ڕێک و پێکە ینی ڕەنگە ئەم بەڕێزانەی لێرەن هەندێک شتیان بۆ بەڕوون بوو بێتەوە کە لە دەرەوەی بیسن یا لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن
هەندێک خەڵک بەداخەوە لەبەر شتی یعنی ئەبێ لەسەر کەسوکاری شەید و زیندانی و قوربانیانی گەلی کوردستان و بەرکەوتەی چەکی کیمیایی و تاقانەکانی ئەنفال و ئەمانە بەڕاست و دروستی ئیش بکەن نابێشتی لابەلای تێکەڵ بکرێ چونکە دوجار زربەی گەورە لە میلەتەکەمان و لە ڕابردوو لە باوەڕی خەڵک لە باوەڕی خەڵکە خەڵک متمانە و باوەڕی نامێنێ ئێستا من ڕوونکردنەوەم یا ئەگەر بیخێنە سەر مؤسسەی شەیدانی عێراق چی ڕۆدا ئەگەر بیخێنە سەر دەستگای زیندانیانی سیاسی عێراق چی ڕۆدا لەبەرەوە ئەبێ هاوکارمان بن باشترین اختیار باشترین ڕێگە ئێمە کاری لەسەرەکەین بۆی بە سەراحەت یەکشتان پێ بڵێم ڕئیس وزرای هەرێمی کوردستان زۆر ڕشتە لەسەر ئەوەی قوربانیانی گەلی کوردستان جیاوازە قوربانیدانی ئێمە جیاوازە لەگەڵ عێراق لەگەڵ ڕێزم بۆ خەبات و تێکۆشانی ئەوانیش ئێمە بە شێوەیە ئیبادەی جەماعی کراوین ئەوان ڕەنگە خەباتێکی تریانە بوو بێ ئێمە ئەو خەباتەمان هەیە لەگەڵ ئەوان بەڵام جینۆساید کراوین مەلەفێک دۆسیەک لە مؤسساتی ڕسمی عێراقان نییە بە ناوی جینۆساید بۆ خۆیان لەبەرەوە نییە بەرام بۆ خۆیان جیاوازیمانەیە کە جیاوازیمانەیە ئەبێ چی بیقانونێنین ئەبێ محاولە بکەین یاساکانی ئێمە بەرکار بێ ئەوان دەعم و هاوکاریمان زۆر سوپاس دەکەم بینەرانی بەڕێز سەیری بەرزی وشیاری کە سوکاری قوربانیانی ئەنفال بکەن سەرەڕای نەخۆشخانە سەرەڕای ڕەوزە سەرەڕای بێئاوی سەرەڕای بێقیری سەرەڕای بێکەسی سەرەڕای نەهامەتی هێشتا سەیری وشیاری نەتەوەیی ئەوان چەند بەرزە سەرەڕای ئەو خەمە گەورانیان دڵیان لای ئەوەیە بیناکەی تۆبزاوە نەڕوخێ و بکرێ بە مۆنومنت دڵیان لای ئەوەیە بیناکەی نوگرە سەلمان نەڕوخێت خۆزگە هەموو کورد ئەم هەستە قوڵە نەتەوەیی ئەبوو بەس بە تەنیا لە چاوی معاناتە شخصیەکانی خۆی و سەیری پرسەکانی ناکرد کاتێکی خۆش بای ئەوە پەیامی تێدایە بۆ وەزیری شارەوانی هەرێمی کوردستان ئەم بەرنامەیە بۆ وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بۆ وەزیری خوێندنی باڵا بۆ وەزیری پەروەردە و هەروەها بەڕاستی شانی ئێوە خاڵی ناکەمەوە لە سەر کۆمارەوە هەتا وەکو کۆمپلێتی وەزیرەکانی عێراق کە نوێنەری کوردن لەوێ ئەندام پەرلەمانەکان ئەوەندەی توانیتان بۆ هەڵەبجا وەفاداری و دڵسۆزی خۆتان نواندووە ناڵەم وەزیرەکان نیان نواندووە یا سەر کۆمار بەڵام ئەم پرسە پرسێکە پەیوەندی بە ڕۆحی نەتەوەیی ئێمەوە هەیە هیوادارم فەرامۆشی نەکەن خواحافیز بەخێراتن سەرسەرم